بەڕێزان لەرکوێن سڵاوتان لەبێ بەڕاستی هیچ دڵم خۆش نییە کە بە دیدارتان شاد دەبمەوە و هەست بە تا ڕادێکی زۆر شەرمەزاری و خەجاڵەتی شەکەم کە زیاتر لە 10 ساڵە ئێمە دانیشین ئەم قەوانە شکاوە لێئینەوە لە ماوەی 30 ساڵی دەسەڵاتی حیزبۆکراتی کوردیدا لە هەرێمی کوردستان لە عێراق بەداخەوە نەتوانراوە بازاری دەرمان ڕێک بخرێ بەداخەوە ئەو ڕێزەی کە ئەبێ بە شایستە دابنرێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئیتر لە سەری دەسەڵاتەکان هەتاوەکو دەسەڵاتە خۆجێیەکان هەتا کواڵەتی کۆنتترۆل هەتاوەکو وەزارەتی تەندروستی هەتا ئەنجومەنی وەزیران هەتا سەرۆکاتی هەرێمی کوردستان هەتاوەکو سەرۆکی هەموو حیزبەکان هەتاوەکو ئەمیندار و ئەمیری ئەم وڵاتە بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە هەر هەمویان بەرپرسیارن بەرامبەر بەم زبڵخانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لەکوێی دنیادا هەیە وڵاتێ وڵات بێت پێشکەشکارێک بگەڕێت بتوانێت تاوەکو ئێوارە 1 تەن دەرمانی بێستیکەر و دەرمانی قاچاق و دەرمانی تەزویر لە ناو بازاڕەکەیە کۆ بکاتەوە ئەو خەڵکە گوناحی چییە؟ ئێستا هەزاران کەس لەژێر خاکان لەژێر سەرقەبرانەکانی هەرێمی کوردستانان کاتێکە ئەم حەبانیانە کڕی ئەم پاکەتانیانە کڕی پێشووتر خراپتریش بوو دەرزیانیان لە خۆیانەیە ومێدێکیان هەبوو کە ئەمە ببێ بە شیفا بۆیان نازانم بڵێم چی بەرامبەر بەو دەستانەی کە تەماحی پیسەکەنە گیرفانی نەخۆش لە کاتێکە نەخۆش چاوەڕوانی سۆزی پەروەردگارە و چاوەڕوانی ئەوەیە کە دکتۆرەکان و دەرمانسازەکان و بەرپرسەکانی وڵات بۆی ببن بە شیفا ڕەوایە لە سنوورەکانەوە دێ ئەگین ئەمانە هیچیان باڵیان نییە ڕەوایە ساڵ لە دوای ساڵ ئێمە بەرناماکەین و هێشتاش هەر بازاڕەکان پڕن باشە ستیکەر چییە ستیکەر لە دەسەڵاتی کواڵەتی کۆنتترۆڵی ئەم وڵاتە پرسم لە وەزیری تەندروستیە پرسم کە تەلەفۆنیشمان بۆ کردووە بڕیار بوو یعنی نهات بۆ پرۆگرامەکە لێتە پرسم ئایا دۆلار دروستەکەی بۆ خەڵکی کوردستان لە کواڵەتی کۆنتترۆڵە پرسم تۆ دۆلار دروستەکەی چی پیتەکەی ستیکەر چییە لەزگەیە کە هەر وەکو زەمقی کۆلارانەوەیە کە بە مناڵی بە ڕوبعەمان کڕی یعنی چی ستیکەرتان بەڕێک و پێکی بۆ تەنزیم ناکرێ بیان لە هەموو دەرمانەکانی ئەم وڵاتە لانی کەم بڵین ئەمە بە فلتەری ئێوە داهاتوە فەحس کراوە لەلایەکی ترەوە یعنی چی تورکیا شەریک وڵاتێکی مصدری دەرمان نییە یعنی چی هەموو بازاڕەکانی هەرێمی کوردستان بووە بە دەرمانی تورکی ئەگەر بە مەحسوبیەت نییە بۆ کۆمەڵێ شەریکاتی دەرمانی نزیک لە حیزب وەکو زۆرێک لە کۆمپانیەکان گلەیان لێ هەیە ئەمەش بانێکە و دووهەوە خەڵک هەیە ڕۆحی دەرەهێنرێ هەتاوەکو کۆنتێنەرێک دەرمانی بۆ داخڵەکەن خەڵکیشەیە بە ئارەزووی خۆی دەرمان داخڵەکە بۆ هەرێمی کوردستان من ئەزانم ئەمە هەمووی پەیوەندی بە کاک دکتۆر شیروانەوە نییە لە کواڵەتی کۆنتترۆڵ ئەم قسانەی من بەتەنیا بۆ کواڵەتی کۆنتترۆڵ و تەنانەت بۆ وەزیریش نییە ئەمە پێویستی بە دەسەڵاتێکی سیادی هەیە بۆیە وتم دەسەڵاتی حیزبۆکراتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی نە لە ڕابردوودا نە لە ئێستاشەوە حکوومەتێکی هەمەکارمان دروست نەکرد کە دەستی ڕابگا بە هەموو کون و قوش بنە من دڵنیام لەوەی وەزیر ئەگەر لە حیزبێکی دیاریکراو بێ لە هەموو هەرێمی کوردستان ناتوانێت دەسەڵاتیە بێ ئەگەر لە حیزبەکەی تریش بێ لە سنوورەکەی تر دەسەڵاتی ناتوانێت هەبێ لە ڕابردوودا بینیمان ئێستاش دەیبینین ئەمە قسەی من بوو پەرلەمان قسەی تری هەیە کواڵەتی کۆنتترۆڵ خۆی قسەی هەیە ئەو گەنجانەی هاتوونەتە ئێرە قسەی تریان هەیە کۆمپانیەکان قسەی تریان هەیە با ئاوڕێک بۆ ڕابردوو بینەوە هەرچەندە من بە تەواوی باوەڕمەوە قەنەعەتم وایە هێشتا هەر لە ڕابردوودا ئاژیب هێشتا هەر 2010 و 2007 و 2016 فەرموو با سەیرێکی بکەین گەشتینە کۆمەڵێک بڕیاری یاسایی بڕیارێک کە دڵخۆشکەر بێ و بڕیارێک کە زیاتر پاڵ بنێ بە کەرتی دەرمان و کەرتی تەندروستی طبعاً ئەم بڕیارانە لێرە ناوەستێت تەواو نابێت بەڵکو کۆمەڵێک بڕیاری تریشەیە ئێمە لەگەڵ کاک دکتۆر ئامانجا ئێستا خەریکی دامەزراوەی دەرمانین دامەزراوەی دەرمان لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە کارەکانی تەواو بووە بەرنامەی ئەم دوایی کە کاگەڕەنج ئەنجامیدا کۆبەندی یاخود کۆکردنەوەی سکاڵا و ڕاو سەرنجی هاوڵاتیان بوو لەسەر دەرمان ڕاستە حکوومەت خۆی بەرنامەی هەبووە بەڵام ئەوەش وەکو پاڵپشتێک بوو کە دەنجی هاوڵاتیان بگاتە
حکوومەت زیاتر هەنگاو بنێتن دەستخۆشیان لێ دەکەین هیوادارین کە میدیاش وەکو چاودێرێک هاوکاری حکوومەت بیتن بە مەبەستی دووبارە نەبوونەوەی ئەو جۆرە کردەوانە. گرنگترین شت جێبەجێکردنی ئەم بڕیارانەیە. بڕیارمان داوە لە مەودووە لە 2021ەوە هیچ دەرمانێک بەبێ مۆڵەتی بەکارهێنانی کواڵیتی کۆنتڕۆل ناچێتە بازار، هیچ دەرمانێک بەبێ ستیکەری کواڵیتی کۆنتڕۆلیش ناچێتە بازار. مەبەست مۆنیە ساردە بکەمەوە، بەڵام ئەم قسانم لە کاک دکتۆر گۆرانی کواڵیتی کۆنتڕۆلی پێشویش بیست. ئێوە فریا ئەکەون ستاف و ئیمکانەتی مرۆیی و تەکنیکیتان هەیە هەرچی دەرمانی کوردستان ئێستیکەری لێبن؟ بەڵێ کۆگای دەرمان ناوەندێکی زیاد دەزانی ئێمە وەکو کواڵیتی کۆنتڕۆل، چونکە هۆکارن بۆ زیادبوونی دەرمانی نرخی دەرمان، هۆکارن بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ دەستگێڕ و دەرمانی قاچاق بکەن. لە هەرێمی کوردستان تا ئێستا نرخەکی دیاریکراو نییە لەو دەرماخانە بە سعرەکە دەرماخانەکە بە سعرەشکەیە ئەگەر بێت و سعردابن درێتن سەتانەوەتی کۆنتڕۆل دەکرێت و بابەتەکە باسمان کرد. کۆمپانیا بۆ لە لای ئێمە ناوی دکتۆرەکە دێنی بۆ لە لای جەنابتان ناهێنی پزیشکانی بەڕێز لە کاتی نووسینی ڕاکێتەکانیان نابێت ئەو پزیشکە بەڕێزە بچیت بە کۆت بەداخەوە بە کۆت بەشێک لە پزیشکانمان بە کۆت دەینووسن دوو حرف دەنووسی کەس نازانی ئەو دەرمانە چییە تەنها ئەو دەرمانخانەی لای خۆی پزیشکەکە دەزانێت ئەم دوو حرفە مەبەستی ئەو پزیشکە بەڕێزە لە چ دەرمانێکدایە بۆ ئەوەی تەنها لە لای ئەو بیکڕیت. چەندی پزیشکان وا دەکەن تا ئێستا؟ بەشێکیان وا دەکەن بەداخەوە بڕیارە نەچوتە بواری جێبەجێکردن کەواتە ئێمە گرفتمان حاڵەتە یا زۆربەیە کاگڕن زۆربەیان دیاردەیە زۆربەیان بە ناوی زانستی ناینووسن بە ناوی بازرگانی دەینووسن ناوی بازرگانی کەواتە ناوی کۆمپانیا کەواتە تۆی پزیشک مەبەستی شاراوە من ئیلزام دەکەی وەکو نەخۆشێک تەنها دەرمانی ئەو کۆمپانیایە بکڕم لەبەرچی لەبەر ئەوەی بەداخەوە ڕەنگە بەشێکیان وابن هەموو پزیشکە بەڕێزەکان وانە بن لە بەرامبەر ساختکردنەوەی دەرمانی ئەو کۆمپانیایە دیارێکی گرانبەهای وەرگرتە بێت. دیاریە ئەخرێتە سەر نرخی دەرمان؟ بێگومان ناوی پزیشک بەداخەوە لە لای ئێمە هەیە کە ئۆتۆمبیلی گرانبەهای بۆ کردراوە دوای ئەخرێتە سەر خەڵک ئەخرێتە سەر نرخی دەرمان پارەی ئۆتۆمبیلەکە و پارەی شوقەکە و خانووەکە خرایتە سەر نرخی دەرمان. چەند دەرمان بە فەرمی دێتەم کوردستانە بەقەت ئەویش بە نافەرمی دێتەم کوردستانە تا ساڵێکی تر مقابلت بکەم لە سەدا چەندی ئەم کێشانە چارەسەر بووە. بەڵێ دڵنیات دەکەمەوە تا ساڵێکتر نەک تا ساڵێکتر ئینشاءالله بۆ ماوەیەشتر بەنامەیەشتر بکەم من بڕیارەکانی واقع پێ دێم لەسەر بازار و لەناو دەرماخانە و لەناو نەخۆشان. ئەو وەزیرە تا ساڵێکی تر سەکەی ئەم تکرارەکاتەوە ساڵێکی تریش بۆ ئێوە بڵ بزانانی هاونیشتزانیان. بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت دیارە بەشێکی زۆر لەو قسانەی کرا بەشێکی زۆر لەو قسانەی پەرلەمانتارە بەڕێزەکەی کوردستان لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان کردی هەتاوەکو ئێستاش زۆری هەروایە هەتاوەکو ئێستاش ئەو بۆ نەس و ئەو ببورن لەم دەستەواژەیە من کەسێکی لە ژیانما بێ ئەدەب نیم بەس ئەم دەستەواژەیاڵم هەتاوەکو ئێستاش ئەو ڕابواردنە بە خەڵکی ئەم هەرێمە بەردەوامە کێش لەسەر مێزەکەم ئەڵێ بەشێکی زۆری ئەو شتانەی کە کاکزانە باسی کرد بەردەوام نییە با نەچمە لای ڤیتیەکە با پێم بڵێ ڕەنج بەردەوام نییە بەردەوام نییە بەردەوام نییە بەردەوام نییە خۆت بەردەوام نییە بەردەوام سندیکای دەرمان سازان بەردەوامیان نا بەردەوام بەس سندیکای دەرمان سازانی نانا ئەزانم بەس وەکو ڕاستشنەکەت ئێڵە نوێنەری گەل بەردەوامیان نا ئەمە ڕای لیژنەیەک بووە کە ئێمە لەگەڵ کاکزانە و سێ لە هەواڵی ترمان بە دوواداچوونی وردمان کردووە لە دوێ راپۆرتێکدا کە ئەمە یاراستەی ئەنجومەنی وەزیران وەزارەت تەندروستیمان کردی هەمووی حقائق و بە دوواداچوونەوە بەڵگە و دۆکمنت ئەوەی بەڕێزیشە بە دوواداچوونە کردووە یعنی بەڵگەشەوە بەردەوامە بێگومان زۆر باشە با سەیری ئەم ڤیتیەی هاوکارم ڕەنجە جەمال بکەین و بینەرانی بەڕێز ئێمەوە خزمەتتان فەرموون. نرخی دەرمان ئەو بابەتەی سێدەیەیە لە هەرێمی کوردستان نەتواندراوە بە تەواوی یەک بخرێت. من لە شەقامی پزیشکانم لە هەولێر ئەم دەرمانەی لای منە پزیشک بۆ کۆنتڕۆلکردنی فشاری خوێن بۆ نەخۆش دەینووسێت من چەند دەرمانخانەیەک دەکەم لە چەند شەقام و شوێنێکی جیاواز لە هەولێر بۆی بزانم ئەم دەرمانە نرخەکەی چۆنە و ئایا هەمان نرخە لە دەرمانخانەیەک بۆ دەرمانخانەیەکی دیکە یاخود جیاوازە. 4 دەرمانخانەمان کرد حەبەکە لە هەر دەرمانخانەیەک نرخێک بوو 8,000 دینارە لە هەرێمی کوردستان هەر دەرمانخانەیەک
بە ئارەزووی خۆی نرخی دەرمان دیاری دەکات. لە هەر دەرمانخانەیەک بۆ دەرمانخانەیەک جیاوازی هەیە. بۆ خۆم جارێک نرخی دەرمانێکمەوە کرد بۆ نمونە لە چەند دەرمانخانە هەر دەرمانخانەیەک و سعرێکی هەبوو. جاواش دەگەڕێتەوە هۆیەکەی بۆ نەبوونی سیستم. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کۆنتڕۆلی زۆری دەرمان نرخی 12,000 دەرمانیان یەخستووە و ئێستاش پێداچوونەوەی پێدا دەکرێت. ساڵی 2022 لە هەرێمی کوردستان 118 دەرمانخانە داخراون و سزادراون کە نزیکەی نیوەیان لەسەر نرخ بووە. 2 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی دانانی ستیکەرێکی نوێیە بۆ دەرمان کە بارکۆدێکی لەسەر و کۆی زانیاریەکانی دەرمانەکەی لەسەر نووسراوە. بۆیە ئێستا هەر کۆمپانیایەک کە دەرمان هاوردەی هەرێمی کوردستان دەکات بەبێ دیاریکردنی نرخەکەی مۆڵەتی فرۆشتنی پێنادرێت. لەو گۆڕانکاری ئێستەیە ئەمە جگەلوێک کە نرخەدا دەندرێت ئەوە هەنگاوی یەکەمی نرخدانانە دواتر ئەو نرخانە هەمووی دەبەسترێتەوە بە سیستەمێکی داتابیس و کۆگاکانی دەرمان و دەرمانخانەکان و کۆمپانیەکانی دەرمان لەنا ئەو سیستەمی داتابیسە یوزەریان دەبێت بۆ ئەوەی گۆڕانکاری لە نرخ یاخۆ دیاریکردن بە نرخ ڕوونەدات و نەخۆشیش چاوکراوەتر بێت. چوینە یەکێک لە دەرمانخانەکان بۆ تاقیکردنەوەی بارکۆدی ستیکەرە نوێیەکەی دەرمان. ئەم جۆرێکی دەرمانە ستیکەری نوێی کۆنتۆلی زۆری دەرمان بارکۆدێکی لەسرە من لە ڕێگای مۆبایلەکەم و یاخود نەخۆش کە سوکاری نەخۆش هەر کەسێک کە کامێرای مۆبایلەکەی نزیک دەکاتەوە لە دەرمانەکە لەسەر بارکۆدەکە لینکێکی دێتە سەر کە ناوی بەرهەم ژمارەی بات وڵاتی سەرچاوە و نرخ و باری بەرهەم لە نێو زانیاریەکان هەیە. پرۆسەی لێدانی ستیکەرە نوێیەکەی دەرمان لە 1/11/2022 دەستی پێکردووە. لەم کاتەدا ستیکەرە نوێیەکە لەسەر هەموو دەرمانێک نییە. ئێمە ئومێد دەخوازین وەزارەتی تەندروستی و کوالیتی کۆنتڕۆڵ وا بکەن ستیکەرە نوێیەکە لە دەرمانی هەموو کۆمپانیاکان بدرێت. ئەوە لە بەرژەوەندی دەرمانخانەکان و نەخۆشە. پێشتر لە نزیکەی 600 کارگەی دنیاوە دەرمان بۆ هەرێمی کوردستان هێنراوە بە بێڕەچاوکردنی ئەوەی کام وڵات و کارگە باشترن. بەڵام ئێستا وەزارەتی تەندروستی و کۆنتڕۆلی زۆری دەرمان ڕێگە دەدەن تەنیا لە 35 وڵاتەوە دەرمان بهێنرێتە هەرێمی کوردستان کە لە لیستی ڕێکخراوی تەندروستی جیهانی باوەڕ پێکراون. ڕەنجە جەمال، ڕوودا و هەولێر. بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێ. دیارە لەسەر مێزەکەم کاک لوقمان لێرەیە وەکو ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان کە لە هەموو کەس زیاتر بۆم هەیە پرسیاری لێ بکەم لە بەرەوەی ڕاستەوخۆ دڵنیام لەوەی ئێوە لەسەر هەر ئەندام پەرلەمانێ شەڕتان کردووە و ئەبێ بە دڵ و گیان نوێنەراتی ئێوە بکە لە دەستپێکی قسەکانی شافەرمووی بە دوواداچوونیان کردووە. بۆیە بەو پرسیارە ساکارە دەست پێەکەم لە ڕەوشی دەرمان ڕازیت ئەندامی پەرلەمانی هەرێمێکی کە لەوەتەی هەیە جینۆسای دەکرێت لە ناو بازاڕەکەشیا ئەم هەموو شتە بێکەڵک و ئەم هەموو شتە بێستیکەر و ئەم هەموو شتە قاچاغ و تەزویرە هەیە. هەر بۆ تێکدانی دەروون و سایکۆلۆجیەتی ئافرەتانی ئێمە ئەڵەی کورد مشکلەی قەومی نەماوە بەس مشکلەی سمتی هەیە. بڕۆ هەر لەسەر مێزەکەم لە چەندین شوێن هەیە لە هەرێمی کوردستان بە دەرمانخانەشەوە کە لیژنەکانی قایم قامێت گرتویانە دەیان جۆر شتی تافێ کە هەمووی ڕکلامە جێڵی مەغریبی و نازانم چی و بۆ دەستکاریکردن و لەش و نازانم چی و ئەوانە لە کاتێکە دکتۆری دریسە فەرمێک یەکێک لە میوانەکانە هیچیشی کۆنتنت و ناوەڕۆکەکەی وانە. بزانم ئەم نوێنەرە بەڕێزەی ئێوە ڕازیە لەم سەرمێزە ئەم سەرمێزە بچووکراوی بازاڕەکانی هەرێمی کوردستانە ڕازیت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان کاک ڕەنجێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لەگەڵ ڕەفیقەکانمان لە لیژنەی تەندروستی بە دوواداچوونی وردمان کردووە و لیژنەیەک تایبەتماندانا بە لیژنەی بەناوی لیژنەی بە دوواداچوونی دەرمان کە من ئەندامی لێژنەکە بووم. ئێمە نەکنە ڕازینین بەڕاستی ئەگەر بە دوواداچوون ئەەکەی بۆ ئەو کارەساتەی کە لە دۆخی دەرمان لە هەرێمی کوردستان هەیە ویژدانت ئاسوودە نابێت چونکە بابەتی دەرمان و خۆراک دوودا بابەتی گرنگن کە پەیوەندیان بە ئەمنی قەومی وڵاتەوە هەیە.
بۆیە ئەبێ حکومەت و دامەزراوەی حکومی فەرمی کە وەزارەتی سەحەیە ئەبێ پشتیوانی و پاڵپشتی دەرمان بک بۆ ئەوی نرخەکەی لەسەر هاوڵاتیان هەرزان بێ نەک ئەرچی هاوڵاتی گرانتر وێ ڕایەوە بابەتی دەرمانی ساختە و بابەتی دەرمانی بەسەرچوو و بابەتی دەرمانی کوالیتی نزم لە بازارەکانی کوردستان نەک هەیە پڕاوپڕی بازار و بابەتی ئەو دەرمانانەی کە ستیکەری پەیوەنی خۆت باس کرد ئێستا لەسەروی سەدا هەفتای دەرمانخانەکانی هەرێمی کوردستان ئەم لیژنە ئێستا بەڕێزت یەکێتیت پارتیتان لەگەڵا حیزبەکانی ترتان لەگەڵا ناچنە کواڵەتی کۆنتترۆل ناچنە وەزارەتی تەندروستی وەکو لە پێشەکەکە ماوتم بڵێن کاکە ئەرێ ئەمە چییە؟ خۆ ئەمە دۆلار نییە یعنی ئەمە شتێکیەوە نەموهیمە کە پارەکەیتان چەند قات بەرز کردوتەوە ئەی بۆچی بەڕێک و پێکی نایکەن بیان لە هەموو دەرمانێ وەنیە؟ کاگرنج ئێمە وەکو لیژنەکەمان سەردانی کوالیتی کۆنتترۆلمان کرد لەگەڵ کاک شێروان دانیشتین بەشەکانی کوالیتی کۆنتترۆلمان بەسەر کردەوە سەردانی کۆمەڵێک دامەزراوەی ترمان کرد لە نزیکەوە چاودێری کۆگاکانی دەرمان خاڵە سنووریەکان فڕۆکەخانەکان هەموو ئەو شوێنامان بەسەر کردەوە دوای ئەم بەسەرکردنەوەیە ئەم راپۆرتەمان ئاراستەی ئەنجومەنی وەزیران کرد بۆی لە ڕێگای ئەنجومەنی وەزیرانەوە ئاراستەی وەزارەتی تەندروستی بکرێت کە 32 خاڵ لەو راپۆرتە وەکو کەموکوڕی وەکو لایەنی کەموکوڕی لە بواری دەرمان و لە بواری کەرتی تەندروستی بەگشتیەوە 32 خاڵمان دەستنیشان ئەکرێ بزانم ئەو شتانەی کە زۆر شۆکی کردی لە بەدواداچوونەکەتان چی بوو؟ شتی مەیدانی شتی واقعی؟ ئەو بابەتانێک کە زۆر جێگای سەرنجی ئێمە بوو نرخی دەرمان ئەتوانم بڵێم لە بەشێک لە سەیدەلیەکان 700 نرخی گرانتر بە هاوڵاتی ئەفرۆشێت لەوەی کە خۆی لە ناوچەکە لە با بڵێن لە ڕگەی کۆمپانیا ئێستا ئەمە خاڵی دوم ئەوەیە کاک ئەوە خۆت باسی بکە بزانە هەر دەرمان نا بابەتی پشکنی ئەو هەموو سعرە خۆت بە بینەرانی بڵێ سەیریکە هەر یەک دەرمان یەکێکیان 9000 هەر پیشانیش ئەمە ڕەنگە نرخەکەی تۆزێک لێک نزیکیش بێ کاک ڕەنجبەراورد بە کۆمەڵێک شتێکەوە 6500 ئەویان حوتە ئەویان هەشتە ئەویان 9500 کاک ڕەنج لە بابەتی پشکنین تۆ بڕۆ پشکنینی ڤیتامین دی بکە لە نەخۆشخانە ئەهلیەکان نرخی 50000 دینارە بڕۆ هەمان پشکنین بکە لە شارع ئەطبا 7000 دینارە 43000 دیناری جیاوازە ئەمە کارەسات تۆ ئێمە چوین سەیری کۆگاکانمان کرد لە فڕۆکەخانە هەرچی مواسەفات و هەرچی تایبەتمەندی پاراستنی دەرمان هەیە لە ساردکەرەوەی فڕۆکەخانەدا نەبوو تەنانەت لە خاڵە سنووریەکان ئێستا لە برایم خەلیل کۆگایەک دامەزراوە ئەگەنا بڕۆ لە حاجەمەران و لە سنوورەکانی تر لە باشماخ و لە سنوورەکانی ترش کۆگای پاراستنی دەرمان نییە تۆ نازانی ئەم دەرمانە کە دێ بە چ شێوازێکە گوازرێت ئەی مەسەلەی مەحسوبیات ئەی مەسەلەی دەستێوەردانی ڕایپۆرەخکردن ئەی نرخی ستیکەر ئەوە بەڕێز کاک شێروان لێرە پێش ئەوەی کە ئەم ستیکەرە بدرێ بە کۆمپانیایەکی تایبەت دیاریکراو نرخی ستیکەر بۆ 1 ملیۆن ستیکەر 3700 دلار بوو واتە 37 وەرەقە باشە ئەی ئێستا بەچەندە بەچەنە بە 370 واتە سێ دەفتەر و هەفتا وەرەقە یعنی دقات زیاتر بەڵێ دقات زیاد بووە سێ کۆمپانیا پێشبڕچیان کردووە بۆ کەمترکردنەوەی نرخی ستیکەر کامیان زۆرترین نرخی لێداوە ستیکەرەکە بۆ ئەو دەرچووە ئەمە بڕیاری دادگایە نەدادگا حکوومەکە نەداوەتگاری گشتی ڕۆڵی هەیە ئەسڵەن گوێیان لێ ناگیرێ ئەمە نووسراوێکە دادوەر ئاراستەی کردووە داوا لە داواکاری گشتی ئەڵێ وەرە سەرخەت وەرە سەر هێڵ ئەم بابەتە هەڵوەشێنەوە جارشتر بیخەوە باشە کێ ئەم پارە زیادەدا خەڵکە بەژمێنەت و قوربەسەرەکان نەخۆشەکە وەنا درێ کاگڕنج 2000 ئەکەوێتە سەر شانی ئەو هەژار و کەم دەرامەتانی کە نەخۆشە بنوم ڕازعی سەدل ئەزانی 12 جۆرباج و ڕسومات ئەخرێتە سەر هەر دەرمانە کەتاوە کۆگاتە هەر شروع بێ هەتایکین بە قورگی مناڵەکەمانە کاکڕنج تۆ ئەزانی ئێستا دۆخی دەرمان لە هەرێمی کوردستان بە شێوازێک خراپە و دەرمانی قاچاق و دەرمانی با بڵێن کوالیتی نزم بە کۆنتێنەر داخلە بی درۆیە بڵێن لە ڕێگای قاچاق و بە شێوە یعنی ئەمانەی کە بە قاچاق هاتووە هەمووی بە کۆنتێنەر داخلە بی و ئەگەر داخلە بی کاکڕنج کۆنتێنەرێک داخل بۆ لەم ماوەیە من لێکێک لە کۆمپانیەکانی دەرمانم پرسی ئەڵێ نرخی کۆنتێنەرەکە بە هەموو کەلوپەل و دەرمانەکەی بای 40,000 دلار بوو ئەڵێ بەشی 40,000 دلاری ستیکەریان پارە لێستاندین ئێ 2000 ئەو پارەیە ئەکەوێتە سەرشانی چێ قابل لە کۆمپانیا بیخاتە سەرشانی خۆی ئەی خاتە سەر هاوڵاتی بۆیە کارەسات ئەوەیە هاوڵاتیەکی کەم دەرامەت لەم وڵاتە نەخۆش بێ
ئەبێ خانووی بفرۆشێ بێ سیاری بفرۆشێ ئەبێ سوال بکە کارەساتە ئەگەر خوانەکە یەکێک لە هاوڵاتیانی ئەم کوردستانە ئەگەر دەخلی معدودە ئەگەر نەخۆش بێت نەخۆشیێکی قرس بگرێ خوانەکە ماڵی وێرانە بێ سەریشی ئەچێ و ماڵیشی ئەچێ بۆیە من پێم وایە وەزارەتی تەندروستی بەرپرسە لەم دۆخەی کە هەیە ئێمە لە دووتێ ئەم راپۆرتە کە شش پەرلەمانتارین لە فراکسیۆنە جیاوازەکان پێش چێشمان کردووە و بەڵێنیاندا کە کۆمەڵێک ڕێکار بگرنە بەر بۆ ئەوەی چارەسەری ئەم دۆخە بکەن دوای تێپەڕینی 2 ساڵ بەسەر بە دوواداچوونی ئێمە یەک هەنگاو نەندراوە بە ئاراستەی جێبەجێکردن بۆیە ئەم کارەساتەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی وەڵام بدەوە کاک شێروان بۆیە ئەم کارەساتەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی ئەم هەرێمە ئەبێتەوە لە ڕووی دەرمانەوە بەڕاستی کارەساتێکە مەگەر تۆ بەرامبەر دوژمنەکەت ئەمە بکەیت دەستخۆش جەنابەت یەکێکی لە مەسئولەکانی ئەو بوارەی کە هەردووکتان هاو زمان هەردووکتان هاو ئامانجمان میلەتێکی خۆشگوزەران و حکوومەتێکی بەهێز و سەرکەوتووە ئەمە قسەی هاونیشتیمانیەک نییە لەسەر جادا ئاگای لە دۆخەکە نەبێ قسەی ئەندامی لیژنەیەکە کە ناوێنێ کارەسات و ئەو هەموو ئەو شتانەی تر یەکێک لە بەرپرسەکانی ئەم بوارەی بۆ چاکی ناکەن ئەگەر تۆ دەسەڵاتی هەیە بۆ ستیکەر بە هەموو دەرمانەکانەوە نییە لانی کەم خوێنەوارێک و نەخوێنەوارێک ستیکەری زەنابتی پێوە نەبوو ئەزانێ ئەمە گومانی لەسەرە و ئینەیەکی تێدا ئێوە چی ئەکەن لەوێ بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان کاکڕنج بەداخەوە ینی بەڕاستی من ینی جەنابەت لە بەرنامەکە وتت من تووشی خەیبەت الئەمەل بووم بەڵام من لە بەرنامەکەی جەنابەت تووشی خەیبەت الئەمەل بووم ئێستاش بەداتا بۆ جەنابەت باز دەکەم دای بخەن بەڵکو کوردستان باوەڕ بکە ینی باوەڕ بکە جەنابیشت باش دەزانی منیش هاتووم بەداتا قسە دەکەم منیش هاوڵاتیەکی ئەو وڵاتەم و منیش بەرپرسم لە قسەکانیشم مەسئولم ئەو قسانە ئێستا کردیتم بەرنامەی پێشتریش کردومانە بەڵام پێم خۆشە ئێوەش جەنابیشتان ینی هاوڵاتیەکی ئەو وڵاتەن شتە باشەکان و شتە خراپەکانیش باسکەن باوەڕ بکە ئێستا من بەداتا بۆتان باز دەکەم من لە بەرنامەی پێشتر لەگەڵ جەنابەت بەشدار بوویمە من راپۆرتی کاک لوقمان لە راپۆرتێکیان ناردووە بوومان هەر پێشتر خۆیان لە بەرنامەی جەنابەت ئامادە بوون هەر بە شاهدی خۆیان وتیان هێشتا هەر هیچمان نەکرد بوو گوتیان زۆر لە خاڵەکان جێبەجێیان کردووە ئێستا کاک لوقمان دەڵێ هەر هیچ جێبەجێ نەکراوە کاک لوقمان پاش ئەو سەردانە کە پێش 2 ساڵ سەردانی کوالیتی کۆنتڕۆلیان کردووە کە کەلاوە بوو کوالیتی کۆنتڕۆل کە ئێستا لە هەموو ڕۆیەکەوە لە ئیداریەوە فەنیەوە علمیەوە دنیا گۆڕانکاری لە کوالیتی کۆنتڕۆل کراوە کاک لوقمان کوالیتی کۆنتڕۆلی هەر نەبینەوە خۆی و لیژنەکەشی ئێستا بۆ خەڵک بۆ ڕای گشتی مەوزوعەکە و اختصاصی جەنابیشی نییە پێویستەکە ئێمە کوالیتی کۆنتڕۆل ببینی نەزانی من باسی ئەمە پەرلەمان ئەمە هەوی تۆ ئەبێ بە هەموو دەرمانێکەوە بێت جەنابەت قسەت کرد لێم گەڕێ ببورە من مەبەستم قسەکەی ئەو نییە ئەمە کۆمنتی خۆمە من سەیرێکە من عیلاقەم چییە تۆ کوالیتی کۆنتڕۆل چی دەکردەوە من ئەمە هەوی بەس مەجالێکی بۆ ئەم هەموو دەرمانە هەیە هەوێکی تۆی پێوە کاگڕنج مەجالێکیم بدێ مەجالێکم بدێ بەداتا بۆ جەنابەت قسە دەکەم و بەرپرسیشم لەسەر ئەو قسانە باسی ئەو ستیکەرەشت بۆ دەکەم باسی بربەستەکانی ئێمەش دەکەم باسی معانات و باسی قوربان هەوی تۆ ئەم ستیکەرە دەزانم کاگڕنج مەجال نادەی من باسی ئەو ستیکەرە بۆ جەنابەت بکەم من جارێ با وەڵامی کاک لوقمان بدەمەوە کاک لوقمان وەڵامەکان دروست نبی من ڕێم نەگرتەوە کە لیژنەی تەندروستی ها راپۆرتێکیان دا ئێمە ئەو کاتێک جەنابی باسی کوالیتی کۆنتڕۆل دەکات یعنی من بۆ خۆم لە بەرنامەکەی پێشتر دنیا گلەیشم کرد لە ڕووی ئیداریەوە لە ڕۆی هیومن ریسۆرسەوە لە ڕۆی فەنیەوە لە ڕۆی زانستیەوە والله من وەکو دەرمانسازێک جەرگم ژانی دەکرد و دنیا جەرگەژان ناکە ئێستاش دەکا بەڵام نە دڵم خۆشە گۆڕانکاری زۆر باش کرایە خەڵکی بە ئینساف بینن بە کاکە لیژنێک پێی بێنن لە ئەنجومانی وەزیران لە پەرلەمان لە خەڵکی اختصاصا باز دەکەم با بێن بە ئینسافەوە بێن چ گۆڕانکاریەک لە کوالیتی کۆنتڕۆل کراوە جەنابەت خۆت لە بەرنامەکانی خۆتانە بڕۆ سەر سەیری ئەرشیڤ بکەوە فەحسی دەرمان لە کوالیتی کۆنتڕۆل مۆڵەتی بەکارهێنان و هەڵسەنگاندن لە کوالیتی کۆنتڕۆل نوێنەری کۆمپانیەکان لێرن ساڵێک و 6 مانگی دەخواند ئێستا لە ماوەی 45 ڕۆژە دەردەچێت ڕێگە پێدان بەبێ جیاوازی بۆ هەموو کۆمپانیایەک هەموو مامەڵەیەکی کۆمپانیەکان لە ماوەیەکی دیاریکراو دەردەکەوێت
ئێمە کردی گشتی و کردی تایبەتمان لێک جا کردەوە تەحەدا دەکەم ئەو دیاردەی کە پێشتر لە کواڵیتی کۆنتڕۆل هەبووە ڕەشوە و بەرتیل و مەحسوبیەت و جیاوازی لە نێوان خەڵک تەحەدا دەکەم جەنابیشت ئاماژەت پێکرد پێم خۆشە بە دوکیومنت پێم بڵێن لەکوێ مەحسوبیەت هەیە لەکوێ فەرق و جیاوازی بینی کۆمپانیەکان کراوە لیژنەکە با بە دەلیل پێم بڵێت با بێتە کواڵیتی کۆنتڕۆل با بێت ئەوە دادگا و ئەوە دوکیومنت ئەوە خەڵکی کوردستان بەڵام یعنی ئەو کاخەسرەوە لەگەڵ کۆمپانیای سین و سات بە کورت و مختصری ئەو کۆمپانیانەی کە نزیکن لە پارتیوێکێتی یەک حسابیان هەیە یەک حسابیان لە حدودەوە تا لای تۆ باسی حدود ناکەم کە پەیوەند باسی حدود دەکەم قوربان من تۆ باسی حدود کردیات باسی ناو کواڵیتی کۆنتڕۆل دەکەم ئێمە گۆڕانکاریمان لە ناو پرۆسەی کواڵیتی کۆنتڕۆل کردووە ئێمە پشکنینی دەرمانمان خێرا کردووە تاقیگەکانمان گەورە کردووە سیرکە یەک من شتێکی ئەوەندە مهمم نەوتووە یەک قسە من ئێستا دێمە سەر بەس یەک قسە من علاقەم شتانم نییە هاونیشتیمانیش علاقەی نییە لەبەرەوە ئیشی خۆتانە لە بەرنمەیەکە موزیعێکی عەرەب زۆر بەشان و باڵی زیلینسکیا هەڵیە هاونیشتیمانە ئۆکراینەکەوتی زیلینسکی چیتە ئۆکراینە پاڵەوانە نەک زیلینسکی تێگی شعبی کوردی مزەحین نەکتەوە ئەمە سەیریکە نە یەک دقە ئیشەکەی تۆ بەس ئەمەیە قوربان خۆ تۆ وەکو کاکشیروان ئەو خەمە سەرسەرم برا گەورەمی وا بچووکی مەکەوە ئیشەکەی ئێمە وانە بۆ دەرمانسازێک قسا بکات ئێمە ئەوە ئاخیری ئیشەکە ئەوە هەوێ باوەڕ بکە قوربان باوەڕ بکە هەبوون و نەبوونی ئەو ستیکەرەوە کوەیەک وایە ئەو پرۆسی ئەیاڵی کۆمپانیاک 5-6 دەفتەر کێ دەڵێ دەهێڵین کا جێبەجێ بووە کێ دەڵێن ئێمە هەر خۆت لە بەرنمێکی ترما لێو کردبووین بە تیارێ ساڵی وەکو یەک وایە کاگڕنج من باسی ستیکەرم نەکردووە تیارەیە من دەڵێم هیچ دەرمانێکی بێستیکەر ناچێت ئەگەر هەبێتن مشکیلە نییە بەڵام من باسی پرۆسەیەکی علمی دەکەم ئەگەر دەرمان بەستیکەر کاڵەتی دەرمان بە من خازەم بۆ هەموو لێپرسینەوەیەک ئەگەر ئەمانە هی بازار نەبوو هیچیشی پێوەی نییە ئەوەتانە کاکە ئێوە مەجال نادەن من باس بێمە سەر ئەو خاڵە بۆچی پێوەی نییە من باسی پرۆ ئێمە باسی بەس کێشەکان دەکەین و لە بەر پێشچاوی خەڵکی ژوای لێ دەکەن کە دنیا خراپ بوونە ئێمە 2 ساڵ و 10 مانگە من دەست بەکار بوومەوە لەگەڵ ئەو ستافەی کە لەگەڵیشمانە کارتی گشتی و کارتی دابەتمان لێکجا کردەوە ئێمە هاتوین لەسەر هۆکارەکانی پشت ئەو فەوزای لە بازار هەیە ئیش بکەین من لە بەرنامەی پێشتر بە جەنابتم وت ئەو کێشانە حەل دەکەین ئێستا پێت دەڵێم والله ئەو کێشانەی کە جەنابی کاک لوقمان باز دەکات کە لە راپۆرتی خوان هاتووە یەک کێشە لە کواڵیتی کۆنتڕۆڵ نەما ئێمە نرخمان دانەوە بۆ نزیکەی زیاتر لە 11,000 دەرمان پێداچوونەوەمان کردووە کێشەکانی نرخ لەسەر بینی دلار و دینار محاولەمان کردەوەی پەیوەندی بە ئێمە بێت عیلاجمان کردو هەمووی ئامادەیە هەموو دەرمانێک ئێستا لە کاتی خۆی مۆڵەتی بەکارهێنان وەردەگرێت وەزارەتی تەندروستی عێراق لە مێژووی کوردستاندا یەکەم جارە احتراف بە مۆڵەتی بەکارهێنانی ئێمە دەکات مامۆسای گەورە جەنابێت سەیریکە ئەڵەی هەم سعرمان چارەسەر کردو ئەمە یەک دەرمانە ئەوە سعری ئێمە نییە من باسی پرۆسەی خۆمان بۆ دەکەم کاگڕنج ئێمە نرخێک لەسەر ستیکەرێکدا دەنێن ئەوە سعری ئێمەیە ئێمە ئەو سەکەت سەر بە حکوومەت نییە سەر بە وەزارەتی سەحانی سەر بە حکوومەتە لە ئەمە یەک دانیان نووسیومە کاگڕنج ئەرێکا کە چەند فەرقی سعر هەیە ئەوە خەتای من نییە کاکە ئەوە بازارە وایلی ئێمە دەمانێت 6500 8,500 100 مەتریان بینەوە سەیدەلیانە کاگڕنج ئەو سعر قوربانە بەمەوە ستیکەریان پێوە باشە دەزانم ستیکەری پێوەیە بەڵام ئەو سعرەی کە ئێوە نووسیتانە سعری ئێمە نییە کاگڕنج مەجاڵێکم بدێ ئێمە پێشتر سعر بە دولار دانرا بوو هۆکارێک هەیە هی سعر کە پەیوەندی بە کواڵیتی کۆنتڕۆڵەوە نییە ئێمە ئێستا نرخماندانەوە بۆ دەرمان دولارمان بە 150,000 حساب کردووە هەر ئەو فترەی کە ئێمە دانا دولار بووە 160 بەس پێم بڵێ چ پەیوەندی بە کواڵیتی کۆنتڕۆڵەوە هەیە سەیریکە من ناڵم هەموو شتانە پەیوەندی بە کواڵیتی کۆنتڕۆڵەوە هەیە کەسیش ناڵە هەمووی پەیوەندی بە کواڵیتی کۆنتڕۆڵەوە هەیە پەیوەندی بە واقعەکەیە کە پەیوەندی بە سیستمی تەندروستی و وڵاتەوە هەیە مؤسسەکەی جەنابیشت مەسەڵەن ئیشەکەی جەنابەت بەس فەحز نییە کاتێک کە قەراری دەرەکەی متابعە و بەدواداچوونیشە مەسەڵەن ئەمە لە شەئنی فەرمانگەکەی تۆ کەمە کاتەوە کاتێک کە ئەمە دەرمانی شەکرەیە ستیکەری کۆماری ئیسلامی ئێرانی پێوەیە لی نووسراوە بێ لە 8 پلەی سەدیا هەڵبگیرێت 2 تا 8 ئەمە شکۆی مؤسسەکەی تۆش ناهێڵە من ستیکەری کۆماری ئیسلامی ئێران
دەرمانەکە خۆی فەڕەنسیە من احترامێ بۆ کۆماری ئیسلامی ئێران بەڵام ئەمە لەوێ دزراوە بە قاچاق هاتووە کاتێک کە خەڵک ئەمە ئەبینێت ئیمانی بە ستیکەرەکەی تۆش نابینە ئێستا من بۆ نمونە ستیکەر ئەزانی ستیکەر مهمەکەی چیە کە قەت حەق نییە تۆ بڵێ ستیکەر هەبێ و نەبێ وەکو یەکوایە سەیری کەزانی لە دکتۆرێکی ئەقسای ینی سەیدەلانیەکی شارەزا لە ڕێگولیشنی دەرمان بپرسە پێت دەڵێ کە پرۆسەی تەسجیل کە بە دەیان ساڵە کواڵیتی کۆنتڕۆڵ هەیە هەر نەیانزانیوە چیە ئێمە ئێستا هاتوون دەستمان پێ کردووە بە داتابیسێکی زۆر ڕێک و پێک پرۆسەی تەسجیلمان دەست پێ کردووە من بەرپرسم ئەگەر وازعی دەرمانمان باش نەگر کاک ڕەنج تۆ بڕۆ چه وڵاتێکت پێ پێشکەوتووە ئەگەر یەکێکی وەکو وڵاتانم لە هەرێمی کوردستان کامەت پێ پێشکەوتووە کامەت پێ پێشکەوتووە بڕۆ ئەگەر هەمان شتت نەکرد هەمان قاچاق نەبوو هەمان ئەو شتانە نەبوو کاکە قاچاق دیاردەیەکی عالەمیە لە هەموو دنیای بەڵام بۆ پێیان بڵێ قەتەر وەکو ئێرەوە ئەتێ پێم بڵێ سعودیە وەکو ئێرەوە ئەتێ پێم بڵێ تورکیا خۆی دەوەرە من وەکو مەسئولی کواڵیتی کۆنتڕۆڵ ئەمانە و بۆ خەمەوە جانتایەکەوە کە لە ئێرانەوە هێناویانە لە تورکیاوە هێناویانە تۆ بتوانە ئەمەم بۆ بەرەوە بۆ ئێران بۆ تورکیا بۆ تەخەمە جانتایەکەوە بتوانە بەڵام خەڵک هەیە لێرەش دەباتەوە ئێران لە ئێرانیش دێنێتەوە ئێرە مەسەڵەن ئێمە هەتا ئێوارە قسە بکەین لەسەر ئەو بابەتە ناگەینە حەل ئێمە من باسی ئەوە دەکەم کاکە ئێمەش هاوڵاتی ئەو وڵاتین با لیژنەیەکی فەرمی بێت لە پەرلەمان بێت لە لیژنەی بۆچیە یەک پرسیاری سادەم کردووە خۆ من تۆ تەسەورەکەی من قازانجم هەبێت لەمەیە تۆ تەسەورەکەی بۆ نمونە من بۆ نمونە بەتەمان ببم بە ئەندام پەرلەمان تەسەورەکەی من حیزبێک دەست بێنە بە پشتما بڵێ بڕۆ دژی کاکشیروانم شتانە بڵێ قوربانێ بم خەڵک ئەیبینێ لەسەر جادا ئەوە لە ستیکەری پێوە نییە ستیکەری پێوە نیە من ئەڵێم یەک علامەتی جیاکەرەوە هەبێ لەم وڵاتەیە من بڵێ بۆستیکەرێستی جاروتم تو هەروان پێڵیت و باسشی ناکەی بۆ نییە من کاکە ئێمە ئەو پرۆسەی کە باسم کرد کە گرنگترین پرۆسەیە بۆ بە کواڵیتیکردنی دەرمان نەک ستیکەر هەبوو یا هەبێیان نەبێ تەسجیلی مەسنع تەسجیلی پرۆداکت فەحسی دەرمان ئەوانەمان کردووە ئێمە ئێستا لە ئامادە باشی داین هەموو شتێک حاضرە تەسعیرەشمان بۆ دانەوە ئێستا پێشتر ستیکەر لەلایەن کۆمپانیایەکەوە چاپ دەکرا کە ئێمە وەکو کواڵیتی کۆنتڕۆڵ دوو بۆ ڕەئیمە ئێمە وەرناگری ئێمە هەر ئەسڵەن لەگەڵ ئەوە بوون حکوومەت خۆی بکات من خۆم وەکو کواڵیتی کۆنتڕۆڵ کتابم کردووە بۆ داواکاری گشتی نووسراوەکان ئێستا لە ناو موبایلم هەیە نووسراوم کردووە کێ لە پشتێتی وا ئەوە نەبەقوتە من نازانم داوام کردووە کاکە کواڵیتی کۆنتڕۆڵ هەم داهات زیاد دەکات هەم کۆنتڕۆلیشی باشترە کە ڕێگە نەدەن من خۆم بیکەم چه گوناحی منی تێدا دواتر کۆمپانیایەکی تر هاتووە ڕاستە کواڵەتی ئەم ستیکەرە باشترە ناحیە سکیۆریتی باشترە بەڵام تاکو ئێستا گرێبەستێک هاتووە بۆ کواڵیتی کۆنتڕۆڵ وەکو جێبەجێ نەکرا ئەو بەرنامەیە ساڵونیە پێش ئێستا لەگەڵ تا کردومە ئەزانی ئێستا دیمەنەکەم لێ وتە چی وتە ساڵێکی تر ئەم کاتە هەموو ئەم کێشانە چارەسەر بووە ئێستا هەستەکەم ساڵونیوەکەی عمرم نەڕۆیشتووە تۆ هەر قسەکانی 2 ساڵ پێش ئێستاکەی هەمووی چارەسەر کرا بەس مایە بخینە سەر ستیکەر ئێستا بەرنامەکە تەواو بکەم من داوای لە خەڵک بکەم بڵێم زۆر داوای لە بوردنەکەم من غەڵەت بووم من ئەو قسانە بڵێم قوبوڵەکەی بڵێم غەڵەت بووی نانا قوبوڵەکەی بڵێم تۆ غەڵەت بووی نانا بە هیچ شێوەیەک بەس یەک دە باشە پاشەم ناوەڕە بینەرانی بەڕێز ئەگەڕێمەوە خەڵکێکی تریش هاتوون ئەوانیش ئیستفسار و قسەی تریان هەیە ئەگەڕێمەوە بینەرانیش بەڕێزان جارێک تر سلااوان لەبێت کاک دکتۆر باریف زاهر سەرۆکی سندیکای دەرمانسازانی کوردستان لێرەیە بە خێراتی سەرچاوەکانم لە ماوەی ڕابردوو سوپاس کە هەمیشە پەرۆشانە لەگەڵم بووی بەڵام بەڕاستی ئێستا و پرسیارم بۆ دروست بوو وەکو دکتۆرێک وەکو هاونیشتیمانیەک وەکو کوردێک ئەم کارەساتە نابینیت یعنی شتێک بە معنای سندیکای دەرمانسازان ئەمێنێکە ئەم هەموو شتە بێکەڵکو بێستیکەر و قاچاغ و تەزویرە لە ناو بازاڕەکانی کوردستاندا بێ ئەی ئێوە کەی قسە دەکەن قوربان ئەی خۆتان مناڵتان نییە ئەی کە سوکار و دراوسێکت ئەی پورت ئەی کە سوکارە ئەی خزمە ئەی ماڵە خەزوران ئەی من کە ڕەفیقتم نابێ دیفاعێ بکەنەوە دەستە خۆش بێ کاگران سوپاس دەکەم قسەکە 100% ڕاستە و مادانە هەیە و کارساتە و ئێمە ژەی بینین بەڵام بڕگەی دووەمت کە ئێوە بۆ قسەیەک ناکەن حەزەکەم لەسەرەوە تشتێک بدەمەچە نابێت ئێمە مانجیەکی 2021 دانیشتین باسی هەمان مەوزوعمان کرد و باسی ئەومان کرد کە حەل چ شتێک یعنی پێش ئەوەی بێمە سەرەوەی کە ئێمە چ حەلێکمان داناوە بۆ مۆزوعە
ئێمە هێنانی دەرمان و ئیجازەدان بە هێنانی دەرمان ئایدی ئێمەیە نەسعەردانان لەسەر دەرمان چکە ئێستا جەماعەت باسی سەریشان کرد لە تەقریرەکان بەدەستی ئێمە هیچیان لەدەستی ئێمە نیە تاوەکو بڕیار بین بەڵام لە دوای ئەو بەرنامەیە کە لەگەڵ جەنابەت کردمان ئێمە هەر مانجی دوو مانجێک دوای ئەوە کۆنفرانسێکمان لە هەولێر بەست وەکو دەرمانسازانی کوردستان هەر پرسیشتان پێ ناکرێت لە سیاسەتی تەسعیرە و شتا ڕغدانان نەخێر نییە ئەبەدەن ناومان هەیە ئیش نازانین تا ئێستا ئێستا بۆ قوبوڵەکەی عوزر لە قەبعات خراپتر ئێستا حەزەکەی بۆ بازەکەستە کارتۆنیە قوبوڵەکەی لە کاتێک ڕزوویەکەی لەوێ ئەبێ هەبێت پرسە پێ بکرێ کەس پرسە پێ ناکە پۆستی کاکە ڕەنجیان ئەوە شتێک کە سیاسەتی تەسعیرەکردن وەزارەتی تەندروستیە بە جۆرەی قانون ئێمەتیانە ئەندامی عنیە بێ ڕائە هەبێ یەک ئیمزای ئێمەشیتیانە لەسەر ئەو مۆزوعە بەس بە مۆزوع ڕئیسەکە دۆ باسکەم لە مانجی دوێمە کۆنفرانسێکمان بەست 200 دەرمانسازمان کۆ کردەوە لە هەر سێ محافەزە ئەوانەی خاوەن خیبرە و خاوەن دەرمانخانە و شوێن پۆستیان هەبووە لە حکوومەت کۆنفرانسێکمان بەست لە بینی خۆماوتمان با مشکلەکان باسکەنی دەرمان و ئەو مشکلانە بکەین بە پرۆژەیەک بیدەینە حکوومەت و بیدەینە پەرلەمان و بیدەینە وەزارەتی تەندروستی و وەزارەتە پەیوەندیدارەکان بڵێن کاکە ئەو کێشەکانە بەڕای ئێمەش وەکو سەندیکای دەرمانسازان و ڕای ئەو هەموو دەرمانسازە کە کۆبووینەوە ئەوە حەلەکانیەتی ئەم پرۆژەیەماندانە ئەم پرۆژەیە کێستا ئەمە لە ساڵی 2021 مانجێک دوای بەرنامەکەی جەنابەت کە دانیشتین ئەم پرۆژەیەماندانا ئەو کێشەی کێستا باسیەکەی باسی دەرمانی قاچاق لە بەرگەی سێم لێرە باسمان کردووە کێشەکە لە ساڵی 2021 باسمان کردووە هۆیەکەیمان باس کردووە لەبەر چییە لەبەر چییە بۆ بخوێنمەوە حەزەکەی بۆ دەخێن هەر بۆم باس بکە بۆم باس بکە باشتر لێرە بخوێنمەوە بۆ ئەوەی بینەرانجی جویان لێبێ هەبوونی دەرمانی سەرچاوە نادیار هۆکاری کێشەکە دابین نەکردنی هەموو ئەو دەرمانە پێویستانەیە کە پزیشک بۆ نەخۆشەکانی دەنووسێت لەلایەن وەزارەتی تەندروستیەوە پێویستە لیستێکە بێ یەکەمیان بۆی ئەو کێشەیە نەمێنێ بەچی چارەسەرەکرێ طبعاً چێ ویشاکە خەڵکی قاچاقسی خەڵکی بێمۆڵە دەویشاکە چارەسەرکردی کێشەکە لە چیە یەکەم توندو تۆڵکردنی خاڵە سنووریەکانە بۆ ئەوی هیچ دەرمانێک بەبێ ئیجازە داخل نەبێ دووەم دابینکردنی دەرمانی پێویست بۆ هاوڵاتیان کەمەش بە هەمانجی نێوان وزارەتی تەندروستی و هەر یەک لە سەندیکاکانی دەرمانسازان و پزیشکانی دان ئەکرێت ئەو سێ سندیکای لەگەڵ وزارەتی تەندروستی بێکەوە لیستێک دانێن ئەڵێن خەڵکی کوردستان ئێستا پێویستی بەو دەرمانانەیە باشە تۆ 21 واوتووە ئەوە 23 هەروانە کە ینی ئەوە پرۆژەکەی نردومانە بۆ سەرۆکی حکوومەت بۆ سەرۆکی هەرێم پرسیاریتر جەنابی دکتۆر بڵێ ئەگەر تۆ بتەوێ شتی بێکەڵک ساخکەیتەوە بەسەر میلەتەکەتا لە خلالی چەند ساڵەکە ناتوانانی بی بە ملیۆنێر هەموو کەسێک دەتوانێت ئەگەر ئینسان ڕووی بەرەو خراپ بێ هەموو کەسێک بەڵام سەیدەلیەش نییە ئیکا لە وڵاتە بام بۆت باسکەم ئەزانی ڕێژەی ئەو خەڵکەی کە ئەچێ لە شوێنی ناشەرعی دەرمان ئەکرێ بەرامبەر ئەوانەی کە ئەچن بۆ شوێنی شەرعی کە سەیدەلیە دەرمای لێکردن دە بەرامبەریەکە فەرقی شەرعی و ناشەرعی چییە لە کاتێکە ببێ ئیجازەیە و خەڵکی بێ شاهادەتی ئێوە بۆ بەس بەو داماوانەوە گرتوتانەکە لا کۆڵان من باسی خەڵک من زۆر جار لە بەرنامەکانی پێشووە خەڵک ناکەین ئێمە داماویتیانە کاگران سەیدروستی خەڵک مردن و ژیانە من ناتوانم لێنەریان لێرە نییە من ئێستا مەحامی ئەوانیشم چونکە کاکجەبار لێرە تەسلیمی ئەو ینی سحەتی یەکێک تەسلیمی یەکێکی بەس لەبەر ئەوەی بڵێ داماوە داماویتیانی ئەویشە 1600 سەیدەلی ڕسمیمانیاونەتێ خۆ من نەم هیچی ناونەتێ لە 2010ەوەش ڕاگیرا لە کاگرنج لە 1600 سەیدەلی ڕسمی هەیە لەم کوردستانە 12000 شوێنی نافەرمی هەیە کە بۆرەیەکە بۆ دابشکردنی ئەم زۆرە دەرمانە قاچاغانی کە تۆ ئەیبینی هەر هەمووی لە کۆڵانە سەیدەلێتیای نییە لە سەیدەری من پێتڵم دە بەرامبەر یەکە شوێنی نافەرمی دەیە ئەوە لێژنەی قایم قامێتمان لەگەڵ یەک دقا هەموو ئەم شتانەی کە لیژنەکانی قایم قامێت کە زۆر دڵسۆزانە و خۆنەویستانە خزمەتەکەن هەر هەمووی لەلا کۆڵانە قوربان لە ساهشتا ئەی بیستەکەی لە سەیدەلەیە لە سا بیستی دەرمان نزانی علیچی ساڵی 2022 بە نزیکەیی 10,000 پاکەت دەرمانی قاچاق و دەرمانی بێسەرچاو و دەرمانی خراپ گیراوە ئەوە بە سلێمانی بە سلێمانی 8,000 لە نۆرینگە و لە کۆڵانەکانە گیراوە 10,000 پاکەت یا 10,000 ئایتم 10,000 پاکەت 1621 ئایتم گیراوە لەم 1621 ئایتمە نزیکی 10,000 پاکەتەکە کاکرنج ناتوانین ئێمە مقارنەی سەیدەلی بە شوێنێکی نافەرمی بکەین پێم ناخۆشە لە بەرنامەیەکی باشی سمعە باشی وەکو جەنابەت
باسی ئەوە بکەین ئێمە شوێنێکی نافەرمی مقارنە بکەین بە سەیدرێک بڵێن ئادی توخوا تۆ چەنە هەیە ئەم چەندی ئەو ئەڵێ لە 120 من ڕقەمە وتووە ئەخنەرە خۆ 120ەکەی ئەویش خۆ نسبەکەی ئەو واڵێ ئەوەی ئەبینێ خۆ 120ەکە بەونەوەانی خۆ ژمێرێت چۆنزانم ئەو دەرمانێکە لە لای تۆیە لە لای تۆیە خۆستیکەری پێوە نیە هەندێکی دەردی نەخۆشێک چوو بۆ دەرمانخانەیەک ناوتە بووی کاکەوە ستیکەری پێوە نیە لەبەر چای خۆیتە بێ ئەو ستیکەرم بۆ لای تێگەی ئەم پرۆسیجەرەتەوە یاعنی ئێستا ئێوە هەمووتانەتانەوە من بەگیر بێنن وازان بۆ نمونە ئەگەر منتانی حراج کردی ترۆزی کوردستان هیچ عیبێکی نیە تۆ ئەبێ ڕازی نەبی ئەسڵەن کەسێک هەبێ محریج بێ لەسەر بەرنامە بێ وەزارەتی تەندروستی و هەموو ئێوە بن بۆ ئەمە قبوڵەکەن بۆ ئێستا من دەرمان نەکردن چی بکەین مەسەلا کاگرانج خۆ ئێمە دنیای ئەو دەرمانە قاچاق و ینی بێ ساحبانەمان دەست بەسەرداگرتووە و ئیجراعاتمان لەگەڵ خەڵک کردووە خەڵکمکردنی 5 ملیۆن کەسەوە نەقورسا قرس نییە چەند کەوادری کاگرانج من باسی 2 ساڵی پێشتر دەکەم و کە لە بەرنامەی پێشتر بە جەنابتم وت کێشەکان چارەسەر دەکەین باوەڕ بکە بەداتە هەمووی چارەسەر کرایە ئەگەر ئێستاش حکوومەت پشگیریمان بکات سەروی ئێمە پشگیریمە بکەن باوەڕ بکە ئەو سەرۆکی حکوومەت پەرلەمانی کوردستان دادگای کوردستان کاکە لە محکەمە لە دادگا منداڵێک بچێت شکایت لە کوالیتی کۆنتڕۆل بکات هەمومان بانک دەکەن ئەوێ تەوقیفمان دەکەن شکات کردووە لە خەڵکی گەورە نەگیرا کاکە من شکایت نە بە ئەو نمونە باسکە من لە داواکاری گشتیم داوا کردووە دەڵم کاکە ئەو مەوزوع ڕاگرن نەیان کردووە بەڵام بۆ شخصی خۆت ئازان بەڵام ئازان نوێنەری ئێمە بەرپرسی چاودێری بازاری ئێمە من کە لە ڕوودا و لە بەرنامەی بەرپرسیار هەر هاتمە سەرخەت بەرپرسی چاودێری بازاری ئێمە لە دهۆک ئەمر قەبزی بۆ دەرکرا لەسەر ئەوەی کە ئیجراعاتی بەرامبەر قاچاقچی و دەستگیر کردووە باشە سەرۆکی حکوومەت چیت بۆ بکە ئەم وەزع خراپە نامێنە سەرۆکی حکوومەت ئێمە بەڕێوەبەراتین لەسەر مستەوای کوردستان ئیش دەکەین بە نووسراویش و بە فەرمیش داوامان کردووە مؤسسەیەک هەبوو بۆ دەرمان و خۆراک نازانم گەیشتە کوێ بەڵام هیچ نەبێت بەڕێوەبەراتیەکی گشتی لە ناو وەزارەتی تەندروست هەبێت تەندروستی هەبێت تایبەت بە دەرمان تاکو ئێستا نییە هەتا ئێستاش پزیشک بڕیار لەسەر دەرمان دەدات لە بابزانی لە دوو کۆنفرانس قسەکەی پێدەبڕم ئەو قسەی تاییدی قسەکەی دکتۆر شێروان دەکەم دوو کۆنفرانسمان بەس پار و ئەم ساڵیش 2021 و 2022 کە دوو وەزیری حکوومەتی هەرێمیشی تیا بوو وەزیری تەندروستی بوو بەڕێزەوە ینی زۆر سپاسیان دەکەین ئامادە بوون لەوێ چەندەندام پەرلەمانێکی بەڕێزیشی تێدا بوو ئەوەی ئەم ساڵ هەموو عێراقیشی تیا بوو ئەندام پەرلەمانەکانی عێراقیشی تێدا بوو یەکێک لە ڕاستپاردەکان ئەوە بوو پاریش و ئەم ساڵیش ینی 2022 پێویستە بەڕێوەبەرایەتێکی گشتی بکرێتەوە بۆ دەرمان چکە دەرمان بڕبڕی پشتی وەزارەتی تەندروستی و تەندروستی خەڵکە لە هەردوو ڕاستپاردە تێدا کەمپینێکمان کرد خۆشە لە هەندێک بەرنامە لەگەڵ بەشدار بووی ڕاست لە وەقاعی کوردستان بڵاو نەکرایەوە هەژدا مادە دەرنەچوو بۆ ڕێخستن و بۆ نەخشەڕێک هەژدە بڕیار دەرنەچوو هەژدە بڕیارەکەش دوای فروعی لێکرا و ڕێنمایی پێدەرچوو بوو بە نزیکی 46دانە سەرۆکی حکوومەت یاریمی یەک دەرمانسازی تێدا بوو وەزیری تێدا بوو وەزیریش پزیشک بوو کاکە ئێمە مشکیلەمان لەگەڵ قەرارەکانە بۆ باوەڕ بکە ئەو قەرارانە غەڵەت نییە غەڵەتنەکردنی غەڵەت کاکە باوەڕ بکە خۆمان یەکێک لە قەرارەکان ئەوانە ئیجازە لە هەر دکتۆرێکە سەنرێتەوە دەرمان بەسەر نەخۆشی قڕبە سەراساخکات هەر کەسە ئێمە نەقسی قانونمان نییە مشکلەی جێبەجێکردنی قانونمان هەیە وانە وایە کاگرانج ئەگەر ئێمە مەسەلەن بۆ نمونە ئێستا یەکێک لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی وەزیران لە دادگاکانی کوردستان لە داواکاری گشتی ئەگەر دکتۆری دەرمانسازی ئیخسایی من باسی ینی اختصاصی کوالیتی کۆنتڕۆل دەکەم ینی خۆ دەکرێت خەڵک پێ بگەیەندێت باوەڕ بکە کێشەکان زووتر هەڵ دەکرێت لێک تێگەیشتن باشتر دەبێت بەڵام من ئێستا دەچم داواکاری وەکو کوالیتی کۆنتڕۆل دەگەینمە سەر و کاتی ئەنجومەنی وەزیران شخصێک لەگەڵم دادەنیشێت قانونیە شخصێک لەگەڵم دادەنیشێتن اختصاسێکی ترە لێم تێناگات وەڵڵا من لە کۆبوونەوەی ئەو مؤسسەیەکە باز دەکەین مؤسسەی غیدا و دەوا دانیشتوم 5 ئەندام لە لیژنەی مؤسسەی غیدا و دەوا هەبوون قسەیان کرد وتیان چی دەڵێ گوتم من هیچ تێنەگەیشتم گوتی خۆت بڵێ گوتم ئێوەش لە من تێناگەن بەڵام با دوو دەرمانسازی ئیخسایی بێت
بزانی داواکاری من بەڵێ بە وەزیرەکەم تۆ بانجومە باشە پێی ناڵێ ئەنجومەنی وەزیراندان وەزیری من داواشی کردووە وەزیر لە پرۆژە یاسای ئێمە لە پرۆژە یاسای وەزارەت پێ دوایە ئەگەر گیان بێتی کاک مەسرور و کاقوبات بە قسەی نەکەن نەبەت تاکید ئەگەر بڵێ وەزعی میلەتەکەم ئاوایە خەڵک چوزانێ مەسەڵەن جەنابی سەرۆکی حکوومەت و دکتۆر ئومێد سەباحیش ئەلحەق پشگیریەکی تەواوی ئێمەیان ڕاستەوخۆ کردووە لەو ئەو گۆڕانکاریانەی کە نزیان کردیدمان کاقوبات من پەیوەندیم نییە بەڵام لە ڕێی دکتۆر کاوە ئەکی دکتۆر کاوەیە کە لە بەڕێوەرە گشتیەکان بەڵام دەرمانساز نییە تەقسیریان نەکردووە و گۆڕانکاریش کراوە لە کواڵیتی کۆنتڕۆل بەڵام من دەڵێم چی کاگران دەڵێم بە بەڕێوەبەراتیەک وەزعی دەرمان عیلاج سەر ناکە من قانونەکان ئەگەر بۆ خەڵکی کوردستان بخوێنمەوە دڵنیاتەکەم لە هەموو دنیا هەروە ڕێکخراوە من پێم سەیرە وڵات هەیە بینەرانی بەڕێز دراوسێمان بەرامبەر بە کورد لە 1924 قەرارێکی دەرکردووە ئێستش ساری مەفعولە لە وڵاتەکەی دژی میلەتەکەی ئێمە کەچی قەرار لە وڵاتەکەی خۆمانە دەرچووە بۆ خزمەتی میلەتەکەمان پێرار دەرچووە ئەڵەن هەمووی غەڵەتە و قابلی جێبەجێکردن نییە ئەوە نەخشەڕێ پرس کراوە ئیستشارە کراوە کاکە تۆ لە خەڵکی عام دەپرسی ئەو قانونە بێنن لەنگە خەڵکێکی مختص بێنن بڵێن کاکی ئەوە کامەی قابلی جێبەجێکردن ئەوەی قابل بێت ئێمە جێبەجێمان کردووە کاگرانج ئەو بڕیارانە یەک بە یەک ئێمە لەسەریان ڕاوەسانیاڵەتی بەڵێ قەرارێکیانەڵێ بێ دەرمان هەموو هاتوچۆیەکی دەرمان لە مەدخەرەوە لە حدودەوە بۆ ناو شار لە مەداخیرەوە بۆ سەیدەلیا لە ناو سەیدەلیاشا ئەبێ هەر هەمووی بەڕاد هەبێ هەمووی تمپریچەر هەبێ هەر هەمووی بەپێی ئەوەی لیفلێت و لەیبڵەکە چ ئینفۆرمێشنێکی تێدا ئاوا پارێزراوە بێ قەرارێکیانەمێ جێبەجێ و کردووە جەناب ئێستا ینی بەڵێ ئێمە چی ماڵە بە سەیدەلیە هەیە بەیەکەوە بچین چ لەی هاوینە دکتۆر ئەوە ئەڵێ مەتار وایە چی من باسی خۆم دەکەم کاگرانج من باسی خۆم دەکەم من باسی وەزعی وڵاتێکە من بەرپرسم لە کواڵیتی کۆنتڕۆڵ من باسی گۆڕانگە کاک لوقمان بزانە قسەکە چیە ئێمە من باسم کرد راپۆرتێکماندا لە نێوان دوو ئەو کاتێک کە راپۆرتەکەمان پێشکەش کرد تا ئێستا من لەگەڵ کاک شێروان گفتوگویەکی برایانە ئەەکەین دوو هەنگاوی هاویشتووە کوالیتی کۆنتڕۆل هەنگاوی یەکەم ئێوەیە کە دەقات نرخی ستیکەر زیاد بووە هەنگاوی دووەم و جێبەجێش لە پێنجی 2021 بە نووسراوی 1930 کاک شێروان نووسراویشی دەرکردووە کە بازی لەسەر کۆمپانیەکان و دەرمان زیاد کردووە لە کۆتایی نووسراوەکە ئەڵێ لە پێناوی زیادکردنی داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان من یەک پرسیار لە کاک شێروانەکەم حکوومەت دەبێت پشتیوانی بکات نرخی دەرمان دابەزێ یان لە پێناوی کۆکردنەوە زیادکردنی داهات حسابی نەخۆش ئەخر ئەمە کارەساتە ئەزانی مشکلە سیاسەتی وەزارەتێک ئەوە چیمان زیاد کردووە نووسراوی خۆمە چی نووسراوە نەستەکەت ئێمە یەک دقە لە کواڵیتی کۆنتڕۆل کاگرانج مەجاڵم بدە کاک لەوان ئێوە حقیقت ناڵێن من حقیقت ئەگەر حقیقت نەبوو بۆچی قسەی کە ئەیکەم باشە منیش بەرپرسم لەو قسەی دەیکەم ئێمە تەنها هاتوین یەک سەندمان زیاد نەکردووە تەنها هاتوین ڕێخستنەوەمان بۆ ڕسوماتی کواڵیتی کۆنتڕۆل کردووە پێشتر پیاوەتی دەکرا لەو وەردەگیرە لەو وەرنەدەگیرە یەک سند تحدا دەکەم زیادمان نەکردووە هەمان ئەو پارەی بۆ باش عزوویەکی حساس بووی نه حساس نەبووم بەس لەوێ بوو یا لەوێ نەبووی من بەرپرسی هۆبەیەک بووم بەڵام حساس بڕیار بەدەست نەبووم من باسی ئێستا دەکەم ئەوەی کە کاک لوقمان باز دەکات کە بۆ خەڵک وا باز دەکاتن کە ئێمە شت پێنجی 2021 ڕێخستنەوەکمان کردووە بۆ باجی بۆ ڕسوماتی ئەوە داوەتم نەکردی ڕەحمەتی خوا لێ بێ کاگرانج آخر دەبێ ئینسان حەق بڵێت ئێمە یەک سەندمان زیاد نەکردنەوە و زیادکردنی داهات باشە کاکە داهات بە هەدەر دەدرا ئێمە ڕێکمان خستووە خۆ بۆ گیرفانی ئێمە نیە بۆچی لەسەر حسابی خەڵک زیادکردنی داهات کاک لوقمان ئاگادار نوێنەری خەریکات لێرە من یەک پرسیار بەس یەک پرسیارم وایە پێش ئێمە موادی کیمیایی بۆ فەحسی دەرمان ڕفرێنس ستاندەرد بۆ فەحسی دەرمان شەریکات خۆیان دابینیان دەکرد وا بوو کاکەیان نە ئێستا خۆمان دابین دەکەین یەک سنتیش لە کۆمپانیەکان وەرناگرین یعنی بێجگەلەوە ئێمە کەمیشمان کردەوە من پرسیارێکەکەم ئەم کۆمپانیانە هەرێمی کوردستانیان جێشت کامیان بە GSK
بەریتانی عێراقی بەجێ پەیوەندی بە کوردستانی ڤایزەری بەریتانی ئەوانە شەریکاتی ئینتەرناسیۆنالی عالەمی ئەوەی کاکڕەنجەوە زۆر بووە گلەی لە ئێمە نەبووە کاکڕەنج گلەی نییە لەگەڵ کاکڕەنج سکاڵایە باشە پرسیارێک کاکڕەنج ئەسترازەنیکا پرسیارێک ئایا تورکیا بۆ نمونە وڵاتێکی مصدری دەرمانی ئەسترازینکا و فایزەرە ئەگەر ئەوان ڕێگە بدەن ئەگەر ئەو هەموو کەمیە بۆ ناوخۆی تورکایە بۆ ئێ بینێرە بۆ هەرێمی کوردستان بۆ ناوخۆی تورکیا لێرە هەیەیانە هەیە بەڵام بۆچی هەیە ئێمە لەگەڵیان دانیشتین کاکێ قاچاغا شەستی لە ساڵی 2016 تعلیماتێک دەرچوو لە وەزارەتی تەندروستی KMCA نیە وەزارەتی تەندروستی لە ساڵی 2016 ڕێنمایی دەرکردراوە یەک کۆمپانیانە یەک کۆمپانیایەکی دیاریکرا کاک لوقمان کاکە من بە باڵگە دەدەمێ ئەگەر لە 10 کۆمپانیا کەمتر بۆ حەقی خۆیتی باشە بە باڵگە قسە بکە یەک کۆمپانیای چی کاکە خۆ ماڵی باوی کەس نییە ئەم ناوبڕا ئێوە قسەی خۆتان کرد من بەلامەوە من خۆیان کرد پارتی و یەکێتی و چی حزبی کوردیە خەریکی تیجارەتە بوون مشکلەی من نییە وەکو هەر چونکە تیجارەت بە کەس ڕناگیرەهێنی ئەم حزبانەی کوردستان خۆتەزانی نەوتە غازە سوپایە هەموو هی حیزبە لە وڵاتە هەیشت نییە هیچ حزب نەبێت جامیعاتیشی حیزبە باشە بەس هەر ئەوە تۆ ئەگەر هەر ئەوە نەبکەی بڵی لە ڕێی خوا تیجارەتەکە بە ڕێکوپێکی بکەن با دەرمانی ڕێکوپێک بێ شتێکی زۆر گەورە و کردووە و من ئەم بارە قورسەش نایخەمە ئەستۆی جەنابەت لەوە شتێ دەگەم خەڵکێک هەیە ئەتوانێت بە چەقەنێک من و تۆ ون بکە لە وڵاتە مەسلحەتی گەورەیە بڵێ ئەوەش هەیە مەسلحەتی گەورەیە هەیە لە مەسەلانەوانێ من و تۆ ملمان لە چەقۆ بسوین بەرنامەیەکن حەماسەت گرتوینی باشە وەکو بەشێکی ئەم قسانت گوێ لێ بوو وەکو دکتۆرێکی گەنج پێم بڵێ ئەم کارە ساتە تۆ چۆن تەحلیلیەکەی ئەم جیاوازی سعرە جەنابەت نرخە چۆن شیکاریەکەی ئەم هەموو دەرمانە قاچاغا خەڵکی ئەم وڵاتە چۆن بیناسێتەوە لە کاتێکە عەرە بەڵێ عەلامەتی فارقە خاڵی جیاکەرەوە تا ئێستا ستیکەرەکە بووە ئەوە خۆیان ئەڵەن ستیکەرەکەش فشەیە پاش ئەم ناوڕا گەڕێمەوە بینەرانی بەڕێز حەزەکەمەوە گفتوگانەی لە ناوبڕەکان ئاکرێ خۆزگەیەوە گوێتان لێ بوو بەڵام هەندێک جار هەندێک شت هەیە و هەندێک حەقیقەت هەیە بەداخەوە یەڵێم من ساڵ لە دوای ساڵ کە چمە عمرەوە 146 ساڵم ئەڵێم میدیا زۆر گەورەیە بەڵام میدیا هەموو شتێک نییە لەبەرەوەی کە لەو ساتەوەی دەموچاومان میکاجی لێیرێ نوع لە ناڕاستیە لەین بەرامبەر بەیەوەی بینەر لەبەرەوە ئێمە ئەگەر ناڕاستیەڵین تۆ ڕاستێکە بڵێ ئەم وەزعە بینی وەکو سەیدەلانیەک ئەزانم تۆش ئەهلی مەسلحەتیت و لەوانەیە حەز ناکەم سەرێشەو بۆ دروست بێ ئەوەی کە سەرێشەو بۆ دروست نابێ هەنە قسەمان بۆ بکە لەسەر ئەو مناقەشەی کە گوێت لێ بوو وەڵام لەلای من زۆر ئاساییە ئەگەر سەرێشەشم بۆ دروست بێ زۆر دەرمانخانەکەم کە دەرمانخانەیەکی فەرمی و بەڕێ بەجێ دێڵم و دای دەخەم و وڵاتەکەشی لەسەر بەجێ دێڵم لەلای من زۆر ئاسایی ئەگەر تووشی سەرئێشەم و حەزشم لە سەرکێش بۆ هاتی بۆ بەرنامەکەم بۆ کاتێکا زۆر کەس لە دەرەوەی ستۆدۆ قسە بۆ منەکات شتی عەجیب غەریب بەڵێ بەڵام ئێوێ بەس تەنیا ئیعلام محامی بێجانتای ئەو بێ خۆی ڕوبەڕووی هیچ قسەیەک ناکاتەوە تۆ ئەم حەماسەتە چییەکە وای لێ کردووی خۆت دەرمان فرۆشتی خۆت سەیدەلانیت دەرمان سازیت بێی باسی کارەساتی دەرمان بکەی دایکی من نەخۆشە دەرمانی زەخت و سوکەری دەخوات ڕۆژێک دەکرێت سوتفەیەک ببێتن بچێت لە دەرمانخانەیەکی تر دەرمانەکە وەربگرێ ئەو کاتە ئەگەر هات و دەرمانەکە ئیشی نەکرد لەوانەیە کێشە و مەترسی گەورەتری لە بۆ دروستزانی لە نەوەموو دەرمانی شەکرە و زەخت هی تەزویر ئەهات دوای ئەو کەمپەینی کە ئێمە کردمان نەما حەبە سوورەکەت بیرەکە سیسرکەکی تیا بوو بەداخەوە ئیتر هیوادارین باشتر بێتن و بەرەو باشتر بڕواتن و ڕازیت لەم دۆخە ئەمن نەخێ ڕازیت لەم مێزە ئەمن نەخێ ڕازی نیم و بەشێکی زۆر لە پزیشکانی دەرمان سازش لەوێ دانیشتون
حەز دەکەم پرسیارێکیان لێ بکەم ئەگەر ڕوخسەت هەبێت لەسەر ڕوخسەتی جەنابەت حەز دەکەم بپرسم لەو بەڕێزانەی لەوێن دەرێنا چێ لە دۆخی تەندروستی و لە دۆخی دەرمان ڕازیە با دەستی بەرزکاتەوە نا بەعکسەوە کێ ڕازی نییە دەستی بەرزکات چێ ڕازی نییە با دەستی بەرزکاتەوە ئادەی وڵایەک کەسیتیانە دەستی بڵند نەکردبێ هەمووی دەستی بڵند کردووە هەمووتان ناڕازین لە دۆخی دەرمان و تەندروستی ها هەمووی ئەڵێ بەڵێ وەڵامەکەت ئەوەیە مەبەستە چی بوو لەم مەبەستم ئەوەیە ئەمن کە لێرانم ئەو ڕێی دەیدەم ئەوانە هەمووشیان دەرمانساز و دکتۆر و واللهی لەوانەیە هەندێکیانە ناسم چکە هیدۆک سلێمانی زۆربەی سەیدەلانیە بەڵام ئەوەی لەوێن دەرێت زۆربەی سەیدەلانیە چێ سەیدەلانیە با دەستی بەرزکاتەوە سەیدەلانیەکان چێ دکتۆری دەرمانسازە با دەستی بەرزکە زۆربەیت بەس دوانی دەرمان ساز نییە ئەوە دیسان بژاردەیەکی باشتر بوو بۆ مانایی ئەگەر سەیدەلانیش نەبێت دیارە زۆرکردی عەزێتە دەدا ئەمە پێ وایە ئەمە تا ڕادێک نمونەی بازاڕە ئەوەی کە لێروکانەیە هەم دەرمانی بەستیکەری تێدا هەم دەرمانی بێستیکەریش ینی بچووکراوەیەکی بازاڕە لێروکانە هیوام نەدەخواست یەک دەرمانی بێستیکەر لێرانە بووە و هیوام دەخواست هەموو دەرمانەکان دەرمانی بەستیکەر بووە بەداخەوە ئەو دەرمانە بێستیکەرانە لێرانن وەکو دکتۆریش باسی دێم هەموو دەرمانانە سنووری کوردستان سنوورێکی کراوەیە کاک لوقمان ئەڵێ هەمووی لە حدودەوە دێ لە نازام هەشتا سنووری کوردستان سنوورێکی کراوەیە لە ئیران لەوانەیە بەکەروبار بێتن ئەوەی کە لەسەرشان دەگوازرێتەوە لە تورکیا بە هەمان شێوە لە عێراق گەورەترین سنوورمان هەیە کە پێمان داناخرێتن ئەتی ئەو شارانە هات و چی پێدا دەکرێت هۆکارەکان زۆرە هیواخوازم وەزارەتی ناوخۆ زیاتر لەسەر خەت بێتن و هێزەکانی پێشمەرگەش کە لە سنوورن پاسوانێکی باشتری سنوور بکەن ڕێگە نەدەن بە هیچ شێوەیەک دەرمان داخلی کوردستان بێ کاگرنج قاچاقچێتی هیچ بوارێک بە تەواوی کۆنتترۆل نەکراوە لە وڵاتە هەتاوەکوی دەرمان کۆنتترۆل بکەین بەڵام شوێنی ساختکردنەوەی دەرمانەکان ئاسانترە کۆنتترۆلیان بکەین ئەمن لێرانەمە وەکو دەرمانسازێک پێت دەڵێم زۆر ناڕازیم لە هەبوونی دەرمانی بێستیکەر کە بەداخەوە بخەیتە ئەو لاوە ئەتوانی ڕۆژی چەند پارچە شتی قاچاق و شتێک کە بەبێت چاودێری هاتووە لە بابەتی ئەمە کە بە کەروبار ڕەنگە هاتبێ دەرمانی شەکرێ ساغی بکەیتەوە ئەگەر ئەمن وەکو خۆم بم کردبایە وە لێژنە نەبایە کە بە خۆشحاڵیەوە لێژنە هەیە با من نەدیفاع لە سندیکا بکەم نەدیفاع لە KMCA بکەم ئەگەر ئەو لێژنانە نەبایە بێگومان لە بازار ئەوەندەی کە هەیە یەک دەرمانی بەستیکەر لێرانە نەدەبوو ئەگەر بماویست باە هەموو کەسێک پێی دەفرۆشلێ لە دەرمانخانەی خۆی دەکەوێتە سەر ویژدانی خۆی بەڵام لە وڵات بە ویژدان بەڕێوە نابدرێ وڵات دەبێت بە یاسا بە لێپێچینەوە بەڕێوە بدرێتن پاداشت لەگەڵەوەش ئەمە بۆ نمونە تەنها ئیشمان سزادانی خەڵک نەبێتن لێژنەیەکی کواڵیتی کۆنتترۆل دێ دەرمانێکی خراپی من دەبینێتن سزان بداتن لێژنەیەکی سندیکادێتن سزان بداتن ئەگەر لە ساڵێکیش دوجار هاتی سێجار هاتی دەرمانێکی خراپم نەبوو ستافی سەیدەلیم هەموو دەرمانساز بوو پاداشتێکی دەرمانخانەکەش بکەوە دەرمانخانە کاگرنج ئەمن وەکو دەرمانسازێک لێرانە قسەت لە بۆ بکەم زۆر ناڕازین لە هەندێک شت کە ڕوودەداتن کە بەداخەوە هەمومان وەکو کاک ڕەنجە لە ڤیتیەکە باسی کرد کێشەی ئێستا گەورە و ناخۆشترین کێشەکە هەمان بێتن کێشەی نرخە جیاوازی لە نرخ وەکو دەرمانسازێک وەکو ئەو بەڕێزانش کە لەوێنە بە نوێنەراتی هەمویانەوە پێت دەڵێم ئێمە لەگەڵ یەکخستنی نرخی دەرمانداین لەگەڵ هەرزانترین نرخی دەرمان لە هەرزانترین دەرمانخانە حەز دەکەم کامە دەرمانخانە نمونەی دەرمانێکی فەرمی ئەمن باسی دەرمانی قاچاق ناکەم بە هەرزان بفرۆشین نییە کاکین زۆر لە خوار سعرەوەی و لە شوێنێکی تریش دووخاتیەوە هۆکارەکانت پێ دەڵێم هۆکارەکانت پێ دەڵێم چێ دروستی کردووە ئەمن کە لە ناو دەرمانخانەم پێ دەڵێم چێ دروستی کردووە یەکەم کەس کە دروستی کردووە کۆمپانیەکانی هاوردەکردنی دەرمانن بۆ شیرینیەکی زۆر دەدەنە بەشێکی زۆر لە دەرمانخانەکان شیرینە دەن بۆ دەرمانخانەی تر بۆ نمونە دەرمانخانەیەک هەیە 100 عدد سرف دەکات تەوزیعی دە سەیدەلی دەکاتەوە شیرینیەکی زۆری پێدەداتن مەبەستە پارەیە بەرتیلە دەکرێت بە پارە بێ دەکرێت بە فریگودس بێ بە بۆ نمونە ئەشیای پێداتەوە دەکرێت سەفەر هەبێت ئەوانە هەندێکیان دەکرێت بە دوواداچوونی بۆ بکرێت بەڵام هەندێکی بە دوواداچوونی بۆ ناکرێت بۆ نمونە دەرمانخانەکە بە کاش پارە لە کۆمپانیەکەی دەرمانەکە وەربگرێت ئەگەر دەرمانەکەی ئەسڵە پرسیارە لە سۆرسەکەەوە هەمویان بە یەک سعر ناهێنن چۆن ئەمەتوانێت نیوەی ئەو کەمتر بیفرۆشە و قازان هەمویان کا خسرەوە پرسیارێکی گرنگە چۆن دەتوانێت کاگرنج هەمویان یەک سۆرز نییە نەباسی کۆمپانیاکە جەنابەت کۆمپانیای و کۆمپانیا بڵێن ئێستا کۆمپانیای مە مەسەلەن وەکالەتی دوو شەریکەی هەیە
مای فارۆ و ئای بیسمانەیە بڵێن ئێمە کۆمپانیایکی تر بە هەمان دەستۆلوانەیە عقدی بەسبێ لەگەڵ کۆمپانیایکی هندی یان کۆمپانیایکی من نفسی ئایتمەڵێ نفسی ئایتم بڵێن بۆ نمونە ما بیاڵێکی ئەمۆکسیلمانەیە هەلام لە هندەوە دێ هەم لە تورکیاوە دێ هەم لە شەریکە بڕاندەکانیشەوە دێ کە لە شەریکە بڕاندەکانەوە دێ گرانە تورکیاش بە هەمان دەستور لەوانەیە چێک بێنە نزیک بڕاندەکان بەڵام نمونە کابرا دەچێت لە هند دروستی دەکات بۆ نمونەوە ئەمۆکسیلەکەم 47 لە شەریکە وەرگرت و بە داتا هەیە مەسەلەن ئینڤۆیسەکەمان هەیە کە دەیدێنێ بە ژێردەستی کوایەتی کۆنتترۆل بەڵام لە هەمان کاتدا کۆمپانیایەکی هندی ئەم براندەیە بە چەند دەفرۆشێ 12 سنت من بۆ خۆم چوومە ناو شەریکی هەڵزبایەتی چوومە ناو شەریکی هەڵزبایەتیکەوە بە 12 سنت بۆ منی عرض کردووە بە داتا شەمەوە لە شەریکەی دامناوە تاریخیشی نووسیوە وەک زەکریات بەڵام شەریکەی تورکی کە بۆ منی نووسیوە 47 سنت لاوی بە 12 سنت باسی شەریکەی جیاواز ناکەم ئەو دەرمانم جیاوازم نەکرد ئەو 6,500 بدەیە پێ دەڵێم سەبەبەکان چیە کاکە من یەکەم سەبەب کە هەمان بوو ئەو دەقیەم بدێ ئەوەندە پێ بڵێم بە چاوان هۆکارێکە وەکو گوتم یەکەمیان کۆمپانیەکانی دەرمانە هۆکاری دووەم KMC کێستا بەرپرسە لە نرخ دەبێت بە دوواداچوونی هەبێ لەسەر نرخی دەرمانیش نرخاندن تەنها گرنگ نییە بە دوواداچوون گرنگە بۆ نمونە هەتاوەکو ئێستا چەند دەرمانخانەمان هەبووە لەسەر پێیوەست نەبوون بە نرخ یان کۆگای دەرمان یان کۆمپانیای دەرمان سزا درابێت نازانم ئەگەر ئامارەکە لەگەڵ دکتۆر شێوان دەرمانخانە لەسەر نرخ دکتۆر لەسەر هەرزانیان کاک دکتۆر با من لەسەر هەرزانیش سزا دەدرێت بازار دەشێوێت کاگرنج بازار دەشێوێت ئێستا ئەو دەرمانەکە لەسەر پابەندون نەبوون بە نرخی کواڵیتی کۆنتترۆل سزایان دەدەین بەس کاگرنج بۆ جەنابەت وەکو کواڵیتی کۆنتترۆل چیتان کردووە بۆ نرخ کاگرنج ئەوەندەم پێ بدەیە ئێمە یەکێک لە دیڕ من ئەمەد بۆڵم بەرپرسیارم بەرامبەری ئەما خوێنمەوە برادران بۆم خەنە سەر شاشەکە شروبێکی هەوکردن هەیە تۆ ئەوانە بخەنەرەوە من نەگناوەکان بەغڵ چی مێریتۆس بەچەنە 5500 9000 ئەمە ئیتالیا و شروبێکی هەوکردن هەیە فیندۆڵ 3500 6000 ئەمە لەسەر شاشەکە هەیە هەندێکیان دوو دەرمانخانەی تەنیشتی یەک ئەمەیان چییە؟ فێری ماکس بە 8000 هەیە و بە 12500 هەیە ئەمە تورکیە شروبی کەمی خوێنە ئەمە نازۆنێکس کە نابێ هەر هەبێت چکە دەماوە لە شەریکە باشە 26000 هەیە و ئێستا لەگەڵ 35000 هەیە ئەمە ئەمریکیە چارەسەری هەستەوری لوت و حساسیەتە ئەمە بیۆتین 32000 لەگەڵ 41000 ئەمە ئەمریکیە حەبی ڤیتامیناتە ئەمە چییە؟ ڕیکەپ 18000 هەیە و 4000 هەیە 40000 هەیە 18000 بۆ 40000 من ئیتر من نازانم تۆ چی چارەسەر کردووە بەس ئەمە سەعری بازارڕە ئەمە سەعری بازار نییە ئەوە هەمووتان دەرمانخانەتانەیە سەعری دەرمانتر ئەگەر ئێستا تو بتەوێت دەرمانیەک بخەی کە کەسێک بە هەمان نرخی کۆمپانیا دەرمانی فرۆشتەوە ئینەیەک لە مۆزوعەکە هەیە یان ئەو شوێنە ئینەیەک هەیە یان ئەو شوێنە دەرمانی قاچاق بە دەرمانی ئەسلی تێکەڵ دەکاو دەی فرۆشێتەوە چ پاکەتەکە بێت شیتەکەی ناوی بێتن یانیش سپیکردنەوەی پارەیە سپیکردنەوەی پارێک لە شوێنێکی خراپ بەدەستی دەکەوێت چەند نوعی فێڵ هەیە ڕۆژانە لە خەڵکی بەشمەینەتی کوور دەکرێت دایان فێڵ دەکرێتن بەڵام ئەمە لە ناو دەرمانەکە پێت دەڵێم کە جیاوازی سعر هەبوو یان دەرمانی قاچاقیان هەر کەشف ناکرێت خۆ تۆ ئایتم بە ئایتم کواڵیتی کۆنتترۆل فەحسی ناکات تۆ شوشە بە شوشاتوانی فەحسی هاوڵاتی ئێستا ئەو ستیکەرانە ئەو ستیکەرانە شتێکی ئەو ستیکەرت پێ بڵم کە هەمیان باسی نەکرد کە شتێکی زۆر باشە لەسەر ستیکەرەکە باج نمبەر هەیە ئەو باج نمبەرە ژمارەیەکی لەسەر نووسراوە دەبێ هەمان ئەو باج نمبەرە بێتن کە لەسەر پاکەتی دەرمانەکە هەیە کە لە ناویشی دەرمانەکە دەکەوە لە ناو شیتەکەت لە ناو شیتەکەشت باج نمبەر هەیە ئادەی تۆ ئەوان زیاتر فێر بکە خۆ ئێستا هاوڵاتی دەتوانانی ئەوەی بکاتەوە بۆ نمونە ستیکەرێکت هەیە باج نمبەرەکە دەڵێ PH 047 نازانم ئەگەر لە کامێرە دیار بێ دەبێ ئەوە لەسەر ستیکەرەکە خوێندبووە دەبێت لەسەر پاکەتەکە نەفسیشت PH 047 لەسەر ئەمەش هەیەکەی بەڵێ دەبێت لەسەر شیتەکەشت هەبێتن PH 047 هاوڵاتی هاوڵاتی دەبێت بەخۆی بەرپرسیار بێتن لەوەیان بخوێنێتەوە ئێستا الحەمدولله هەموو ئەگەر ستیکەری پێوە نەبوو ستیکەری پێوە نەبوو یەکسەر دەبێتە جێگومان بێ شەر نییە ئەو دەرمانەی ستیکەری پێوە نییە دەرمانێکی قاچاق بێتن باواقعت پێ بڵم ئێستا من ئەو ڕۆ قایمەیەم هیناوە ناوی کۆگایەکەم شەتب کردووە ڕام گرتووە دەرمانم لە هێناوە هەرە و دەرمانانە هەیە ستیکەری پێوەیە هەشە ستیکەری پێوە نیە ئەمنیش لێم نەکردەوە بەرپرسیشم لەسەر و شوێنێکی هەڵم گرتیا بە کامیرە لەوێن دەرەکەی پێشەوەی بە تەواوی بهێنمەوە پیشانی کامیرەی کۆگامدا ئەو جێهێنایتم ئەوانە ستیکەری پێوە نیە هاوڵاتی دێتەوە لە دەرمانخانە گلەی لە من دەکاتن ئەوە خەتای کێیە
خەتای هاوڵاتیە ما خەتای منیش نییە خەتای ئەو شوێنانەیە کە چاودێری ئەو با بڵێن کۆمپانیانە دەکەن یەکەم بەشێکی زۆری نرخ و هەبوونی دەرمانی بێستی کرد لە بازار پێوەستە بە کۆمپانیەکانی دەرمان ئەوە یەک ئەم دەرمانە سێکسی و شتانە ئەمە مەگەر ئەو زانێ ئەمە چیت خواسی ئەوەش بکە ئێستا باسی دەکەم بەس مەجالێکم بدێ لەسەرەوەی هەر ئەو دەرمانە ستیکەرە ئەگەر تەماشای سعرەکەی بکەی مشکلەیەکمان هەیە ئێستا ئەمە دەرمان کۆمپانیای هاوردەکارمان هەیە کۆگای دەرمانمان هەیە دەرمانخانەمان هەیە سیلسیلەیەکە بە 3 شوێندا دەڕوە پێویستە نرخی دەرمان لە هەر هەمویانیان بە دیناری عراقی بێ کۆمپانیا بە دیناری عراقی بفرێشێتە کۆگا و کۆگاش بە دیناری عراقی بفرۆشێتەوە دەرمانخانە ئەمن ئێستا ڕۆ دەرمانم هێناوە بە 37 دلار و 89 سنت باشە ئەوە بە هەموو هاوڵاتێک بزانێت لە کۆگا بە 37 دلار و 89 سنت کە ئەوەیە ناوی کۆگایەکەم شارتەوە یەکێکە لە هەرزانترین کۆگایەکانی هەولێر کە دەرمانەکە ڕسمیە دەرمانێکی مەزبوطە بە هەماشیەوە باژنەمبەرەکەشی لێرەیە PH 047 هەمان ئەو باژنەمبەرەیە باژنەمبەرێکی ترنیە لەسەر ستیکەرەکە نووسراوە 61250 ئەو ڕۆبەز نرخی کڕین لە بۆ ئەو دەرمانەی کە لەسەر 1650 دەرمانەکەم بە سعری ڕۆژ پێدەداتن دەبێتە 62500 ئەم بە چەند بیدەمەوە هاوڵاتی کۆمپانیاکان پێیوەست نینە بەو نرخەی کە KMCA لە بۆی داینێنە ئەمە هەموو دەرمان ئەگەر سعری لەسەر دابنێن گرنگ نییە بەڵام گرنگە لە ناو بازار پێداچنەوە بە نرخی دەرمانەکە بکرێتن کۆمپانیا بە چەندی فرۆشیەکان پێوەستنێن ببورێت کاگرانت سەرەتا بە ناوی خۆی گەورە بە میرەبان زۆر سپاس بۆ دەرفەتێک کە پێت داین لێرەدا مەسەلەن کێشەکانمان تێکەڵ کرد کێشەی مەسەلەن کۆمپانیاکان بۆیە برادران نهاتن هێندێکیان لەبەرەوەی دەڵێت دەبێت کۆمپانیاکان بەرنامەیەکی تایبەتیان هەبێت نەک لەگە سەیدەریەکان دەرمان بە سەیدەلێ دەفرۆشتەوە پێویستە لێرە بم کواڵیتی کۆنترۆل لێرە لە لای دکتۆر شێروان تەوقع دەکات کە دەرمانەکە بەو سعرە دەفرۆشێتن بەڵام دێتەوە بازار بە سعرێکی تر دەفرۆشێت ئەمە لەگەڵ شەرکەی جەنابی بەڵام ئەو شەریکانە زۆر هەندێک معاناتی خۆمان هەیە بڵێن معاناتەکانی ئمە چییە یەک لەوانە کە ئمە معاناتی خۆمان باز دەکەین دەبا سەرتا پێم خۆش بوو برای بەڕێزمان کاک محەممەد هاوکاری لێرە بە زیاتر معلوماتی لێمە زیاتر و زیاتر خبرەی لێرەیە بەڵام لەبەر نەبوونی لە سەفەر بوو دەیتوانی ئامادە بێت و لێرەدا کاک محەممەد پێشەوەی سەفەر بکات لەگەڵ چەند برادێکی خۆشەویست بڵێن چەند کۆمپانیایەکی تر کە لە کۆمپانیا ناودارەکانن هەستان بڵێن تیمێکیان پێکەینەوە بۆ مەسەرەی ئەو ستیکەرێ کە ئەو ناڕزایان گەیاندوتە جەنابی وەزیری جەنابی وەزیریشی بەو شێوەی جوابی نەداونەوانێ دیارە شتەکان گەیاندوتە لیژنەی نەزاهش و هەتا گەیاندویانە محکەمەش وتا کە ئەم برای بەڕێزشمان هەموو ئۆراقەکانی بەداتا لەکنە ئێمە مەسەرەن کە دەڵێن ئەو شتانە بۆچی باز دەکەین بۆی باز دەکەین کە بڵێن جاران 100,000 ستیکەر بڵێن بە 390 دلار بۆ ئێستاکەینە ببێتە 39 وەرەقە یعنی ئامەستەکەین ناعیلاجین ئەو پارەی دەخێنە سەر چی دەخێنە سەر دەرمانەکە یعنی نەک هەر ئەوە بڵێن بەداتا هەمە مەسەلەن بڵێن ئێستاکەین ئێمە یەکشتمان لە منتقەی حدودیەکانەوە کە هات لە حدودەوە دەست پێ دەکات هەر لە حدودەوە دەست پێ دەکات کە دەست پێ دەکات بە پارە دەست پێ دەکات یەکەم جار ئێمە بڵێن چییە ڕوخسەتی کایدی کۆنترۆل چەند جۆری ڕسومات و زەریبا خرێتە سەر دەرمان تا لیستەکە هەر بە لیستەکەەوە داتا دیارە کەەوە تا هەر حکوومەت مەسەن لەسەر ڕادەیخوێنێتەوە ئەمە هەمووی پارێ هەمووی پارێ هەتا حیسابی کابرای گومرجی تێدا خەلسی گومرجیشی تێدایە لێرەدا چییە مەگە یەکەم جار ڕوخسەتەکە لە KMC وەردەگرین ئەو موادە بۆ ئێمە دێ لە دەرەوەی وڵات دێتە کۆگاکانمان کە بە ئیبراهیم خەلیل دادەیان بە هەر سنوورێکی تر بێت کە دێت دەستە ناو کۆگاکانەوە بڵێن ناو کۆگاکانی کۆمپانیا چەند جۆر پارەیە حیساب ئەوە تا هەمووی بەداتا ئەوەی کە لە لای منە گومرێک باجی دەخل باجی فرۆشتن باجی شەریکە پارەی فەحەس ڕسوماتی فەحەس ڕسوماتی ڕێگەپێدان ڕسوماتی ستیکەر ئەوانە هەر هەموو هەیە جگەلەوەش دوای ئەوە گەر شتەکەشمان بۆ دەگاتە ناو کۆمپانیا و ساڵانە دیسان زەریبە و ئەوە کە من دوو محاسیبم هەیە کەش وەک شەریکێکی بچووک باز دەکەم دوو محاسیبە مێ لەگەڵ محاسیبێکی قانونی واش دەرەقەتی زەریبە نایە دێتەوە داتا بە داتا لەگەڵ حیساب دەکا و شتت بە چەندی فرۆشتوت ێکاکە تو لێرەدا ئەی هاوار لێرەدا ڕسومی گومرجەکەی تەماشایکە ڕسومی گومرجەکەی چەندە 541 دلارە بازی دەرامەتەکەی چەندە 1946 دلار یعنی معقولە تو لە گومرگ زیاتر وەرگری دەبێت کاکە هەر ئەوە ستەکە ئەوە کۆمپانیای هەمووی دەهاوێتەوە سەرەوەی جگە لەوەش
دوایەوە ئەگەر مەسەلەن پێش ئەو ئەوانش کولی باجێک ئێمە 650,000 دەدەین بە کوادی کۆنتترۆل یعنی بۆ هەر باجێک ئەگە باجەکە 5,000 پاکت بێ و 1000 پاکت بێ و 100,000 چەندێک دەدەن 650,000 لە 400 بۆ 650,000 بەڵام ئەوە عالەمیان وە لە بەغداش وە لە تورکیاش هەموو دنیا لەوەیدا کە ئەوە دەبێت بەڵام خۆ کابراک دەتوانێت بچێت لە شەریکەکەی بڵێ کاکە ئەوم بە یەک بەس بنێن بەر بۆ دروستکە ئەس ئاشی ئەوەی کە فرێبازی کە ئەو شەریکەیە دەردەکەزاری دەردەکە کاخەسرە و ئەوەنەی حکوومەت بە دوای ئەوەیە کە زەڕی بە و گومرگ و ڕسوماتەکە وەرگرێ نیو ئەوەنە بە دوای کواڵەتی و تەنزیمی بازارەوە ئەگەر چەند جار محاسبە کراون بە زۆری لەسەر مەسلەی ڕسومات و والله من محامیەکەم دێتەوە دڵی کاکە لە ئەمەدە باشەیدا بە کە نەگەتی سەردانت نەکەوە ئێمە ئیجرات بەس لەسەر ڕسومات دەکەین وە کواڵتی کۆنتترۆلیان ئیجرات مشکلەکەی لەسەر خۆم جواب دەمانەوێت چ بکەین هێندێک شت بە باسکەین لە مەسلحەتی کواڵەتی کۆنتترۆڵ مێناوە ئەمان دەمانوێت هێندێک شت چا بکەین مەسلحەتی هەموو کۆمپانیەکانی وەسایدەریەکان بۆ هەموو شتەکان و حالیشم هەیە بەڵام بەدیلی لێرەدا ئەگەر پێم چارەسەر ئەگەر پێ چارەسەر نەکرا ساڵۆنیە پێش سەوە کردومێ باوەڕ بکە ئێستاش من ئەو قسەی پێش ساڵێک و نیو کردم هەمووی جێبەجێم کردووە وەرە سەیری ناو کواڵتی کۆنتترۆلکە بزانە چی کرا لە من ئێستا کاگران ئێستا دوو شتمان وایە نرخی دەرمان لەگەڵ ئەو مەوزوع ئیسیکەر دەرمان هەر ئەوان بینەر ئەمە دەبینێت بەڵام پێش ئەوەیە جارێکیان عینەکێکم کڕی لە کوردستان بینەرانی بەڕێز چەندە تەخیری کردم وتی با وەسڵی زەمانە بۆ بکەم وتم باشە وەڵا عینەک جامەکەی درزی تێبوو بردمەوەتی وەڵای کاکە ڕەنج ڕێزێکی تایبەتیوە بەڵام زەمانەکە جامەکەی تێدا نییە شوشەکە وتم باشە وڵا دوای فترێک کە ڤەرەکەی شکا بۆم بردەوتی وڵا کەڤەری تیان نییە تێگەی منیشتم ئەی کاکە خۆ ئەمە مەکینەشی نییە ئیشەکەی کواڵەتی کۆنتترۆلیش لە ناو دەستگایەت شیت کردووە یا ڕەبی دەسە خۆش بێ بەڵام ئەم دوو شتەیەوەی تۆ جامەکە و کەڤەرەکەی ستیکەرەکەیە لەگەڵ نرخەکەیە ئەم دوانە خۆت تێبینیت نییە لەسەری من نا باش ئەمن ئێستا خۆم تێبینیم هەیە و ئێستا ئێمە لەو مەرحەلەیان کە ئەو هەم نرخ جێبەجێکەین هەم ستیکەر ڕخنت لی هەیە ڕخنت چۆن ڕخنم لێ من بازار پڕ دەرمانی بێستیکەرە خواوە گلەی ئێمە ئەی بازاڕیش پڕ دەرمانی نرخی جیاواز نییە نرخی جیاوازیش هەیە بەڵام هەردووکمان ئێستاوە لە بەرنامەی ئێمەدا هەردووکمان عیلاج کردووە مایە پشگیریمان هەیە بەخوا مقابلەی کاگۆرانمە کرد ئاوا قسەیە کردو مقابلەی خۆشتم کرد ساڵونیە پێش ئێستا هەر پێدوتم چارەسەر یەکەین ئێستا هاتووی هەرڵی چارەسەربینە خوا نەخواستە تۆش بگۆڕن ئەوەی دوای تۆژیت هەرم قسانەی تۆمان شتێکی باش چارەسەر کردو کاگرانج باشەکانی کاک دکتۆریش باس بکەین لێرەدا من باسی خراپی ناکەم بەس کاگرانج دەڵێت و پێ ساڵی هێندێکشتی باشی باشتریشمان بۆ بکەیمە بۆی هاتوون ئێرەشتی ئەگەر بە ینی نازانم بە ئینسافەوە قسە بکرێت ئەوەش حەڵ دەکرێت لەبەرەوەی کە ئەوەی ئێستا کردیدمان چونکە ئەساسی کواڵتی کۆنتترۆڵ کردووە ئەڵەم ئەم دوانەیان نە ئەم دووە کاگرانج دەبێت مەجال بدەیت لێم تێبگەی ئێمە پرۆسەی کواڵتی کۆنتترۆل پرۆسەی ڕێگولیشنی دەرمان بە شێوەیەکی عام لە ئەوە باز دەکات کە تو ناوخۆی کواڵتی کۆنتترۆل چاکەی کە تەسجیل کاکە تەسجیل هەر نەبوو ڕێگە دەدرا هەموو دەرمانێک لە هەموو سەرچاوەیەکەوە هاوردە بکرێت فەحەز تاخیر دەبوو نەدەکرا ڕێگە پێدان نەدەدرا فەرق و جیاوازی بینی شەریکات دەکرا بەیانی موازف ڕێگە پێدانی دەکرد ئێوارە لە بۆ شەریکەی خۆی وەری دەگرتەوە ئێستا ئەو کێشانە هەمووی لە ناو کواڵتی کۆنتترۆل چارەسەر کراوە مایە هەندێک شتی لە ئیمکانیاتی ئێمە نیەوەکو بەڕێوەبەراتی دەبێ پشگیریمان بکرێت ئێمە بەڕێوەبەراتین دەبێ وەزارەتی ناوخۆ هەماهنگ بێت لەگەڵمان لە چاودێریکردنی ئەو نرخانەی کە دادەنین دەبێ ئەو ستیکەرە لە سەروی ئێمە بۆمان یەکلای بکرێتەوە کاکێش کۆمپانیا پابەند نین بەو ستیکەرە ئێمە وەکو کواڵەتی وەکو ناحیە سکیوریتی کۆمپانیا پابەند نییە زیاتر کۆمپانیا فەقیرەکان نە ١٩٠ پابەند نییە ئێمە ئێستا پەیامی خۆمان گەیاندووە دەڵێن کاکە ئێمە ئامادەین نرخمان حازرە ئیطلاق سەرفمان حازرە ئەو دوو شتەی کە جەنابەت دەڵێ ئەگەر بۆمان جێبەجێ بکەن داواکاریەکانمان لە ماوەی ساڵێک بۆ 2 ساڵ هیچ دەرمانێکی بێستیکەر نامێنێت ئەگەر ما کاکەم
من پێی بەرپرس بەڵام ینی لەسەر نەخۆشە کە پارەی پێنیە دەرمان بکڕە و لە مولەوە پاڕێتەوە بەم وەزعدارەیە جوانەی هەرێمی کوردستانەوە حەقی ئەم قسانە و مناقەشانەی چییە براکەم باشە ئەو چاوەڕێ بمرێ بەڵام منیش من وەکو اختصاص من هەز بە مەسئولیت دەکەم و بەرپرسم بەرامبەر ئەو خەڵکیە من دەزانم بەیانی بۆ لای کاک دکتۆر ڕێبەر داوا لە کاک مەسرور بەرزانی بکە بە دڵنیاییەوە بۆ تەکات داوام کردووە و ئامادە باشیان دەربڕیوە و جێبەجێ دەکەن ما مەوزوعی ستیکەرێک لای بکرێتەوە لە بینی شەریکات و ئەو گرێبەستەی کە کرا کاگرانس جەماعەت باسی شتێکتریان کرد لەسەر باج و دەرامەت وەزارەتی تەندروستی وەزارەتێکی خزمەتگوزاریە کاری ئەو خڕکردنەوەی پارە نیە داهەر نیە بۆ حکوومەت کاری ئەو سەرفکردی پارەیە لە کوالیتی کۆنتترۆل دەکرێت و باچەی کە بە ڕێت کوپێکی دەرمانەکەی دەردەچێت ببەخشرێت لە هەموو ڕسوماتانەی کە لێ وەرگراوە لەکوێی دنیا دەبەسترێت مەبەستم دکتۆر بەس وەکو وەزارەتی تەندروستی لەگەڵ لەلایەنە زانستیەکەی دکتۆر کوالیتی کۆنتترۆل لە هەموو دنیا موسسەیەکی جیایە ڕسوماتی خۆی هەیە و خۆی پێوەڕ بەڕێوە ناچێت بەڵام وەزارەتی تەندروستی شتێکی ترمان هەیە لە بات دەرمانخانەیە کە 500,000 کوالیتی کۆنتترۆل هەر با پێ بڵام ئەگەر تۆ باسی دنیام بۆکەی کوالیتی کۆنتترۆل مۆزەفی حکوومەت نییە دەست لە سەرسەنگ نییە بۆ کەس مؤسسەی خۆراک و دەرمان مؤسسەیەکی ئەوەیە سربەخۆ و بچێت دەستپان بکاتەوە لە حکوومەت ئەگەر تۆ ڕاستت دەوێت ئەبێت تۆ سربەخۆ بیت کاگرانج تعلیمات ڕێگە نادات ئێمە لە ساڵی بۆ مەزانم خۆ من ناڵێم تۆی من بۆ ناڵێم من باسی کوالیتی کۆنتترۆل دەگەم کاگرانج ئێمە داهاتی کوالیتی کۆنتترۆل لە ساڵی 2022 21 میلیارد بووە من دەستپان ناکەمەوە بەڵام تعلیماتی حکوومەت خۆی ڕێگە نادات من پێشکەوتن بکەم ڕێگە نادات من مختبەراتم گەورە بکەم ڕێگە نادات من هاندانی زیاتر بۆ موازفەکانم سەرف بکەم تا چاوی لە دەست کۆمپیانەکان تۆ ئەمانە ڕاپۆرتێکە تێناردبێتە بۆ ئەنجومەنی وەزیران و ڕایشکارەکانی سەرۆکی حکوومەت دراسی خەلەلانەی تۆ بکەن بەڵێ ئەوانە کردیان لە ئەنجومان کرا لە وەزارەتی دارایی بۆم ناکەن کاگرانت شتێکی تر هەیە لێرانە من یعنی ئەمە ژۆک و بەرنامەکەی هەفتەی پێشوم خەتای کاگاواتە یعنی شار نییە کاک ئاوات خۆی بەڵام لە باسی وەزارەتی دارایی دەکەم پێ ناگەن دەڵێن بۆچی تا ئەو ئەجیزەیە من دەڵێم کاکە ئێمە داهاتمان دایتەوە لەسەر داهاتی ئێمە بۆمان بکەن بینامان گەورە بکەن بۆ تا بتوانین خزمەتگوزاری زیاتر پێشکەش بکەین ئەگەر ئەنجومەنی وەزیران نیەتی هەبێ بە تعلیماتێکی خاصیش ناتوانێت و پارێ سەرف ئاخیر ئێستا کردیان ئێستا دکتۆر ئومێد بە ئێستیفنا ئەمرەکەی ناردووە بۆ وەزارەتی دارایی ئینشاءڵڵا جێبەجێ اینجا یەک دقیقەت خوا کاک خەسرە و کاک دکتۆر ئەوان سەربازن نەناسراوەکان کە ڕۆژانە کاک دکتۆری دریس کاک دکتۆری دریس جارێ پێش هەموو شتێ دەرێنەرەکەمەڵێ یەکێک لە چالاکیەکانی ئێوە ڤیددیۆیەکە بە بینەران بیبینن ماوەیە پێش سەد جگەر لە تەنکەرە هات جگەری مریشک بۆ کوردستان بزانین دەرمان لە چیا هاتووە فەرموو ئەمە مەخزنێکی شاراوەی دەرمانە دوای ئەوەی لیژنەکانمان دەرکیان پێکرد کە لە مەخزنە دەرمانی شاراوە ئەم دەرمانە بە شێوەی نایاسایی لە ناو بلۆک و دیوار و شتا شاردراوەتەوە لەناو ئەم بلۆکانە هەمووی دەرمانە یەکە بە یەکەی ئەم بلۆکانەمان کرد چاڵانە هەمووی دەرمانی پیاشارا بوو هەمووی دەرمان ئەمایا بە چییە؟ وەڵا ئافرە من ڕزگار بە شەرەفم ئەم دەرمانانە طبعاً هی ساڵی 2022 کۆی ئەو دەرمانانەی کە گیراوە لە نوێرینگە و لە سەیدەلەکانە بووە بەڵام کەوتم لە سا هەشتای ئەو دەرمانانەی کە گیراون لە نوێرینگەیە بووە ئەوە ئەوانەیە کە دەستی بەسەرا گیراوە باش نییە لەبەرەوە
زۆر لەو ڕێژێ زیاترە کە لە نۆرینگەکانە دەرمان یا بێسەرچاوە یا لەسەر و هەژدا ئایتمەوە کە ئەوەی بزانم هەژدا ئایتمیش نەماوە وەڵام تا ئێستا ئەگەر لە دەرمانخانەکانە بۆ بێستیکەر بگەڕی لە سەدا چەند نەتوانی بگریت ئەوەی داتای 2022 لە 120 ئەو دەرمانانەی کە بێستیکەرن گیراون باش نییە ئەویش مەجموعەیەکی زۆریان دەرمانی بێبەدیلن یعنی وەکالەتی لە عێراقا نییە وەکالەتی لە کوردستانە نییە و خەڵکیش پێویستی پێێتی داوای ئەکات نەخۆش پێویستیت پانادۆڵ هێناوە ئەمە دەرمانی هەڵامەت هێنا ئەمە بۆ بەدیلی نییە جارە پانادۆڵ شەریکی هەر نەماوە ئێستا ئێمە لێرە پیۆدۆڵمان جیسکەی ئاماژە پێکرد لە عێراقا نەماوە سەحبی کردەوە لە عێراقا باش نییە بەڵام ئەمە نازانین لە شۆ دروستەکرێەوە بزانام لە تورکیا دروستەکرێ پاکێجی نەکرێ و کارژڵێ پاراسیتامۆڵ وڵات هەیە دەرمان دروستکا بەس بۆ کوردستان لە چیەتیایەتی وڵات هەیە دەرمان دروستکا بەس بۆ کوردستان بێت بۆ ناو خۆی خۆی نەبێ ئێستاش بۆ تورکیای ئێستاش ئێستا ئەگەر بە قاچاق ئەگەرنە ڕێگەی پێ نادرێت پێشتر ئەو خۆی دەزان چۆنە بڵێن کاک دکتۆر بڵێن کۆمپانیا دەچێت دەڵێ ئەو بەرهەمەی من تورکی لەسەر نەبێت وایە ئەوە چی وەرگرتۆ لیسانسە چی وەرگرت دەڵێ حکوومەتی ئەو بە وڵاتەکەی خۆی دەڵێ من ئەو شتە دروست دەکەم بەس بۆ صادرات بۆ ناوخۆ نایفرۆشم بەڵام تعلیمات ڕێگەی پێ نادرێت داخل نابێت ئێستا دەرمانەی لەم بابەتە هەیە یانە من باسی تعلیمات و قسەی سەروەرەقە ناکەم لەم نوع دەرمانەیەت بۆ کوردستانیانە لە ڕێگای کوردی کۆنتڕۆلیشەوە دێت ئەوانە جیاوازن ئەو دەرمانی هەندێک لیسان ئەوانە هەیە کە کاکتۆر باسی بۆ خۆی یەکێک لە شەهادەکان کە بۆ دەرمان داوا دەکرێت شەهادەی متەداولە لە بەلەد المەنشە چۆن دێت ئەگەر ئەو ڕوخسەت لە وڵاتە بەکار لە وڵاتە و ڕوخسەتی خۆی وەرگرتووە دەڵێکا کە من ئەو شتە دروستی دەکەم بۆ وڵاتێکیکە یعنی حکوومەتەکەی وڵاتەکەی خۆی ڕێی پێدا بەڵام نایەمە تەماشای ئەوراقەکان دەکە ئەوراقانە کە مەنشەکە دەینێرێت بۆ کوادی کۆنتترۆل هەمووی تەواوە نکار خسرە و داوای CPP دەکرێت سرتیفکێت و فارماسیوتیکال پرۆدەکت لەگەڵ بۆ سەپلیمنتیش فری سێل سرتیفکێت داوا دەکرێت مەحالە دەرمانێک لە وڵاتی بەلەد المەنشە بەکار نێت لە کوردستان ڕێگەی پێ بدات آخر ئێستا پێشتر هەبوو کاک دکتۆر بۆ نمونام دەرمانە بەڵام جەنابەت فەرمووت ئێستاش هەیە آخر بڵێن ماوە ئێستا ڕێگە نادەینەمە لە 2021ەوە بڕیارمان دەرکردووە ئەگەر هەر وڵاتێک ئەو دەرمانە لە وڵاتی منشەیش بەکار نەیە ئێمەش ڕێگەی پێ نادەین دەرمان هەیە لێرە وەکیلی حەسری هەیە ڕسومات و باج دەدا بۆچی خەڵکی تری هێنێ بۆ ئێرە بۆ نمونە ئەمە بە ناوێکی تر دروستیەکەن خۆی ئەم دەرمانە شەریکە لێرە هەیە و وەکیلی هەیە بەڵام لایەنێکی ترە ئیتر قاچاقچیە هەر کەسێکە بازرگانێکی ترە ئەمە لە تورکیا بۆی دروستەکە و ئەیهێنێ بە قاچاق داخڵێکات بە ڕێگەی کوالیتی کۆنتترۆڵە نایە ئەمە بە ڕێگەی جیاوازیەت لە سیارەیە من لە ئەوەی بە ڕێگەی قسانەی ئیکەم تەوجیه نییە بۆ کوالیتی کۆنتترۆل تەوجیهە بۆ ئەمەی باسێکی ڤیددیۆ بۆ بکەم ئەم ڤیددیۆیە ئەمە تەمان شوێنێک بوو نۆرینگەیەک بوو لەگەڵ ئەوەی کە نۆرینگەیە ئیشی کۆگاشی ئەکرد باشە بەتەنها خۆی ئەو نۆرینگەیە 374 ئایتمی هەبوو لە سلێمانی باشە ئەو داتایی کە ئەڵێم نزیکی 8,000 ئایتم گیراوە لە نۆرینگەکانە بەس 4,000 لای ئەو بوو لە 151 شوێن بوو و لە شوێنێکی شاتەمانەوە بە تقریری ئاسایشوانە ئێمە چوینە و شوێنە و زانیمان کە شتەکەوایی هەیە و پێشینەشی هەبوو ڕۆبەڕێشە شتە بنەوە ئێوە تا ئێستا لەخواوە باش نییە و دراشە دادگا و سزنیش کرا و تا ئێستاش ئەو کەیسە لە دادگایە وەکو دەرمانسازێک یەک لەو شتانێت کە خەمی لێ دەخۆمە من لێرانم ئەو دەرمانانەیە کە ئێستا دەستی بەسەرداگیراوە بەڵام هەتاوەکو ئێستا ڕێکارێکی زانستی دروست لە ناو نابردرێتن یعنی لەوانەیە لە سلێمانی شتێک کرابێ یان لە ساڵی 2010 لەگەڵ کارگەی چیمەندراوە بەڵام لاڤارچ لە سلێمانی عەقدێکی فەرمیمان کرد بۆ ئەوەی دەرمان بە شێوەیەکی زانستی بسووتێنرێت تا ئێستاش بەردەوامین لەسەرەوە بە هیچ شێوەیەک بە بەڵام لە تانزەرۆ خۆ دەزانیت تانزەرۆکە ناو ساڵەوە
ئێستا لە لاڤار ستێنە بە شێوەیەکی زانستی نەخێر ئێستا ئەمە حەبی سەرێشە هەیە بینەرانی بەڕێز خۆشانی خەڵکی بە پرۆژێکمان هەیە یەک دقا حەبی سەرێشەی تێدامانەوە دوای ڕۆژێک چەندین جار لە حەبی سەرێشەی ئاسایی بەقوت بینێر بۆ دەستێن ئەزای ئەمەوێت چی بێ ئەمە لانی کەم هەرچەندە حەقە بەڕاستی من بم لە بری جەنابی دکتۆر شیروان هەفتانە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە بەرگ و ناوی ئەو دەرمانانە ئەعلانەکەم بۆ خەڵکی کوردستان خەڵک بزانێ قەت ئەمەم نەبینیوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ کابینەیەکە ئەوە لە لیست شەریکەی ئەوە ئیشی جەنابتانە بۆ نمونە ئەمە خەڵگوازی لێ نایە وەزارەتی سەحەیە با خەڵک بزانە کاکە ئەمە خوا ئەزانە چی لە نووسراوە ئەمە کەس نازانەمە بە چی نووسراوە ڕەنگە نووسرابێ ئەگەر مردی لەسەر خۆت ئەمە حەبی سێکسیە ڕەنگە کەس نازانەوە چی نووسراوە تۆ زانی کەس دەزانێت ڕەنگە لی نووسرابێ لە ڕووی قانونی و شەریکەکە نووسیوێتی ئەگەر مردی لەسەر خۆت ئەمە حەبی بەهێزکردنی توانای سێکسی و شتاوانە باشە ئەمە سبینێ ئەمانە با سەقافەتی ئەوەت هەبێ ئەمانە بەکارمێنە سبینێ ئەمریتی و کوژێ پێتەڵە بە کارەساتێکی دڵتەزێن مرد بازار پڕە لەمانە خۆت کوواڵەتی کۆنتترۆلی خۆت ببینەرانی بەڕێز کاگڕنج ئەوانە ئەو نەوە لە سەیدەلە و نۆرینگایە نییە یا ئەمە ئەزانم با لە بازار زۆرە مەسەڵەن بە دیلیڤەریش ئەڕات تەحەدا ئەەکەم بەما سەیری ببورن تەحەداکەم هیچ کچێک بۆ حەبە لە شولاری وای لێبێتەوە هەمووی درۆدە لە سێک لەسەر دیلیڤەری ئۆنلاین ئیشی دیلیڤەری دەکەوە دەگوازێتەوە بەڵام بەجێرەی یاسا دیلیڤەری لە دەرمانخانە قەدەغە کراوە بەڵام بۆ ئەمە ئەکرێ بەڵام ئەوە دەکرێت یعنی بەڵام ئەمە دکتۆر باشە دەرمانخانە دیلیڤەری پێکاتی هۆرمۆنی لەشیان تێکگا بە شتی دیلیڤەریە زانی بە شێوەیەکی زانستی بتوانێت دیلیڤەری بکات لە وڵاتی هەیە کاکتۆر جان فەرموو ئەمە بەنسبەت ئەوەوە حەبی سەرێشەویستە باسکەی وتە چەند جار توانای بەهێزترە لە پاراسیتامۆڵ و پاکێجی نەکرێەوەی بزانم لە تورکیا چونکە وەکیلی ڕئیسی نەماوە باشە لە عێراقا پاکێجی نەکرێت لە تورکیا و نارزانی چیتیایە چونکە نەچۆتە کوایتی کۆنتترۆل هەتاوەکو موافقی ئەوی لەسەر نەبێ ئێمە وەکو سەیدەلایی ناتوانین تعامل بەمەوە بکەین چونکە شوێنەکەی نادیارەوە بە قاچاقی هاتووە بە گەرمایە سەرمایە لە حدودی ئێرانەوە تورکیا لەر شوێنێکەوە هاتووە بەڵام بەعزێک دەرمان هەیە بۆ بە سحر لای خەڵک ئەمە بۆ بە سحر لای خەڵک بەس باوەڕەکەی نازانم یعنی پاراستۆری لەوانەیە ڤۆڵتارینی تیاابێ یعنی شتێکی بۆ بە شتێکی ئەنتیکە ئەمە دوایی ئەمە خەڵک بۆ سەرێشە ڕۆژانە ئیکڕێت بەڵام دوایی تووشی ناوەڕاستەکەی بۆشی ئەمە ڕەنگە چاکە بکاتەوە بەپە لە بەڵامۆکو دکتۆرە فەرمێ کەس نازانێت ساڵێ دو ساڵ چی لێکات تووشی ئەڵسەرەوی تووشی کانسەرەوی تووشی کانسەر بەتەکی فەرموو چونکە زۆر بەکارێنانی ئەمانە ئەمە زوو بەپەلە بڵاوی کەرەوە هەنێ تەرکیب هەیە یعنی شتی علمی نییە هەنێ تەرکیب هەیە مقڕنیە لە لیستی نیشتیمانی یعنی مقڕنیە ئەمە بۆیە ئەمانە هەزاران شت هەیە لە لیستی نیشتیمانی نییە حەق هەفتانە لە سایتی وەزارەت بڵاوی کەنەوە بەڵێ فەرموو ئەمە چییە شەکرا ئەمانە طبعا ئەمە ستیکەری هین هەیە ئەمە ئێستا ستیکەرەکان لێ کردوێتەوە باشە ئەمە ئێرانیە لە ئێرانەوە طبعا لە ئێران خۆی شەریکەکە فەڕەنسیە تەواوە تا ئەگاتە ئێران کێشەی نییە بەڵام لە ئێران ئەکرێتەوە لەوێ ئەکرێت بە وەجبەیەک و بەڕێگەی قاچاقیە بۆ کوردستان سعری هەرزانترە لە شەریکەکەی کە تەوزیعەکە بەڵام ڕەنگە پێکاتەی بەڵام ئیسفادەی تورێکی ئیسفادەی نییە ئەوە ئیسفادەی نیە ئەمانە هیچی ئیسفادەی ئەوانە بۆ شەکرە سەیری کە ئێمە چی ئەمەی کوردستانە بەڵام ئەمە بۆ ژیراوە ئەمە لەبەرەوەی تا ناو سەلا تا ناو سەیدەلەکە کێشەی نەوە بەس لە سەیدەلەکە کێشەیە نایڵین بدرێ بە خەڵک لە سەیدەلەکە ئیشی نەکردووە بەڕادەکە ئیشی نەکردوم مەجبورە بێ بیگرم هەموو سەیدەلەیەکی کوردستان بەڕادی هەیە هی مەزبوط بەڵێ هەموو سەیدەلەیەک سەیدەلەمان داخستۆ لەسەرەوەی بەڕادی نەبووە بوو دوای 2 هەفتەش چاکی کارەبای هەیە بە بەردەوام لە هەموو کوردستان بەڵام کێشەیەکە لەسەر قەزاوناحەکان کەس ئاگای لێیانە بەڵێ بەڵێ تۆ ئەزانی چەمچەماڵ کە کەسوکاری خۆمی لەیە کە پایتەختی شەهیدان و ئەنفالە
لە سەدا چەندی دەرمانەکەتە کە تۆ خۆ چەمچەماڵیشی هینی قاچاغی کەرکووکوانی بۆ دێت کاک دکتۆر. طبعا سنوورەکان خاڵە سنوورەکان عادەتەن زیاترە، عادەتەن چەمچەماڵە کەلارە ڕانیەیە ئەمانە چونکە خاڵی سنوورین پەیوەندیان بە لەودی و ئێران و با بڵێن ئەوەیە بەس ئەبێ ڕێوشوێنێک بدۆزرێتەوە قاچاق سێشتی ئەزانم ئەبێ ڕێوشوێنێ بدۆزرێتەوە خەڵک گوناحی چییە لەوێ ماڵی لەوێ لەبەری سنوورە با نەچێتە سەیدەلیەکانەوە بفرۆشرێ با نەچێتە نۆڕنگەکانەوە بفرۆشرێ بەڵام چەنی وایە کاک دکتۆر؟ قاچاق سێ نەوعی هەیە. ئەو قاچاقی کە لە سنووری عێراقەوەیەت با بڵێن لە کەرکووک و هەتاوەکو بەغا ئەوانە لە بەغاوەیە سەرچاوەکەی بەغایە ئەمە نەوعێکە کە داخلی بەغا ئەبێت یا دەرمانەکە لە ئوردنەوە یا لە ئێستا لوبناان وەکو جارانەوە لە ئوردنەوە داخڵەکرێت ئیتر ئایا بە تیارەیە بە سیارەیە بە با بڵێن بەڕادە بە هەرچیەکە ئەمە داخڵەکرێت لەوێەوە تەوزیع ئەبێتەوە بە عێراق. ئەمە ینی نازان بڵێم زۆر خەتەر نییە بەڵام نابێ هەبێ بەڵام ئەوەی خەتەرە ئەوەیە کە لە سنووری تورکیا و ئێرانەوەیەت ئەمە زۆر خەتەرە لە ساڵی دەرمانی کوردستانی سەهی تورکیا لەگەڵ ئێران ڕێژەیەکم لا نییە بڵێ ئەزانم بەڵام خۆ بەچاو دیارە مەدەر کۆمپانیەکان ئەوانەی کە ئەسرازینکا و ئەمانە چەندی دەرمانی کوردستان پێک دێن ئەوانە زۆر کەم ئەوانە بوون بە چەند پۆینتێکەوەنە ئەوان هەر لە عێراق نەماون ئەوە ئەڵێ زۆربەی خەتەرەکە لێەوە دێ باسی ئەوانە ناکەم قاچاقی عام قاچاقی هەموو دەرمانە باش نییە کە لە تورکیاوەیەت تورکیاش دوو نەوعی هەیە با ئەوەش پۆلیانکەی تورکیا ئەوەی کە بۆ وڵاتی خۆی دروستیەکات و ئەوەی مەعمەلە تەزویرەکانی خۆیان دروستیەکەن بۆ عێراقە بۆ سووریایە بۆ هەر شوێنێکی ترە یعنی ئەو دەرمانی کە دروستیەکەن و ئەینێرن با بڵێن ئیمتیازی ئەسترازینیکا لە ناو تورکیا بۆ تورکیا بۆ شعبی تورکیا دروست دەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشە مەعمەلی خۆیان تەزویر هەیە بازرگانی خۆیان دەرمان دروستەکە ئەینێرە بۆ عێراق بۆ سووریایە نێرە هەر عینەن شەریکەی ئەسترازیڵاتی خۆی بۆی نییە بیفرۆشە نایفرۆشە لەوەرە بۆ تۆی دروستەکە بۆ کوردستان بۆ عێراقی دروستەکە هەمووی دێت بڵێن ڕێگا ناژیرێت چکە مەسنوورەکەمان بەفراوەە تو هەستەمان شاکە لە سووریاوە تا دەستۆخانەکان ئەو منطقەمە لە ساڵی 2015 ئەعلامیش باسی کرد لە کەرکووک بە بیرتان دێبن نزیکەی 15 کۆگای پاکێتکردنەوەی دەرمانی قاچاق و دەرمانی تەقلید بوو هەمووشی ئەوانە بوو بۆیش لە ساڵی 2016 وەزارەت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەت تەندروستی تورکیا هەندێک تعلیماتی دەرکرد هەتا ئەو دەرمانانە لە هەمان ئەو دەرمانانە کە بۆ خەڵکی تورکیا بەکاردێت کە لە سیستەمی ITAC تورکیا بخوێنرێنەوە ئەوانە ڕێگە پێ بدرێن بەڵام ئەوانە نسبەی ڕێژەیەکی زۆر کەمە چونکە دەست ناکەوێن دەرمانی ئەسلی لە تورکیا هەر بۆ خۆیان دەست ناکەوێن ئەوانەی کە بەڕەسمیش دێن ئەو بابەتانن بەڵام ڕێژەکە ئێستاوەی کە لە تورکیا بۆ ئێمە دێ ئەگەر بەڕەسمی بێ هەمان ئەو دەرمانەیە کە بۆ تورکیاش بەکاری دێت بەکار بەڵام ئەی لە سەدا با پێت نەڵم لە سەدا چەند بەڵام بەشێکی زۆر نایەت و بۆ خۆشیان نییە بۆ ئێمە ئەکیید هەر دەست ناکەوێت چونکە هەندێک هەندێک هەیە هەر نایێت هەر زۆربەی بازار ئێمە ئێستا دەرمانی ئەو وڵاتانەیە کە بۆ خۆیان بەشی خۆیان ناکە پرۆدەکتەکانیان بەرهەمەکانیان بەڵام لە بازاڕی ئێمە ئۆرجیناڵەکان نییە کە هەیە بەلاکس ئەمە ئێستا ئەو دەرمانانەی مەسەن شەریکاتی تورکی هەن بە پێی ینی مواسفات مەسانەی دیاری تورکین مەسەرەن هەیە FDA ئەپڕۆڤە نەک بەس بۆ کوردستان بۆ دەیان وڵاتیش دەنێرە شەریکاتی ئەوانە جیاوازە ئیمتیازی تورکی ئەوەیە کە شەریکەی سانۆفی ڕێگەی پیاوە لە تورکیا شەریکەی ئەسترازینیکا ڕێگەی پیاوە فایزەر ڕێگەی پیاوە تورکیا ئەو دەرمانە دروستکە لەژێر کۆنتترۆلی خۆیە بۆ شعبی تورکیا بۆ نییە نازانم تازە هەبێت بەزەوەی لە مێژەش هەیە آخر کەمیەکیەوە نە بەڵام بەسکە ئەو کەمیان نیە بەڵام ڕێگە دەدات بۆ بەس بۆ کوردستانیش نییە بۆ نزیکەی 23 وڵات ئێمە خۆمان لەگەڵ وەزیری تەندروستی تورکیا دانیش دەستخۆش ئێستا ئێمە دنیای دەرمان هەیە لە بازاڕی کوردستانە من کەس تۆمەتبار ناکەم بەڵام بێدایک و باوکە بێسەرچاوەیە ئەوە ئێمە بەرپرسنین بەڵام ئەوەی کە ئێمە ڕێگە پێدانمانداوە
لە تورکیایان لە هەر وڵاتێک دێت ئێمە بەرپەرسین لەسەری بەڵام ئاکاکی من کاک دکتۆر ئەرێ ئەمانە زۆری تورکی و ئێرانی و نازانم چییە ئەمان باش شتێکت پێ بڵێم دەرمانی قاچاق لەبەر دوو هۆکار دێ یەکەم هۆکار پێشان پێش ساڵێک پێشستا زۆربەی وەکالەتی دەرمانەکانی چارەسەری شێرپەنجە بایۆسیمیلەر مۆلیکۆلز دەرمانە جینیەکان ئەوە ناڵم ئێستاکشت پێ دەڵێم حەبی سەرێشە دەڵێم شروبی تا دەڵێم ئۆکەی ئەم دەرمانە دەڵێم کاگرانجوانە هەمووی دەستی بە ئەوانە دەستی بەسەرداژە بەس ئێستامە قاچاق بەس پێ بڵێم قاچاق لەبەر دوو سەبەبی بەسیط بەسەرعی پێ دەڵێم یەکەم نەبوونی هەموو دەرمانەکان لە کوردستان کە ئێستا دوو کۆمپانیا هەندێک دەرمان دێنن بەڵام ئەو ڕۆداوام تەمەشام کردی ناوڕە دەرفەتت دەدەم اینجا ئەگەر لەگەڵ 5 ماڵەر کۆمپانیا حکوومەتی هەرێمی کوردستان تەعامل بکات ئەتوانێت یەک دنیا ئایتمی ڕێکوپێکە بێت و کەسیش لی نەترسێت و شەریکەکانیش حیمایە بکرێن و ئەمسەرەکان بەتابێت دەرمای سەرەتانەکانی لەگەڵ کوردستان نییە ئەوانە بەشێکیان لەبەر سیاسەتی خۆیان لەبەر وەزعی عێراق بە شێوەیەکی ئەم ناوێنە عێراق نەک کوردستان یعنی ئێمە دامێکی زۆری شەریکاتی بڕندەکە هزار ڕێگایە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بە لیژنەی جۆراوجۆر لە ئەڵمانیا خۆی بیکڕێ دەتوانێت ئەگەر بتەوێ باوەڕم پێ بکە هەندێک شت هەیە بۆ مەسلحەت حلولی وای بۆ دۆزراوەتەوە ئەگەر کاگرانجاوە زانی مشکلە چێ ئێمە ینی یاسا بەرکارەکان ڕێگی ئەگەر چوار کەسێنرا ئەگەر چوار کەسێنرا ئاوا پشتیان کردە دیوار لەسەر ئاوا چۆن مەسەلون وەکەوەی دەستدرێژی سێکسی کردبێ وەک ئەوەی تاوانی کردبێت ئاوا پشتیان کردە دیوار بە شەرەفم بگەڕێ بە زەڕەبینیش دەرمانی خراپ نادۆزیتەوە بەس نایانێ بیکەن وەکو ئەندامی پەرلەمانە و قسەی من متفق نیت لەگەڵم لەبەرەوەی ئەمەی کە لەسرە مێزەئی بینی ئەمە مەسلحەتی جۆراوجۆری تێدا لەبەرەوە ناکرێ پاژەم ناوبڕاگەڕێمەوە ئەچمە لای ئەو دەرمان سازە بەڕێزان کە بۆمان دەکەی لەو سێ محافەزەی باگوێ لە برای خۆت بێ خواردنەکە چییە؟ خواردنەکە ئەوەیە کە ئەمن لێڕ ترێلێک دەرمانم بۆ بچێ بۆ بەغا بە 120 وەرە نابێت دەبێت تو ئەمن لێرەوە ئەو گومرگەمدا ئەو گومرگە چێ وەردەگرێت ئەو 120 وەرەقەیە کابرای ترێلە بە قاچاق بۆم دەبە ڕێگاکی ناسایی ئێوەتان کاکە ئەمن ئەو پارەیەم داوەتە چێ داومەتە بە حیزبی دامەتان بەڕێزان بەڕاستی ئەوە پەیوەندی بە دۆلارەوە نییە من ئەو قسانە بە مێشکمان ناچێ زانی بۆ لەبەرەوەی دۆلار چەند ساڵە یەک جارم هەڵبەست و دابەزەی کردووە ئیتر هەموو شتێ بخێنە ئەستۆی دۆلارەوە واقعی نییە ئەم نرخانەکە و کاتیە مانگێک خۆ دۆلار ئەوە 15 ڕۆژەوای لە هاتووە خۆ پێشتروانە لەوەتی هەیە دوجار لە 125 بوو بە 45 و ئێستا بۆ 165 فەرقی کردی بەڵام ئەمە کاتیە باشەکەی گران کردووە پێش بەرزبوونەوەی دۆلاری دەکات ئەوە شەیە وانە کاک لقمان خەڵگێ دەرمانەکەی لە بازاڕ هەبووە ئێستا گرانی کردووە لەسەر خەڵک وانە شکاتمان بواتەوە لەسەر گرانی شکاتمان بواتەوە لەسەر گرانی چوونێتە شوێنەکەەوە چوێتە سەیدەلەکەەوە پاکەتێ بووە بە 500 فرۆشتێتی قایمەکەم لێ داوا کردووە لە مەتخەرێکی ڕسمی بۆی هاتووە سیرەکەم خۆی 1,000 پیاوە من چۆن محاسبەیکەم بەڵام کە بە 75 فرۆشتوێتی گرانە چونکە لە شوێنی تر بە 65 ئەوەیە مەسەلەکە شەریکە خۆی مندوبی شەریکە یان سیاسەتی ئەو شەریکەیە خۆی وای کردووە کاکتۆر باسی کرد لە سە پاکەتە کە من داوایەکەم یا کاکتۆر داوایەکە 50 بۆ نەسی ئاەتە بەڵام من سەیدەلەکەی من پێویستی بە 10 پاکەتە یەک بۆ نەسم ئاەتێ یا ئەویشم نایەتێ چۆن بتوانم من سعرەکەی بکەم بەو سعرەی کە ئەوەی سە پاکەتەکەی داوا کردو کاگرنجێک لە شتەکانی تر لە نرخدانان لە سەر دەرمان هێنانە خوارەوەی نرخی دەرمانە وڵاتێکی وەکو سعودی ئەگەر بە نمونەوەری بگرینکەیەک کە لە وڵاتە باشەکان لە کۆنتترۆلکردنی کوالیتی دەرمان لە ساڵی 2014 هەتا ساڵی 2021 لە ماوەی 7 ساڵ
4,000 دەرمان بە ڕێژەی 0.28 هەتاوەکو 60% لە نرخی هیناوەتە خوار. یعنی یەکێکتر لەو هەنگاوانەی وەزارەتی سەحە نابێ خەریکی پارە پیاکردن بێ وەزارەتێکی خەدەمی دەبێ بێگومان بەجێرەی یاسا و بەجێرەی دەستور کاری وەزارەتی تەندروستی و خزمەتکردنی هاوڵاتی ینی حکوومەت یعنی ئەو کتابەی کاک دکتۆر غەڵەتە کاڵێ ئێمە بێ داهات زیاد ئەگەر ئەو مەبەستی لەو داهاتە بێ کە لەوانەی وەرنەگیرا و لێیان وەربگیرێتەوە شتێکی ئاساییە ئەوڵدی کۆنتترۆل لە زۆربەی وڵاتان جیایە ینی لەگەڵ وەزارەت تەندروستی نیە وەزارەت تەندروستی وەزارەتێکی خزمەتگوزاریە لە ڕۆی خزمەتکردنی نەخۆش لە مستەشفاکان و سنتەرەکان بەڵام کوالدی کۆنتترۆل لە هەموو وڵاتێک ڕسومای لە سعودیەش هەیە ینی ئێمە سەردانی سعودیەمان کردووە ئوردنمان کردووە تقریبا ئێمە هەر زۆر لە نزیکین لە تعلیمات لە یەک ڕسوماتی پشکنینی دەرمان بەڵام ئاماژان بەس یەک شتیش لەبەر چاو بگرە مەعاش لە سعودیە و لە قەتەر چەنە معاشی کەمترینی خانەنشینی لە قەتەر ڕزانی چەنە 5200 دلار لە کوردستان چەند 220 وانە طبعا لەسەرەوەی کە وەزارەتی تەندروستی وەزارەتێکی خزمەتگوزاریە و پێویستە پشتیوانی دەرمان بکات ئێمە لەگەڵ وەزارەت تەندروستی دانیشتین ئەوەندەی باسی ئینجازی ئەوە کرا کە داهاتیان بەرز کردوەوە بۆ حکومەت ئەوەندە باسی ئینجازی ئەوە نەکرا کە نرخی دەرمان دابەزێنرا من یەک نمونەتە دەمێ لە کۆماری ئیسلامی ئێران کە ڕەنگە ئێمە ڕەخنەشمان هەبێت بەڵام لە سەردەمی حکوومەتەکەی ئەحمەدی نەژاد وەزیری تەندروستی کاتێک کە وڵات ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆ تەنها پێشنیازی کرد کە تۆزێک نرخی دەرمان بەرزکەنەوە وەزیری تەندروستیان لەسەر ئەم پێشنیازە لەسەر کار لابرد بۆیە وەزارەتی تەندروستی وەزارەتێکی هەستیارە پەیوەندی بە ئەمنی قومی وڵاتەوەیە پەیوەندی بە سەلامەتی و ئاسایشی تەندروستی هاوڵاتیانەوەیە ناکرێت بیر لە زیادکردنی داهات بکرێتەوە لەسەر حیسابی جیفانی هاوڵاتی و لەسەر حیسابی سەلامەتی تەندروستی و بێجگەلەوەش ئەوەی کە بتوانێت دەرمان ئاوا لە پاکەتەوە بە ڕێکوپێکی بێنێ ئەتوانێت تێنتیش بێنێ بۆ وڵاتە ئەتوانێت کیمیاویش بێنێ ئەتوانێت هەموو شتێکیش بێنێ ئەتوانێت کۆکوژیشمان بکە فەرمو مایکەکە بەچەیە ئیتر کاتی ئێوەیە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کاکڕەنج من دەمەوێت هەندێک لە معاناتی خۆمان باز بکەمەوە دەرمانخانەکان کە ڕۆژانە دەیان دەرمانخانە لە ناو ئەو کوردستانە قەپات دەکرێت لەبەر ئەو جیاوازیە لە نرخی دەرمان یان بۆ نمونە لە ناو ئەو هەلێرەی 600 دەرمانخانەی لێە بە هەموو دەرمان سازەکان دەزانن 6 دەرمانخانە ئەو هەولێرەی کۆنتترۆل کردیە لەبەر ئەو جیاوازیە نرخی دەرمانە بۆ مەسەلەن ئەوان بۆ ئاوا ئەتوان بە هەرزان بیان لەبەر ئەو بۆنەس و فرێکەیە کاکڕانس مەسەناتوو بۆ نمونە زۆرە یان بۆ نمونە مەسەناتوو داواکەی مەسەرەن دە پاکەت مەسەن مندوو شەریکە دێتەکەن لە دەرماخانەی دەرێ کاکتۆر ئەمە خەسمەکەی سەتاسیە یان کەواتە مەسەن 100 پاکەت داواکەی 30 پاکەت لەگەری دێ فریە یعنی خۆڕایە هەندێک دەرماخانە هەیە مەسەران 1000 پاکەت داواکە ئەوە چییە کە سعرەکە پێدەشتێنی زۆربەی جارەکان هەیە دەرماخان سعی لە دەرماخانە هەیە لە سعی کۆکەی دەرمان کەمترە نرخەکەی لە سعی شەریکەی کەمترە یان بەڕاستی ئەمە داواکان هیچ پەیوەندیەکی هەیە بەوەی هەموو دکتۆرە بە ڕێزەکان ناتەبان بەڵام هەندێک دکتۆر عقدی هەیە لەگەڵ دەرمانخانەکان بۆ ساختکردنەوەی دەرمان بێگومان ئەو شتە ئەسیری هەیە یعنی ئەگەر بە پاکی بیکەی احتیمالی زەرەرە زۆرتر ئێستا تاکید تاکید کاگرانج بە زۆری لەگەڵ شەریکاتی دەرمانە لەگەڵ نووسین نیە لەگەڵ شەریکاتی دەرمانە لەگەڵ شەریکاتی دەڵێ بۆ نمونە ئەوە وەکو ناوزڕاندن نەبێ بۆ شەریکێک نامەوێت هیچ دەرمانێک بەرزکەمەوە پێی دەڵێ ئەوم بۆ بنووسە $2 لە بۆ تۆ لەگەڵ دکتۆرەکە ڕێک دەکەوێت ئەو $2 لە چێ وەرگیرەیە ئەو $2 خراوەتە سەر نرخی ئەو دەرمانە لە ئاخیران کە دێتە دەرمانخانەی منە من دەبێت لە هاوڵاتی وەریگرمەوە یعنی ڕێککەوتنەکە ئەساسەن کۆمپانیەکانی دەرمانە و کێشیان دروست کردە ئەم باسی جیاوازی دەرمانی وەزارەتی تەندروستی چارەسەر کرێ بێگومان چارەسەر یەکەم شت با سعر بکە بە دینار $2 چییە پێشەشی من حەزەکەم نیگەرانی خۆم بۆ بە ڕێزانە ڕابگەێنم بەڕاستی ئەی تەورەیەکی گرنگیە کە هەمووتان لە بیرتان کرد حالیان ئێسێمە لە جەنگێکین کە سەربازی پێویستمان نییە بۆ جەنگەکە و چاوەڕێوەژەکەین کە جەنگەکە بەرینەوە یعنی ئێمە لە ساڵی 2015 بۆ 2016 هیچ پزیشکێکی دەرمانساز دامەزرانی نەماوە حەزەکەم پرسیارێکیش ئاراستەی کاک دکتۆر شیروان کەم کە بەڕاستی توانیوێتی بەو سەرچاویە کە مەمرۆیە کە کارەکانی بەڕێ بکات بە شێوازێکی باس
بۆ نمونە لەم ماوەی پێشوا بە نزیکەی پێم وا بێت 3 جار بەڕێزیان کتابیان ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەن کردووە بۆ زیادکردنی توانای سەرچاوە مرۆیەکان بەڵام جوابیان نەگیراوەتەوە. کێشەیەکی تر کە پێم وایە ئەتوانێت ئەم کەمپەنی بەڕێستان بەرەو باشی بڕوات کردنەوەی لقی کوالیتی کۆنتترۆل و زۆری دەرمانە لە پارێزگاکانە، یعنی پرسیارێک ئاراستی جنابتانەکەم کە هۆکار چییە لقی کوالیتی کۆنتترۆل نەکراوەتەوە و ئایا یعنی کەمی دەرمانساز پزیشکی دەرمانساز لە سیستەمەکەدا ئەوە نەبێ بەهایە کە ئاوا نکۆڵی لی ئەکرێ و کەس بە هەندوەری ناگرێ؟ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس وەکو دانامەزرێن بەڵێ بە یاسا ئەوە چا نەکراوە کە بتوانن دەرمانخانەشتان هەبێ؟ بەڵێ کاکرن زۆر سواز بۆ بەرنمەکەت. ئەگەر یەک تەوزیح بدەم سەرەتا لە سەرەتای بەرنمەکەت فلاشباکێکی بەڕێستان بینی 2016 بەڕێز وەزیری پێشوو بەڕێز وەزیری ئێستا دکتۆر شیروان ئەندام پەرلەمانێک هەڵە نەبم کۆمەڵی قسە کرا هیچی جێبەجێ نەکراوە. بەداخەوە ئەم قسانی ئێستش لەوانێ ئەکرێ بەداخەوە ڕەنگە جێبەجێ نەکرێت چونکە ئەو تەجروبەمان بینیوە پێشتر. کاکڕانش مەسەڵەن بۆ نمونە منیش بێدەنگ ببم نەنە مەبەسم ئەوە نییە ئەتۆ دەست دەخەیتە سەر کۆمەڵێک بابەتی هەستیار هەفتانە و مانگانە و ئەم بابەت دەستیارانەی کە دێنیتە ناو بەرنمەکەت و لەسەر ستێجی خۆت باسەکرێ بەشێکی زۆری بە دۆداچوون ئەکرێ و باش ئەکرێ مە عەداکەردی تەندروستی بەڕێستان زیاتر لە 4-5 بەرنامەتان کردووە توانی بێتم ئەگەر خەڵاسی کچێکی کورد وا لێ بکەم دەرمانێکی بێکەڵک نەکڕێت هاونیشتیمانیەک وا لێ بکەم کە پشت بکاتە ئەنتیبایۆتیک هەتا زۆر پێویست نەبێ و دکتۆر نەینووسیبێ بەرنمەکەم بە براوە دەزانم هەندێک جار خەڵک مهمترە وشیاری و تەندروستی خەڵک مهمترە بەڵام طبعا ئەگەر حکوومەت بەدەنگێوەنەیە ئەم ناڕەزایەتیانە کەڵەکا بێ دوای حکوومەت بە زەرری لێ دەستخۆش بێ کاکران جامە بەستی من چی بوو لێرە کاکرانجی ینی لە پاش 4-5 بەرنامە ینی ئەو شتانی کە باس ئەکرێت و کە هەنوکەین بۆ چاک ناکری ئایا بریتە لە بێبایەخی بەرپرسانی کردی تەندروستی ئێمە کە لە هەر لیڤڵێکا بن لە وەزیر لە مدیر عامەکان لە بەرپرسی کوالیتی کۆنتترۆل لە نەقیبی سندیکا یا ئەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی ینی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی کاکڕانجۆک و هاوپیشەی من باسی کرد ئەمانە کەرستەکان لە بەردەسانیە لەگەڵ ڕێزم بۆ ئەو بەڕێزانە کە مەسئول شؤونی ئێمەن چ لە دکتۆر شیروان چی لە دکتۆر باریف کەرستیان لە بەردەست نییە وەکو دکتۆر شیروان چەند جارێک داوای کردووە دەرماسازی بۆ دابین بکەن بۆ ئەوەی کارەکانی بە چاکی بەڕێوە بک بۆی دابین ناکرێ حتا ئەخیر جاروای داوا کردو بە عقد بۆی دامەزرێنن ینی هاتووە داوای دامەزراندنی کردو ینی دکتۆر شیروان ئەتۆ دەتوانین دوو بژاردە بخێتە بەردەم ئەنجومەنی وەزیران یا ئەوەتانە دائیرەکەم دایەخەم کە بەرگرنگترین بەڕێوبەرایەتی کۆنتترۆلی جۆریە لە کورسانە من دایرەکەم داخەم یاوتانە فەرمو دەرماساز بۆ من دامەزرێنن کە 7 ساڵە دامەزراندیان ڕاوەستاوە کە بەپێی یاسای ژمارە 8 ساڵی 1990 پەرلەمانی کورسان دەبێت دامەزراندنی دەرماساز مەرکەزی بێ و بریتە لە تەکمیلەی دراسیان تۆ وەکو بەرپرسێکی کردی دەرماساز کە کەرسەکەت لە بەردەسانیە بۆ زەختت نەکردو و نەتوانێت ئیسفادە لەو بەرپرسیارەتە بکەیت کە هەتە خاڵی دووەم ئەگەر ئیزافەی بکەم بەڕێز دکتۆر باریف دەڵێ ئەمن 1600 دەرمانخانەی ڕسمی مێ لە کورسانە لە کاتێکە 12000 شوێنی ناڕسمی مێ دەرمان دەفرۆشن یعنی بەڕێز دکتۆر باریس نەقیبی سندیکای دەرمازازانی کوردستان زیاتر لە 4 ساڵە نەتوانراوە یەک دەرمانخانەی ڕسمی لە کورسانە زیاد بکرێ لەبەر ئەوەی لە زیاتر لە 4 ساڵ ناونیشانی هیچ دەرماسازێکی دانەمەسرا و نەتوانراوە لەلایەن سندیکاوە بگۆڕێت بۆ پزیشکی دەرماسازی ممارس بۆ ئەوەی ڕێگەی بدەی لانیکەم ئەگەر حکوومەت تاعینی ناکە لە شوێنێک دەرمانخانەکەی بکاتەوە بتوانێت بۆ ئەوی کەسێکی پسپۆر ینی کاک ڕنج ینی ئیشی دەرمان بکە بەداخەوە کە ئەمن ئەو پرسیارم بۆیان هەیە بۆ نەیان توانیوە بەهۆی پێگەی خۆیانەوە تەسیرات لەسەر حکوومەت بکەن یان دەسەڵاتی خۆیان بەکاربێنن بتوانێت تۆزێک لەو ناڕێکەی هەیە لە بازاڕە بەداخەوە ڕێکی بکەنەوە زۆر سپاس لەسەر خەمەگشتیەکە ئەی لەسەر ئەم هەموو شتەی کە باس کرا ئەم بازاڕە شێواوە یعنی ئێوە هیچ قسەیەکتان نییە وەکو دەرمانسازانی ئەم وڵاتە هەندێکتان سەیدەلەتان هەیە مەبەستی ئەوەیە دەرمانسازی پێویست نییە تێگەیشتم لەوە کاکڕەنج عەفوم کە تخوا بەبێی داتا لە هەر 4 بەڕێوەبەراتە سەحیەکەی کوردستان بەڕێوەبەراتی سەحەی هەولێر بەڕێوەبەراتی سەحەی دۆک بەڕێوەبەراتی سەحەی سلێمانی بەڕێوەبەراتی سەحەی هەڵەبجە وەزارەتی تەندروستی پێویستی بە دامەزراندنی زیاتر لە 800 دەرمانساز هەیە بە داتای خۆیان
یعنی ئەو داچانە واتە ئەو داچانە لە بەڕێبەراتە سەحیەکان بەرز کراوەوە بۆ وەزارەت هی خۆیان وەرمان گرتووە پێویستیان بە 800 دەرمانسازێ بەڵام بۆ دانامەزرێ جا من لێرە ئەمەوێت تەوجیهی کەم یعنی بەجددی ئەم دیفێکتە ئەم ناڕێکیە ئەم نەبوونی دەرمانسازە تەوجیهەکەم بەڕاستی کاک ڕەنج تەوجیهەکەم کاک ڕەنج بۆ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری ئەنجومەنی وەزیران ئەچۆ بەبێ کتابی خۆت کە کتابەکەت لەناو دۆکۆمنتی وەزارەتی سەحەیە پێویستت بە 800 دەرمانساز پزیشکی دەرمانسازەیە بۆ بەڕێکردنی کارەکانتان نەبوونیان بەداخەوە کردی تەندروستی ئاوای لێتێ کە ئەبێ ئێمە دانیشین بەرنامەی لەسەر بکەین زۆر سوپاس ئەو کاکەی ئەو سوچە دکتۆر باریف بەڕاستی حەقیانە ئێوە کە نەقیبیەوانن حەقە بەرگریەک لەوە بکەن هەم وڵاتەکە پێویستێتی واجبمانە فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاگرانز من هیچ پرسیارێکم نییە بۆ میوانەکان پێشنیارێکم هەیە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسرور بارزانی کاتی ئەوە هاتیە کە کاری دەرمانساز لە کەرتی گشتی و کەرتی تایبەت جا بکرێتەوە وەکەوەی کە لە کوالیتی کۆنتترۆل جاکرایتەوە لە هەموو شوێنەکان جا بکرێتەوە کاگرانز ماقول نییە دەرمانسازێک کە 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا دووری خەرەوە یەک تۆز 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا کە تەخەڕوجی کردیە بتوانێت لە کەرتی گشتی کارکە بتوانێت دەرمانخانەی خۆی هەبی بتوانێت لە کەرتی تایبەتیش کارکە بەڵام دەرمانسازێک کە ئێستا تەواوی کردیە ئەو ساڵ تەواو دەکە هیچ کام لە بوارانی بۆ نەڕەخسێ یعنی جیاوازەکە بەس لەوەیە کە ئەو تاخیرتر تەواوی کردیە هیوادارمەوە پەیام بگاتە شوێنی خۆی بیارە پشتی خۆت کاگرانز دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەکرات میوانە بەڕێزەکان دەکەم بەڕاستی لەسەر هەبوونی دەرمانی قاچاق و ینی سعرەکان لە گەرەکتری هەمان سارنێ لە دەرمانخانە و دەرمانخانە پێویستی بە کۆگایشی نیشتیمانیە وە خۆت باس کرد 5 شەریکەی بابلێ مەدەر کۆمپانیا 5 نا دەکاکە 10 شەریکە کوالیتی کۆنتترۆلتانی سەیتەرێ لەسەر بکاتن تەوزیعی بازاری بکاتن تەوزیعی مەسخەرەکان بکات تەوزیعی سێدەلەکان بکاتن یانەوە تە سێرڤەرێکی دانێتن کاک دکتۆر شێروان دەتانی ئەو مۆزوعیانی حل بکاتن سێرڤەرێک حکوومەت دەتانی بکڕیت سیستەم کاتن کۆگا دەرمان شەریکاتی دەرمان ئەوە ینی مۆزوعی چۆندە زەحمەت نییە نەکرێتن بەڕاستی ئێستا سەیدەلێ هەیە بەقەدر سێ مەدخەل دەرمان سەحب دەکات بەڵام بێلایەن دەرمانە یەک دەرمانە بەس ئەو سەیدەلێ دەکرێتن قۆڕغی دەکاتن کاکڕانی 5000 عدد 10000 عدد یەک سەیدەلێ دەکات بەڵام بێلایەن بێ هێشتا بێلایەن کۆگایکی نیشتیمانی کۆگایکی نیشتیمانی بەڵام پێ دوانیە ئەبێ بە شەڕە بێ سەرۆکەکەی پارتی بێ یا سەرۆکەکەی یەکێتی بێگرەکەی گۆڕان بێ و ئەگەر مشکلە زۆنی زۆر ئەندامەکانی لەوێ دانێک لەولێر وای لێ نە وەلی دێت ینی بەدەست سەیدلانی نێت و بێگومان وای لێ دێت تاوەکو کاگرانس 30 ساڵە ئەو وەزع باش نەبووە پێم وایە تاوەکو ململانەی هەڵبژاردن نەچێتە سەر ئەوەی کە ململانەیەک بێ بۆ باشترکردنی دۆخی تەندروستی خەڵکو و وەزارەتی تەندروستی یەکلایەکردنەوەی نێوان پارتی بێچێتی نەبێ ئەو وەزع قەت باش نابێ کاکە ئەبێ خەڵکی ژوای لێبێ لە وڵاتەدا لەسەر ئەساسی ئەوە دەنگبات کام حیزب بەرنامەی تەندروستی هەیە دوای کامیان هیژینگەی هەیە کامیانی تەندروستی هەیە ئێستا لێرە زیاتر ئەوانەی کە گفتوگوی تو نەکەن و ئەو بەرنامانەی کە پارتیەک یەکێتیەکێن یەن بە شەڕ خەڵک حەزی لەو نەوع بەرنامانەیە بەداخەوە نابێ خەڵک ئەبێ خەڵکیش مشارەکەی ئەمە نەکا ئەبێ کۆمەلگا بە هەمووی تەندروست بکرێت هەتاوەکو ئێستا یەک ئەندام پەرلەمانیش لەسەر ئەوە نەبووتە ئەندام پەرلەمان کە بە تەواوەتی لە سەرەتاوە پلانی ئەوەی هەبوو بێتن دۆخی تەندروستی باش بکە هیچ یەکەیان لەسەر ئەو شتەگرەوەکیان نەبردەوە ئەخرەزانی بۆ نایکا بە بەرنامی خۆی لەبەرەوەی خەڵک ئەو حەز ئەو ویستەشی حەز و ویستا کاکڕانز ینی ئێستا لەبەر ینی کوردستان خەریکە ئینقراز دەکات لە دەرمانی براندات ینی خەریکە دەرمانی مەغریبی تونوسی پاکستانی خەرەوانەکەی دەوڵەت نەتە دەرمان لە ببنێن ئەو هەموو وەکالە جوانە هەم شەریکات جوانە زەخمە لەبەرانە منافەسەی سعر دروست بووە منافەسەی قۆڕزانیتی ئەو وڵاتانە ئەگەر بە ڕەسمی بێت پاکستان هندستان جارە لە بواری پزیشکیەوە زۆر پێشکەوتووە ینی هەموو وڵاتێک سەروەری و ڕێزی تایبەتی خۆی هەیە ئوردن زۆر پێشکەوتووە عێراق شەریکەی سامەڕایەکێک لە شەریکە زۆر مهمەکان بووەنیە لەبەرەوە هەموو وڵاتێک لە کۆمەڵی ئایتما زۆر سەرکەوتووە بەڵام گرنگەوەی بە چاودێری بێت بە ڕەقابەت بێت وەنیە منافەسەی دروست کردێک کاکڕانز لە سەعر لە وەکو دکتۆر ڕێهل باسی کرد ینی دکتۆرەکان دەتوانین پێرپاک جار لەگەر کارەساتری کە لە بازاڕە دەیبینی چییە؟ سەیدەلێ هەیە بەقەدەر سێ مەدخەر بەرسێ کۆگای دەرمانی سەحب دەکاتن یەک ماددە باقی سەیدەلەکان کە هیچ لە بۆی ناچن و قۆڕغی بازاری دەکاتن ئەو یەک لە قۆڕخارەکانێکە لە ئەنواع ئەشکال شەریکات دێت سەیدەلێ هەیە 5 نهێنیەوە چییە؟
نهێنیەوە بینی سەیدە لێو پارەی کاش پارەی کاش قۆڕق بازار قۆڕکردنی ئەڵێ نهێنی ئەوەیە کە پارەی کاشی پێ ئەو بەقەرز دەیدا باسی کرد پارەسبیکردنەوەیە یان ئەوتار بابەتە چکێ بەس بەڕاستی شەریکە فرسەتی یاوەتێ نهێنێکەوەیە شەریکە فرسەتەیە بۆ سەیدە لێ وا بکە شەریکە بزنسەکە خۆ شەریکە پیاوەتی نابێ ئەو سڕی ئەمە سیحەتی خەڵک ئەزانم نابێت نهێنیەکەی چییە قازانجەکەی چییە قازانجی پارەی کاشی پێ کە لە شەریکە پێی دەڵی دەرمانەکە پەیوەندی بە قۆڕخ و پەیوەندی بە دەستێوەردانەوە هەیە لەوانەیە دەستێکی حزبی لە پشت بێ لەوانەیە دەستێکی دەرەکی لە پشت بێ ینی دەبێ وەزارەت تەندروستی لەگەڵ وەزارەتی ناوخۆچکەوە پشتەکە پێوەستە بە ئاسایشینەتەوەی ئەگەر نرخدا دەبەزێنێ عەرەبی دەستی خۆش بێ بۆچی خراپ ئەمە حەزمان لێ هەموو دەرمانخانەکان هەمان نابێت کاگرانس بام پێ بڵێن بۆ ئەگەر خەڵک قازانجەکە بۆ خراپ خەڵک زەرەر دەکات خەڵک زەرەر دەکات بۆ ئەچکە بێتە هۆی شەوانی بازار نەخۆش سیقەی بە دەرمان و بە سعر نامێنێ شتیوان نابێ لە هەموو عالەمە ئەبێ سعر موحد بێ ئەگەر سعر موحد بوو کەمتر لەو سعرە زیاتر لەو سعرە هەردووچان بە تاوان حسابە بۆ چکە ئەگەر هەرزانتر بیکرێنە خۆشێک لە شوێنیشتر بە گرانتر بێ وازانم دەرمانیش عادی کڕیوە سەری لێ شێوانی ئیسفادەشی لێ نەکارە دەرمانەکە وە گرانتریش بیکرێ هەز دەکا و سەیدەریەتر فێڵی دیەکە بە هەمان شێوە بازار تێک دەچێت بەڵام ئەگەر بێت و سعرێکی بۆ حەدە بێت ئێستا و دیفکتەمانەیە ئێمە ئەو مشکلێمانەیە بەڕاستی باسی کۆمپانیا ئەکەین ئەڵێن کۆمپانیا بازار دەشێوێنێ نازانم من ئەو شتانە لەلام بەڕاستی دەرەجە دووە ئەهەمیەتەکەی لای ئەوەیە ئەڵێ ماڵی خۆت بگرە و مناڵی کەس بە دز مەگرە خۆم نیزامێک دادنێ سعرێک دادنێ کاکە تۆ و دەرمانە بۆ نیە لە 10,000 زیاتر بیفرۆشی تۆ بۆ نیە لە 12,000 زیاتر بیفرۆشی فلان کۆمپانیا بەوە زیاتر فرۆشتی بەوە کەمتر فرۆشتی عقوبەی دەدەم ناتوانێت لەوە زیات بەڵام ئەو نیزامی ئێستا هەیە ئەو سعرە کە دکتۆر شێوان ئێستا پێم وت دەڵێ کردومانە بەڵام تەعمیم نەکراوە ئێستا من وەکو سەندیکای دەرمان سازان نازانم چ دەرمانێک ڕێگەی پێدراوە لە کوردستانە ئەبێ من نەزانم چ دەرمانێک ڕێگەی پێدراوە لە کوردستان نابێ لیستێکم هەبێ بۆ بیدەمە سەیدەکان بڵێم کاکە ئەوانە دەرمان کە ڕێگەی پێدراوە نیمە ئەبێ من سعری ڕسمی دەرمانم لەلا نەبێت بزانم چ دەرمانێک سعری چەندە بە ستاندەر نیمە پێویستەبیشی کوالەتی کۆنتڕۆڵە پێویستە ئەوە بکرێ ئەگەر ئەوە بکرێ تۆ پێویست ناکە بچیت یەک مەسا ئێستا ڕۆژانە ئێستا و دکتۆرە باسی کرد وتی کاکە ڕۆژان چەند سەیدەلێدا دەخرێت لەسەر سەر وەشتانە ئەچێ بۆ لای سەیدەلێکە من لێرەوە پێم خۆشە یاری دەستخۆشی لە سەیدەلێکام بکەم بەڕاستی زۆر مەغدورن لە مەدەحکردن زۆر دوورن لە مەدەحکردن لە بەرنامەکانە عادەتەن زیاتر بەرەنگاری هجووم دەبینەوە زیاتر بەڵام بەڕاستی ئیشێکی بڵێ بەڕاستی جوندی مەچولن لە بازارەکە و لە ئیشکردنا 101 شەرتمان لەسەر داناون تا سەیدەلێک دەکەنەوە ئەبێ 30 مەتر دوور بێ ئەبێ 20 مەتر مربع کەمتر نەبێ ئەبێ بەڕات بێ ئەبێ ژووری بازرگانی ئەبێ عەقدی ئیجار ئەبێ زەریبەکان بەڕادن بەڵێ مەتخەریش باس سەیدەلێکە و مەتخەرەکەش تێستا بۆ دەکەم ئەبێ شتانی هەموو هەبێ لە ئاخیرا کە دەچی سەیدەلێکی دەکاتەوە لا کۆڵانێک لە تەنیشتی یا شوێنێکی نافەرمی لە تەنیشتی دەکاتەوە دوای 3 مانگ ئەو سەیدەلێ دای دەخا ئێستا ئەمڕۆ پێی وا بوو هەرزە بەڵێ ئەمڕۆ باسی ئەو باسی مەتخەر دەکات ئەمڕۆ لەگەڵ لێژنەی بڵێ ئەمڕۆ لەگەڵ لێژنەی کەشفی هەولێر قسەم دەکرد وتی ئەو مانگە 15 سەیدەلێمان داخراوە کردوێتی بە شوێنی نافەرمیش کابرایی ئەوێ بۆ چکە سەیدەلێکە دەرەقەتی ئەو هەموو ئەو ناوە نازانێت سەری دەرمانەکە چەندە دای دەخەن نازانێت بۆ داخراوە سارەکە چەند بوو تۆڵی پەیوەندی ئەمە چییە ئەبێ سەری موحەدانی ئاخرنیەنی ئەمە چییە مەسەلەن لە پڕێک دوو سەیدەلێی تازە کە هیچ تاریخێکیان نیە ئاوا هەڵە تۆقنەوە بێ بەهۆی داخستنیێوانی تر لەبەر ئەوەی هەموو ئێمە شروعی لەسەردانێ زەریبە دەدا بە حکومەت زەرەر دەکات دای دەخەن ئەو شوێنەی تر لەوانەیە هەر بینی خۆ ئەڵێ ناڵم بەیانی سەرۆکی حکوومەت بانگە بکات جێگری سەرۆکی حکوومەت بڵێ ئەرێکا بەڕێ سەرۆکی سندیکا نهێنی ئەمە چییە لە پڕ یەک دوو دەموچاوی تازە کە هیچ مێژوویەکیان نییە لە هەولێرە ئەبێ بەهۆی دروستکردنی کارەساتێک و پشەوی بازار پێڵی چی تێناگەم لە سوالەکەت دەگەر بۆم ڕووکەیتەوە کاگران بۆچی کۆمەڵێ سەیدەلێی تازە ئەوەندە بە هەرزانەی فرۆشەیە ئەبێ ئایا دەرمانەکەی تەزویرە ئایا ئەمە کابراایکی خێرخوازە لە داخی ئەوانی ترواکە ئایا ئەمە داهاتی حیزبە ئەمە چییە سڕی ئەمە چییە نظامی بامن جواب بدەمەوە وەکو پێم وتی کاگرانس نظامی تەسعیرە پێویستە گشتگیر بکرێ و سەری ستاندەرد ئیعلام بکرێ هەموو کەس بیزانێ سندیکا بیزانێ ئەمە لە ماوەی چەندێکاکەیت کاگرانج ئێمە بەنسبەت تەسعیرە وەکو باسم کرد بەڕاستی کێشەی دەرمان بە شێوەیەکی گشتی هەمووی لە تەسجیلە
یعنی ئەگەر ئێستا سەرۆکی حکوومەت بانگم بکات بڵێ ئەو کێشەی کە جەنابەت باس کرد بۆ 2 سەیدەلیە لەولا هەڵدەستنەوە و کێشە بۆ هەموو بازار دروست دەکەن کێشەی تەسجیلمان هەیە پرۆسەی ڕجستریشن حەلی هەموو مەشاکلێکمان بۆ دەکات ئێمە دەتوانین ئەمە کەی چارەسەری دەکەین کردومانە ئێستا ئێمە لە مەرحەلەیەکین پێویستیمان بەوەیە کە ئەو ستیکەرە بکەوێتە بواری جێبەجێکردن ئێمە لە تەسجیلی پرۆدەکت پرایمەری ڕجستریشنمان هەیە تۆماری سەرەتایی بەرهەمەکان لەوێ بە یەک جار دەتوانی بە نرخی دینار بۆ کۆمپانیەکان دابنێ کە مەجای 3 دیڕاسەمان کردووە سعری پێشتری کوالتی کۆنتترۆل ئەوەی لە کوالتی کۆنتترۆل دانرابوو لەگەڵ ئەو ئینڤۆیسەی کە شەریکەت خۆی تەقدیم دەکات لەگەڵ مارکت پرایسیشمان وەرگرتووە ئەوەی کە پێشتر دکتۆر باسی کرد مەسەرەن ئێستا ئەو دەرمانە لە شوێک ئەرزانترینی لەکوێ وەرمان گرتووە ئێستا بانگی شەریکە دەکەن دەڵێن کاکە ئەوە نرخەکەت هەموو بووە ئەرزانترینی چونکە خۆت ئەو سعرەت هەیە بۆت بێنم بۆ ئێمە ئێستا ئەوە ئاخر جار نزیکە 11,000 پرۆدەکت تەسعیرەشمان بۆی داناوە بەس مایە وەکو ئەو بەرهەمە بیخەینە سەر ستیکەر موضوع استیکەر یەکلای بێتەوە شەریکات بینیوە توانی بۆ نمونە خەڵکێک ئومێدێکی بە تۆ هەبێت من پلانمان وایە بۆ 2 ساڵی دی هەموو دەرمانێک ستیکەر و تەسعیرەشی لەسەر بچکە ئێوە مادەی ینی تا 2 ساڵی تر ئەم پاشاگردانی هەرچیمان خوار نۆشمان تەدریجیان بەخۆی کاگەڕەنج لە هیچ وڵاتێک نییە بە 2 مانگ عیلاج کرا بێت باوەڕ بکە 2 مانگی چی کورد 30 ساڵە حکمی خۆیە باسی 3 ساڵ دەکەم نازانم چییە کاگڕەنج ستیکەر چییە خۆ دۆلار نییە کاکە مەوزوع ستیکەر نییە مەوزوع وەرە ڕۆژێک لەگەڵمان دانیشە لەگەڵ چاکردنی دۆخی تەندروستی و دۆخی دەرمانی تر بەرنامە لەسەر دەرمان ناکەم عینەن مناڵمانەگرم تێگەی ئیتر بەرنامە لەسەر دەرمان ناکەم پێرەر 2 ساڵ و نییە پێشتە مقابلەم کردووی ئەڵەی ساڵ و نیوە ساڵ و نیەکی تر چاکی دەکەم لی بەمەوە لێدەوە کردومانە وەرە سیر کە ئێستاش پێمەڵێ کردوتە باشە کردومانە پێویستی پێمەڵە 2 ساڵی تریشی خەمە باری جێبەجێ کاکە خەڵک پیر بوو تۆزانی لە ساڵ باشە 2 ساڵی دیش بکەینیان هەر لێ گەڕین ئێمە ئێستا سیرکە ئەگەر ینی با جەماعەت جواب دەنەوە هەرکی ئیشێک نەک دەرمان ئەگەر ئەو سعرە ئێستا بکەوێتە بواری جێبەجێکردن ئەو ستیکەرە بکەوێتە بواری جێبەجێ کاکە ئێوە نوێنەری شەریکاتن چەندت پێویستە هەتا وەجباتی پێشتر ساڵ دەبێت و ئەو وەجبەی ئێستا دەچێتە بازار و کاکە خۆ عەسای موسامان پێ نییە بە ڕۆژێک هەمووی بکەین ڕۆژێکی عەسای موسای چی ماڵە کاکە بۆ نایە جێمە بزانە ئیشەکە کووە وەڵام من لەبەرەوە نامەجێ وڵای ساڵ تقریبان بۆ 2 مانگ دەبێت ستیکەر ڕاوەسە دەست من نییە کاکەواری من نییە من بێمەجێ تۆ من دەزانم نە خۆ ئەوە ئیشی دکتۆر نییە لێدانی ستیکەر و بەکارێنانی ستیکەر و پرۆسەی ستیکەر شێکی ئیداریە ئەزانی ئەڵەی کورد یەکەم جارە حکوومەت لەسەر بۆی زەویا دروستەکە کورە کاکە لە دراوسەکانە سیر بکە لیان دراسی ئەوەش بکەین ئەو ستیکەرەی کە ئێستا باز دەکرێت ئیشی باش ئەوە جێبەجێ دەکات باشە ئێستا 2 ساڵ ئەگەر بکرێت بەقەناعەتی من زۆر باشە ئەگەر بە 2 ساڵیش بکرێت بامشەندێک بەناعەتی کۆمپانیاکان باس کرد من مام مقابلەتەکە معاتی کۆمپانیەکانیش با تۆزێک باسکەین کاکە ئێستا وەچی باسم کرد ئێمە بڵێن ترێلەیەکمان بۆ دێ لە تورکیاوە کە هەزاران کیلۆمەتر دەبڕێ هەزاران کیلۆمەتر دەبڕێ بە 20 تا 21 وەرەقە هەتا دەگاتە هەولێر دێتە ناو کۆگاکەمانەوە لێرەوە بۆ بەغدا کە هەموو گومرگێکمان داوە هەموو شتێکمان داوە بۆ بەغدا 120 وەرەقە بدەیت واش ناگاتە بەغدا ئەمە خەتایکە خەتاکە لێرە لە چدایە دەبێت کاک دکتۆر شێروان تەنسیقێکی باشی هەبێت لەگەڵ حکوومەتی ناوەندی ئەو تەنسیقەیە ینی لایەنێکی دەبێت شعبی وەردەگرێت نابێ حزی شعبی ئەوی شە بکات خۆ حکوومەت چیە حکوومەت چیە دەبێت چ بکە فەرموو کاکی من با دەرفەتیوانیش بین کاک جوابەکانی وانیش فەرموو جوابی کاگرانس بورە گەردەنگم بە وازەحی نێتن بڕەکەمێک نەساغم بەڵام بەرنامەکەم لا زۆر گرنگتر بوو کە بێمە ئێکوانەوە قوربانە بەمە خێر بێ سپاس دەکەم من قسەیەکشم لەگەڵا کردیەوە هەموو ساڵە خوێندە دەرمانسازی تویسە بێ ئیشیت بەداخەوە بەڵێ کاگرانس لە کۆنەوە تێگوتراوە دەڵێ نان بۆ نانەوە و گۆشتش بۆ قەساب و کەرتی دەرمانیش پەیوەندی بە پزیشی دەرمانسازەوە هەیە ئەوەی کە زۆر گرنگە من وەکو ئەزمموی و خۆم نزیکەی 4 ساڵ لە کۆمپانیەکانی دەرمان کارم کردووە و
ئەوەشی کە گرنگە هەرچەندی بڵێن کە ئەو قسانێکە بکرێ و تاوەکو بەیانیش هەم ناقەشە بکەین لەوانەیە بڵێ ئەوە ئەوە ئەوەی کە میمە چی بکەین بۆ ئەوی باش بین چی بکەین چۆن بتوانین چارەسەری کێشەکانمان بکەین ئەوەی کە زۆر گرنگە کە بیڵێم ئەویش بە بڕوای من ئەو کێشانەی کە دەیبینم ئەویش دانەمەزراندنی دەرمانسازانە نەقسەیە ناتەواوی هەیە لە دامەزرانی دەرمانسازان بە بڕوای من بە دامەزراندنی دەرمانسازانە 2015 تاوەکو ئێستا هەموو کێشەکان چارەسەر دەکرێتن ئێستا دەرمانخانەی فەرمی هەیە دەرمانسازی تێدا نەبێ بەڵێ بەڵێ جاخۆ بەپێی یاساکەی ئەنجومەنی وەزیرانەوە قەدەغەیە بەڵێ قەدەغەیە بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاگڕنج هەر حەزم کرد جوابی پرسیارەکەت دەمەوە زۆر دەرمانخانە هەیە لە بیدایەتیش کورتە ڤیدیۆیەکت نیشاندا خاتوونە قسەی کرد ڕێزم لە بۆ هەیە بەڵام وەکەوەی بزانم جەماعەتیش معلوماتیان لەسەر هەبوو دەرمانساز نەبوو دەربارەی دەرمانیش قسەی کرد فاوە قەیرانی تەندروستی لێ دروست دەبیتن بەڕاستێکە کەسێک ئێوە لە دەرمانخانە کارەکە بەپێی قەرارەکانی کە ئەنجومەنی وەزیران کە سەردەمی دکتۆر ڕێکەوت کە کاک نەچیروان بارزانی ئیمزای کردووە وەکو سەرۆکی حکوومەت لە وەقایعی کوردستان بڵاو بۆتەوە ئەبێ ناوەکەشی لێران و سرابێت با پێت بڵێم پسپۆڕی دەرمانساز یان دکتۆری دەرمانساز بزەبێت بەڵێ ئەبێ پسپۆڕی دەرمانساز بێ تەنانەت دکتۆر ئەبێ بە تایپ ناوی هینەکە بنووسێت دکتۆر دەبی بەڕاتێتە ناوی دەرمانەکە بنووسێت لە ناوی زانستێکەش بێ ناوی کۆمپانیانە بێ کاکە قەراری زۆر ڕێکوپێک دەرکراوە جێبەجێ ناکرێت کاگرانت حەزم کرد ئاماژە بۆش بدەم وەصفاتی دکتۆر پریسکریپشن دەبێت ناوە علمیەکەی مادەکە نەک شەریکات ناوە علمیەکەی مادەکە بنووسرێتن بە کۆمپیوتەریش بزنس بە نەخۆشەوە کرێ ناکرێت ڕۆژانە خۆم لە بازارم ئیش دەکەم کار دەکەم کاگرانت بزنسێکی زۆر بە نەخۆش دەکرێتن وەکو دکتۆر هەڵدێری ئاماژەی پێدا جەنابەت کە وەبزانم هیچ شارەزایەکە لە بواری دەرمان نییە بەیانی کۆمپانیایەکدانێ ئەگەر تێچوەکەی 30 دەفتەر بیتن 10 دەفتەر دۆلار بکە شیرنی هەفتەیەکتر گرانتیت پێ دەدەم دەرمانەکەی تو لە بازار زۆر مەشهور دەبی و تەڵەبی زۆر دەبی هەر شتێکیش تەڵەبی زۆر بوو هەروەک ئەو دۆلاری هێستاکە کو تەڵەبی زۆر بووە نرخەکەی بەرز بۆتەوە بەو شێوەیە نرخەکەی بەرز دەبتەوە مادەکە پێشنیاری واو نەکردات وەرسانە باشەوە بزانم سە تاسیسی کۆمپانیا قورسە نییە نەماوە کاگران زەمەوە ئەوش بڵێم بە دامەزانی دەرماسازان بە کوردی و بە پوختی و بە کوردی بڵێم داوە لە بەڕێز تۆر شێروان بەڕێز تۆربارێف سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزانی دەرماسازان لە خاڵە سنووریەکان دکتۆری دەرمانسازە پامنێرەکەمان ئێستا پەیوەندی کردو ناوی دکتۆر سلیڤانە با غەدر لە خەڵک نەکرد ئەو دکتۆر نییە با تۆربارێفیش با قسە بکاتن لەسەرەوەی دەرمانسازە وای وتووە بە پامنێرەکەی ئێمە بەڵێ ببوورە جەنابەت قسەت کرد بە ئەو کاکەی دواوەش قسە بکە دەرمانساز هۆزان بەرپرسی بنکەی KMCA کوالت کۆنتڕۆل لە فڕۆخانی ئەربیل نێودەوڵەتی بە پێویستم زانی ڕوونکردنەوە بدەم لەسەر قسەی ئەو پەرلەمانتارە بەڕێزە کە فڕۆخانەکە بەڵێ بە پێویستم زانی ڕوونکردنەوە بدەم لەسەر قسەی ئەو پەرلەمانتارە بەڕێزە کە فڕۆخانەکان بەڕادی تێدا نیە یان ساردکەرەوەی نییە فڕۆخانی ئەربیل نێودەوڵەتی هەر دەرمانی پێدانایە خۆراک و بابەتی تریش پێدادێ سێ زۆر بەڕات هەیە لە پلەی گەرمی 15 لە 2 و لە فرێزەریش بە هەمان شتیش ڕاستە لە بۆ فڕۆخانی نێودەوڵەتی سلێمانی حەز دەکەین سەردارمان بکە و بیبینی لە نزیکەوە سپاس ئێمە چوین تێی نەبوو ئەو جارە چینەوە هیوادارم چاکرابی دەستخۆشیانێشت گۆڕاوە ئەگەر تێی بوو دەستخۆشیان لێکی بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆش کاکرێتەوە بەرنامەیە لە بۆ ئەو فرسەتە من بە کورتی دوو پرسیار یەکێکیان لە کاک دکتۆر شێروان سەرەتا بەڕاستی یعنی ئەمە ناتوانانی بە شتی خراپ باسکەین زۆر چاکسازیان لە کوالیتی کۆنتڕۆل کردیا دەستیان خۆش بی بەڵام یەک پرسیارم هەیە کە ئەمە ڕەنگە لە داهاتوو کێشە دروستکە بۆ کۆمپانیەکانی دەرمان بۆ نمونە مەسەلەی ئەو ستیکەرە و مەسەلەی ئەو باجوور و سوماتانە کە زیاد دەبی ئایا ئەوە ناکە کە کۆمپانیەکانی هاوردەکردنی دەرمان لە کوردستان بکشێنەوە بچنە بەغدایە بۆ نمونە کە لەوێن دەر هیچ ئەو شتانەیان لەسەر نییە زۆربەی شەریکاتیش کە ئێستا شەریکە گەورەکان باز دەکەم
با بڵێن فرۆشتنیان لە جنوب زیاترە لە کوردستان ئەو کاتە کابرا هیچ مەجبور نییە بڵێ لە کوردستان مەسەرەن 120 دەفرۆشم دەچی 180 لەو بەری داهات خۆ لەو بەری زیاتر دەکات لێرەش قاچاقمان زیاتر دەبی ئەو کاتە دەرمانەکە سێکی بەجێە ئەو خوشکانە قسەیان نییە بەس ڕەج یەک پرسیارکە لە کاک دکتۆر باریفی لە ساڵی 2011ەوە کۆنگرەی دەرمانسازان ڕێک نەخرایە ئایا سەبەبی ئەوە چییە بۆ ناکرێت گەنجی دەرمانساز زیاتر بێنە پێشەوە بۆ ناکرێت ئەوانش بڕیار بەدەست بن لە هەندێک بواری دەرمانسازی هەم لە بۆ ئەندامەکانی خۆیان و هەم لە بۆ هاوڵاتیانش سپاس برای خۆشەویستم دوا پرسیار ئەگەر کەسە هەیەی دەست خۆش کانگرەزلۆ ئەو دەرفەتە ڕاستی ئەمە ئەوەی لێرە هاتیە حازرە هەمووی هیوایش بە بەرنامەکەی تۆلۆی هاتیە دنا کەس حاضر نیە ڕاستی سێ ساعتی وەختی خۆی بداتە شتێک کە ئیسفادەی نەبی ئەمە هەمومان هیوامان بەو بەرنامەیە کە شتەکان چاک بکرێ لێرە باسی زۆر شت کرا یەک لەوانە مەسەلەن عیادەی لاکۆڵانە عیادەی لاکۆڵان لۆ هەیە بەجددی ئەگەر ئەمەن لە یەکەمەکەی هەرێمم پۆلیشەشم تاو کردیە بە حەزی خۆم چمە کۆلێژ دەرمانسازی ئەو ساڵیش تەخەڕوز دەکەم دەمە دەرمانساز حکوومەتی تەعینم ناکە بۆشە نییە دەرمانخانە بکەیتەوە لۆشم نییە دەرمانخانە لە دەیەکەمەکەش لەوانەیە دکتۆر باریف برێ لۆتێ لە دەرێ شار دەرمانخانە بکەی و دوایە فەرقی ڕۆحی هاوڵاتێک لە دەرەوەی شار فەرقی چ لەگە ڕۆحی هاوڵاتێک ناوەوەی شار ئەوە دیسکریمینەیشنە حەقا ئەمن کاگڕنج ئەمە لە دەرەوەی شاریش دەرمانخانم کردەوە کە من هاوپیشەکانم 6 ساڵ 7 ساڵە دەرمانخانە لە دەرەوەی شارەیە هەتا ئێستا ڕێیان پێ نادری لە گەڕەکەی خۆیان دەرمانخانە بکەنەوە ئەگەر ئەتوو لێ بگەڕێی دەرمانخانە هەر کەسێک لە نزیک ماڵی خۆی بیکاتەوە عیادەی لاکۆڵان ئیسفادەی نامینێ و بێزگەلەوەش کاگڕنج ئەمە هەمومان لێرە لە چینە بەرزەکەی کۆمەڵگاینە یعنی هەم لە شەریکاتی دەرمانیش هیچ لە شەریکاتە بڕاندەکان مەدەر کۆمپانیەکان ئەوانی کە لێرە ئیش دەکەن هیچیان ئی خەڵکی ناوخۆی کوردستان نینە پۆزیشنەکان مەسەنە تو بەڕێوەبەری فرۆشتنت هەیە بەڕێوەبەری گشتیت هەیە هەمووی خەڵکی خارجی کوردستانن کەسیان کورد نینە ئەی مندوبی دەرمان هەمووی دەرمانی خوێنەوە مندوبی دەرمان کاگڕنج ئەم بخۆم لە بازاری دەرمانم بەداتە لەکنم نییە بەڵام ڕێژی بەرچاو عەرەبی سووری عێراقی کوردی تێدا بەڵام ڕێژی بەرچاوی ئەو دووسینەشن لە شەریکاتی دەرمان ئەمە سەرپەرشتیاری مندوبەکانمان هەیە زۆربەی هەرە زۆریان مندوبی دەرمان هەیە قەت دەرمانی نەخوێن بێ دەرمان ساز نەبێ زۆر ئەرێ وەڵە ئەبێەوە کاگڕنج بەزدی ئەو ئیشە هەم کوالیتی کۆنتترۆل هەم نەقابە بە دەرەجەیەک نەقابە یعنی چما لۆ دەکە ئێستا من ساڵی دابێت تەخەڕوز دەکەم دکتۆر باریف دەما ئەندامی دکتۆر باریفی صلاحات دەداتی بچن لە ڕوانند سەید لە بکەمەوە بەس 6 ساڵ سەید لەم کردەوە لە ڕوانند ئەتو نەقیبی سندیکا کاکتۆر ئەمە دەما ئەندامی سندیکا صلاحاتم دەداتی لە ڕوانند سەید لە بکەمەوە هەتا برادرم هەیە ئێستا لێرە 6 ساڵە سەیلێ لە سۆران هەیە دوای نایێتەوە هەولێر دەست خۆش باشە کە سندیکا لە وڵاتان دەسەڵاتی تەنفیزی لەرزی لێدە بەرامبەری دەسەڵاتیش هەیە خۆش ئێوە کە هەر سندیکای ئابوونە وەرگرتنن سندیکای کام سندیکای هەیە ئەو ئابوونە علاقی مۆزوع نییە بەخراپی تێکەڵ کرد بەڵام با بۆت باسکە با جواب مافی ئەمانە ئەندامەکانە سندیکا وەزیفەی ئەوەیە دیفاع لەوان بکات یان وەزیفەی ئەم بێدەنگیە لە چیا بێدەنگە سندیکا ئەوەنی هەمویان داوات لێکەن هەمویان لە دەرەوەش سێ کۆنفرانسمان کردووە بە پڕ بەدەمی خۆمان هاوار دەکەین حکوومەت وەرە ئەوانە ئەسڵەن تەعین بوون بریتیە لە تەواوکردنی دیراسەتی ئەوانە لە دوای کولیە پڕ بەدەمی خۆمان هاوار دەکەین بە کتاب دەینێرین بە پرۆژە دەینێرین پێویست بە تەعینیش بەڕاستپارە دەینێرین کەس جۆمان لێ ناگرێت کاگرانس چاوەکەم خۆش نییە تۆ مەسەرەن لە ئایبی شوێنێکی تر ێستا بێت سەر سندیکایەکی بێدەسەڵات کە هیچ دەسەڵاتێکی نییە هەموو شتەکان بێنیتە سەر ئەگەر باسی محاوەرە دەکەین سندیکا بە دەسەڵاتی زیاتر بە دەسەڵاتی معنەوی بەچی دەسەڵاتی زیاد بێ ئەوم بۆت باز دەکەم هەتا ئێستا لیستێکی دەرمانی یەکخراوی ئەم کوردستانەمان نییە کە هەموو ساحێبی سەیدەریەکانی ئێرەین کاچی من سەیدەریم هەیە خۆم ئەگەر سەرۆکی سندیکاش نەبم لیستێکم نییە نازانم چ دەرمانێک لێرە ڕێگەی پێدراوە یا ڕێگەی پێنەدراوە بەچی دەسەڵاتم هەبێ ئەگەر باسی تەعینبوون دەکەی دکتۆرێک دەق ئەگەر باسی تەعینبوون دەکەی تەعینبوون حەقێکە یاسا داوێتی دکتۆر باریف نەیداوە کە ناکرێ کاگرنجیان کە ناکرێ ئەوە حکوومەتە تەعینیان ناکات من پرسیار لە بری کاکوباد و کاکمەسرور لە تۆ ناکەم بەس تۆ لە پرسیارەکەم تێبگە بەس بە حەلەکەمان بۆ داناوە کاگرنجیان ئجا لەسەر ئێمە وتمان
حل لەسەر چیەکەی کاکە ئەچمە پەرلەمان لۆبیەکەکەم ئەرێناچینە پەرلەمان کاک لوقمان چیمان و لای سەرۆکی پەرلەمان بۆچی هاتی لە وەزارەت لە وەزارەتی تەندروستی ماوت ئەستن با پێ بڵێم وەڵا کردومە من سەواز دەکەم ینی خۆیان لێرن شاهیدن کاگرانس خۆیان لێرن شاهیدن هەشت ساڵدانە مەزراون ئەگەر بە حیاتی تاوەکو ئەم ساڵ داوامان کردووە ئەگەر بە حیاتی لە خلال 8 ساڵە بەقەت ئەم ساڵ ئیشیان بۆکرا با خۆیان بێنە جواب با پێ بڵێم کاگرانس مەسەلەی تەعیینبوون ئێمە وتیان حکوومەت دارایی تەواوی ناتوانێت تەعیینیانکە مەکاکە بە جوێرەی قانونەکە کە دانراوە لە پەرلەمان ئەڵێ پێویستە ئەوانە 3 ساڵ بخوێنن بۆی بتوان ممارەسەی مهنە بکەن تەمەم ممارەسەی مهنیان بە کامیلیەکەن بەڵام ئەوان خۆ قەزیان ئەوە نییە بڵێ مەسەلەن ممارەسەی مهنە بۆ ناکەن نانە شاگردنی سەدری خۆشیان هەیە ئێوە چی بە مناڵان یعنی باشانە لە دەرەوەیڵێوانە هەیەیانە لە دەرەوەی شار هەیەیانە لە دەرەوەی شار ئەوە قسەی خۆیان باشە خەڵکی شار پیرۆسترن لە خەڵکی دەرەوەی پێ دەڵم من باسی یاسا ئەەکەم بۆ یاسا قسە ناکەین ئێبا بەس خۆ یاساش پیرۆستر نییە لە مرۆڤ چییە یاسا بۆ بە حکومەت ناڵی بۆ منەڵی حکومەت مرۆڤ لە کوردستان سندیکاواکەم کراوەتەوە سندیکا مهمترین دامەزراوی مجتەمەعی مەدەنیە قسەکەت زۆر ئەم قسەکەم تەوازانی من پرسیاری قرس لەکەم من ئەڵەم سندیکا زۆر مهمە سندیکا لە ناو مجتەمەعاتی ئەوەی کە پێڵن جیهانی سێ نازانم تازە فراژوو بووە لەگەڵ ڕێزم بۆ مەکانی جەناب کراوە بە فلیم ئەگەن سندیکا زۆر مهمە زۆر حزب مجاملەیەکە حکوومەت مجاملەیەکە بە قسەیەکات من ئەوە دەڵێم کاکرانز ئەگەر تەوزیح بدەین خۆ باسی ئێوە ئێستا خۆی بەعام یعنی ئەوەی ئێمە ئەیبینی ڕۆلی هەموو سندیکای کاگەب کراوەتەوە نەکرد سندیکای ئێمە یعنی کەمتر گوێ ئەجرێ لە سندیکاکان بۆ بڕێوەچوونی ئیشەکان ئێمە بۆ حەلی ئەو مۆزوع بە بێمەوە سەر مۆزوع ڕئیسیەکە کە تەعیینبوونی دەرماسازانە بۆ حەلی ئەوە زۆر جار دوای زۆر مفاوەزات گەیشتینەوەی کە پرۆژەیەکمان تەقدیم کرد بۆ حکوومەت لەگەڵ وەزیری تەندروستی لێژنەیەک دانرا لێژنەیەکی فراوان کە هەستاین وتمان ئەگەر تەعیینیان ناکەن وەکو جاران و بە عمومی لەبەرەوەی کە ئێستا دکتۆر موسعب باسی کرد 800 سەیدەلانیان بە کتابی خۆیان پێویستە مادام پێویستانە لە مؤسساتەکانتان ئەو دەرمان سازانە بۆ ئەوەی 3 ساڵەکەی خۆیان تاوکەن ئەتوانن بە عەقدیش تەعیین بن بۆ ماوەی 3 ساڵ دوای ئەوە مشکلە نییە گەر حکوومەت پێویست پیان نەما ئەوانەی کە دوای ئەوان دێن با تەعیینیاکە ئەو پرۆژەیەمان نرد وەزیری تەندروستیش خۆی جەنابیان ئێستا گوێی لێ ئیمزای کرد نردمان بۆ ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران تاوتوێکرا نادرا بۆ ئەنجومەنی ڕاژە هەفتەکەی پێش ئێستا دانیشتین بەڕێزێک بەڕێوەبەری گشتیە ڕوتبەی هات بۆ لام پێی وتم وتی ئەو پرۆژەیە کە تەقدیمتان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران ئێستا لە ئەنجومەنی ڕاژەیە و ئەنجومەنی ڕاژە بڕیاریان داوە کە تەعیینیاکەن بەڵام یەک کێشەیان هەبوو لە مەسەلەی کەمی و زۆری معاشەکە ئێمە نووسیمانە ئەڵێن بە جۆرەی عەقدی ئێوە ئەوەندە پارەیە بە جۆرەی ڕێنمایی ئەنجومەنی وەزیران پێویستە ئەوەندە پارەیان بۆ سەرف بکرێ بەڵام ئەگەر دەزان داراییتان تەواو نییە پێمان بڵێن شتێکی تر اقتراحکەن ئێوە تۆزێک لەوە کەمتریش تەسەوڕ ناکەم ئێمە مشکلەمان لەو شتە هەبێ بەڵام ئەمانەوێ زیاتر خزمەتی تەندروستی بکەین ئێستا ڕازی بوون لەسەر ئەوە مەسەلەی ئەوەی کە ئێمە لە تر بە کاتیت ئەلاسا جوابمان دەنەوە بە عەقد تەعیینیان دەکەن و ناڵێم لەگەڵ بەڕێوەبەرێکی گشتی بە چاوەڕێ ئەو دەکەین یەکشتم ماوە ئیزافی لە کاتەکەی خۆت لە کات یەکسەر گەڕێمەوەلات ڕەنگە ئاگام لێ تێبینی تریشتە بۆ قسەی کۆتایی باشە یەکی خولەکێکتانێمە ئەتوانم دەرهێنەر خولەکەوەە یەکی خولەکێک بۆ قسەی کۆتاییتان بڵێ قسەی کۆتاییبان ئەوەیە کە پرسی دەرمان و پرسی سەلامەتی تەندروستی هاوڵاتیان بابەتێکی هەستیارە و پەیوەندی بە ئەمنی قەومیەوە هەیە و بێ حکوومەت پشتیوانی کەرتی تەندروستی بکە نابێ وەزارەتی تەندروستی وەکو سەرچاوەیەک بۆ دابینکردنی داهات و بەرزکردنەوەی داهاتی حکوومەت سارت تەماشا بکرێت بەڵکو بێ پشتیوانی بکرێت و حکوومەت چاودێریی وردی بازار بکە وە کوالیتی کۆنتترۆل ئەرکەکانی خۆی بەباشی جێبەجێ بکە لە دانانی نرخ لە ڕێگەپێدان لە چاودێریکردنی بازار کە بەداخۆ چاودێریکردن ئەسڵەن وجودی نیە ئێمە لە گفتوگۆکانمان و حەقەتەمان بۆ دەرکەوت وێرا ئێوە هەر تەنها دەرمان نا لە بابەتی تریش لە بابەتی نرخی نەخۆشخانە تایبەتیەکان لە بابەتی نرخی تاقیگەکانی پشکنین کە بەڕاستی ئەمە بوویتە بارێکی زۆر قڕز بەسەر هاوڵاتیان هەندێجار جیاوازی ئەنجامیش جیاوازەکەی لە سنوور بەدەرە ینی بەڕاستی ئەنجام لە شوێنە شەکرەتە لە شوێنە بێگومان بۆیە ئێمە لە نزیکەوەکو ئەرچێکی پەرلەمانی ئێمە چاودێری ئەم پرۆسەیەکەین لە ڕاستیدا ئەو دۆخی ئێستا هەیە ئێمە خاڵی ئیزابی لەم دۆخە نابینین و لێش ناشارمەوە ئەتوانم بڵێم دوای ئەوەی ئێمە
لە 3 ساڵ ئەم راپۆرتەمان پێشکەش کرد کە هەنگاوی جێبەجێکردنی وانەندراوە ئەتوانم بڵێم ئێمە گەشتبین نینە بە هەنگاوەکانی داگری سەرۆکی فراکسیۆنی حیزبێکی گەورەی پێکێنەری حکوومەتی ئەو گەنجانەش هاونیشتیمانی ئەم وڵاتەن بەشێکی بەر حیزبەکە تەکەوێت لەبەرەوە توانی بە سەرۆکی حیزبەکەشتان بڵن و بە جێگری سەرۆکی حکوومەتیش بڵن بەرگریەکیش لەوانە بکەن یا ئەو قانونە تعدیل بکرێت کە مافی کارکردنیان پێ بدە. ئێمە ئەو قانونەی کە ئەو باسەکە یاسای ژمارە هەفتایە یاسای قانونی هەشتی 99 قانونی مزاولەی مهنەی سەیادلیە کە ساڵی 2004 و 2009 هەموار کرایتەوە پێویستی بە هەموارکردنەوەیە بەڵام ئێمە لە لیژنەی پەرلەمانی ئامادەین و چەند جارش لەگەڵیان دانیشتین بەڵام ئەبێ خۆشیان ڕێکەون لەسەر شێوازی هەموارکردنەکە ئەوەی کە پەیوەندی دارە بە ئێمە من وەکو نوێنەری خەڵک کە نوێنەری تەواوی هاوڵاتیانی کوردستانین حیزبەکەشمان دەستی کردوینەتەوە لەوەی کەوا ئێمە چاودێریی ورد بکەین ئەم پرسێکی حیزبی نییە پرسێکە پەیوەندی بە سەلامەتی هەموو هاوڵاتی وەیە هاوڵاتی کە نەخۆشە بێ یەکێتیە پارتیە بێلایەنە هەموو حیزبەکانە بۆیە لە ڕاستیدا ئێمە کە ئێستا باسی دۆخی دەرمانەکەین شەرم لە خۆمانەکەینەوە کە دۆخی دەرمان بەو شێوەیە ئێستا ئەمە لە بەردەم هاوڵاتیان شەرمەزارین لە دوای 4 ساڵ لە کارکردنمان لە لیژنەی تەندروستی کە نەتوانراوە هەنگاوێکی چاکسازی لە کەرتی تەندروستی بندرێت لە ڕابردووە کە وەزیرەکە یەکێتی بوو هەر شتێک بوو وەزیری پێشەوە ژێکێتی بوو هەمان ڕای هەبوو ئەمە هەمان ڕئیم هەیە هەر وەزیرێک یەکێتی بێ پارتی بێ هەر شتێبی ئەمە کەرتی تەندروستیە ئەمە حاڵی کەرتی تەندروستیە و ئەبێ بە جورئەت شەوە ڕەخنێ لێ بگرین بۆ ئەوی بتوانرێ خۆیان چاپ بکەن. دەست خۆش وەڵام من آخر قسەم پێم خۆشە یەک شت ئیزافەکەم بۆ محاولاتانی کە کراوە بۆ تایبوون من لە کۆبنەوەی خۆشمان خصوصی پێمان وتوونە شتە هەر کاتێک کە حکوومەت وەڵاممانداتەوە کە دوال وەڵامان دنەوە بەو نزیکانە ئەگەر وەڵامیشیان نەبێ پێویستە ڕێگەمان بدەن خۆمان بیکەین دەستمان نەگرن سەبارەت بە کۆنگرەکردی سندیکاکان هەر سندیکای ئێمەنیە خۆیان دەزانن بەدەست ئێمە نییە ئەبێ ینی ڕێگە پێدان هەر کاتێک ڕێگە پێدان بە یەک سندیکا لەم وڵاتەبی کات ئەکید من دوای ئەوە ئێمە ئێمە تەڵەبمان تەقدیم کردو بۆ شتا قەت شڕێگر نەبووین بۆەوە وڵایی خۆی من غەڵەتێکم کردووە لە کاتەکەم خراپ گرتووە خۆی کاتم نەماوە بەڵام فەرموو ئەگەر قسەیەکی قسەت ماوە بەڵێ فەرماوە لەگەڵ هەموو ئەوەی کە ئێستا ئەیبینین لەسەر ئەم مێزە کە ئەوەی ئەیبینین دڵخۆشکار نییە بە تاکید چونکە دەرمانی قاچاق و دەرمانی خراپ لە بازاڕە هەیە بەڵام بەراورد بە ساڵانی پێشوو کە من لە لیژنەیەم لە قایمقامێت ئیشم کردو و لیژنەی تەندروستی بووین تا ڕادەیە دڵم پێی خۆشە باش نییە بۆ چونکە ڕێژەکە زۆر کەمی کردووە لە چاو 5 ساڵی پێشووە ناڵم لە چاو پارە بەڵام وردە ئەمە هاتۆتە خوارەوە توانیمانە 1000 شوێن لە سلێمانیا سەردانی نزیکی 1000 شوێن بکەین سەرپێچی بۆ 393 شوێن بکەین توانیمانە 51 شوێن کە پێمان خۆش نییە دای بخەین توانیمانە 2 کەیس لەوانەی کە بەجددی مەترسیان هەبوو بۆ تەندروستی خەڵک بیخەینە دادگاوە و سجنیشی تێ بکەوێت باش نییە ئەمە جێی دڵخۆشیە کۆمەڵێشتی تر هەیە لەسەر مەسلەی سعر ویستم قسە بکەم سعری دەرمان یەکەم ستێپی ئەوەیە کۆمپانیاکان دەرمان بە دیناری عێراقی بفرۆشن ئەمە هەنگاوی یەکەمە کە ئەبێ ئیجبار بکرێن ئەو خۆی بە دۆلار ئەیکڕێ بە یۆرۆ ئەیکڕێ بە پاوان ئەیکڕێ کە هێنایە عێراقەوە هێنایە هەرێمی کوردستانەوە بە عمولەی عێراق فرۆشرێ لە زۆربەی وڵاتان لە عالەما وایە هەمووی وڵاتە ئەوروپیەکانیش وڵاتی ئەو اشتراکێتە نەماوە بەڵام حکوومەت ئەتوانێت ئەگەر سعری مەدعومیش نەبێلانی کەم ئەم زەریبە و تاکس شتە لەسەر خەڵک زەریبەیەکی تر هەیە کە کۆمپانیا باجەکە ئەیە ئەمەی کە شیرینی کاک دکتۆر باسی کە شیرینەکە ئەزانێت لە کۆمپانیا سانێ بەس لە ڕاستیە لە خەڵکی سانێ زۆر سپاس ساڵەکەم کاتم نەما ئەبێ پێش بگەڕێەوە دکتۆر ئازام شت هەر ئەمێنێت یەک کەلیمە بەسیتم دەبێتن کە باز بکرێت کاک قسەی پێ دەبڕم کاخەس کەلیمە بدێ لە دوای من ئەوە بکە ئەمن دەڵێم چارەسەری ئەو دۆخە تەنها بە ئەلکترۆنیکردنی کەرتی تەندروستی دەبێت تۆماری نەخۆشی هەموو هاوڵاتیان لە ناو کەرتی تەندروستی لە ناو سیستەمێک کۆ بکرێتەوە لە دوای ئەوە کاوا یەکێکە لە ئامانجەکانی حکوومەتی هەرێم بۆ ساڵی 2025 جێبەجێ بکە من وەکو خۆم لە ماوەی 2 ساڵ گرنتی دەدەمە حکوومەت کەرتی تەندروستیەوە بۆ بکەمە ئەلکترۆنی کە پرۆژەشم هەیە و حاضرە یەک دوو بە ئەلکترۆنیکردنی دووبارە کەرتی دەرمان دەبێت هاوڵاتیەکە لە دەرمانەکە لە ناو
ئەپلیکیشنەکەی یا لە ناو ڕاچێتەکەی لە ناو سیستەم هەبێت لە دەرمانخانەی من نیشان بدا هاوڵاتی پێش ئەوی لە لای من بکرێن نرخەکە لە لای ئەو ڕوون بێتن بە هەمان ئەپلیکیشنەوە هەمومان یەک یونیک پرسنال کۆدی لە بۆ دروست بکرێ لەگەڵ بێگومان لە ستیکەریش پێشکەوترە لەگەڵ ئەوەش هیواخوازم لە دکتۆر شێروان زیاتر تا مەزرۆی ئەوم هەموو دەرمانەکان ستیکەریان پێوە بێ لەسەر ئەو دەرمانانش زۆر قسەت هەبوو دوا قسەشم بە خانمان پێیان دەڵێم ئەو دەرمان و نە ئەو دەرمانە زەعیفت دەکاتن و نە ئەو دەرمانەش سینگ و مەمک دەستکاری دەکات و جوانکاری بۆ کەس بۆ ناکە بەداخەوە تکالی دوور بکە وەرزش شەیکا خواردنی تەندروست ئەوەکەم هەیە ئەگەر بێتەوە بە نەگەینە کاک دکتۆریش پێڕانەگات لەوانەیە حکوومەتی ناوەندی بڵێن بەغدا دەرمانی لەژێر دەستی ئێرە دەربێنێتەوە هەر لە ئێستاوە چەند بەرنامەیەکی داڕشتووە کە یەکێک لەوانە دەڵە لیستی ئەساسی لیستی ئەساسی هەیە ئەو موادانەی کە لە لیستی ئەساسی داهەن زەرورن بۆ شعب یان بۆ خەڵک هەستاوە چی کردووە ئەوە چی شەژماجی دەداتێ کاکەوە یەکێک لەوانە من ئێستا بۆ خۆم تقریبان 12 ئایتمم ئەوەی شەژماجی پێوەرگردو دەتوانم دایرێکە بە تیارە ناو بەغدادای بەزێنم ئەگەر وا بڕوات حکوومەتی ناوەندی ئەو هێندێک ئایتم هەیە کە ناتوانێت داخلیکەین لە ڕێگای ئەوەوە لەوانەیە کۆنتڕۆلی دەرمان دەکاو ئەوش دەستەوە بەغدا و هەموو کۆمپانیەکانمان ناتوانم ئاسوازانم دەرچووم کاتەکەتان غەڵەت پێوتمە بێ چەند ڕستێک بم بە بەڕێز بەڕێزی پەیامم هیوادارم ینی هەمومان بەس ڕەشبین نەبین و بۆ هەموو کێشەیەک بەدیلیشمان هەبێ ینی حەلیشمان هەبێت بۆ کێشەکان باوەڕ بکەن ئەوهاش خراپ نییە کە بەو شێوەیە باز دەکرێت کاک لوقمان من ئێستاش دیسان تاکیدم کردەوە کاک لوقمان 2-3 ساڵە سەردانی ئێمەی نەکردووە هەر باسی پێش 2-3 ساڵ دەکات گۆڕانکاری زۆر باش کرا پێم خۆشە سەردانمان بکەن پێم خۆشە سەردانێکی مەیدانی ئێمە بکەن لە نزیکەوە گۆڕانکاریەکان ببینن و من هاوڵاتیان دڵنیاش دەکەمەوە کە خەڵکێکی دلسۆز لە کوالیتی کۆنتڕۆلە بە ئەمانەتەوە ئیش دەکات من باسی کوالیتی کۆنتڕۆل دەکەم ئاخر ئێمە بەرپرسین لە دەرمان کاگرانج من باسی ئەو وڵاتەوە خراپتر ئەگەر بەرپرسی ئەم پاشاگەردانی بەمەڵی 2 ساڵی تر کاکە تۆ بێ بەیانی ئینشاءڵڵە زووتر بتوانیت 2 ساڵی تر لە کاتێکا خۆت 5 میلیۆن ڕەخنەت هەیە لە وەزعی دەرمان بەڵام ساڵی تر ئێمە ئەمە بخۆین هەموو ئەوە ناخۆن کاگرانج ئەوەی کە ئێستا کامەی خراپە کاک دکتۆر بەرپرسی هەموو سەیدەلیەکانە هەموو سەیدەلیەک وایە کاکە وانە یعنی ئەوەی کە ئێستا وەکوتان کردەوە بەیەوە هەر ئاگاتان لە قەزاوناحەکان هەر نییە با ئاگامان لێە ئاگامان لە زاخ و تیمی چاودێری بازارمان هەیە دەوروبەر دەکات لە سۆران هەیتمان لە ڕانیە و یاڕەوی پێشکەشکارەکە متەهور و متەحەمیز بێت و غەڵەت بێت سیستمەکە غەڵەت نەبێت زۆر سوپاسە دەکەم یا ڕەبی من غەڵەت بم یا ڕەبی من چاواشەکار بم نە چاواشەکار نە بەڵام باشترە لە وازعلەوەی کە باستان کرد خۆ پێمەڵی 2 ساڵی تر چاکە باشە لە وڵاتێکی وەک و یابان 10 ساڵ چای کردووە